کاسێتی هەشتم دیوی یەکەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان. لە هەندێک شوێنی تردا سەرنجماندا ئەوانەی دەستیان چوو بۆ خۆیان و نەیانویست بوو بکەونە دەست شۆڕژگەڕەکان خۆیان کوشتە بوو. شێوەی گرتنیان بۆ دەمانچە و شوێنی گولەکە لە سەریاندا نیشانەی ئاشکرا و ڕوونی خۆکوژی بوو. لە ڕاستیدا تا ئێستا کەس بە دروستی نازانێت چی لە ناوەوە ڕوویداوە، چۆن شتەکان سەعات دوای سەعات چوونەتە پێشێ، ئەوانەی لە ناوەوە بوون چۆن بیریان کردوێتەوە، چیان کردووە، چه هەوڵێک لە خەیاڵیاندا بووە، هەستیان بە چه ئازار و چ پەشیمانیەک کردووە. ئەوانە هەمووی تا هەتایە نادیار و نهێنی دەمێننەوە، چونکە ئێمە لە گەرمەی هەڵچوون و تووڕەییدا هەتا یەک کەسیشمان لە دانیشتوانی قەڵا تاریکەکە بە زیندوی نەهێشتەوە تا چیرۆکەکانمان لە دیدی ئەوانەوە بۆ بگێڕێتەوە کە لە ناوەوە ژیان. هەموو ژوورەکان و ڕێگاکان و سەربانەکانمان پشکنی، نەبا هەندێک لە بەحسیەکان ئومێدی دەرباز بوون لە کەلێنێکیان ژوورێکی نهێنیدا خۆیان عەشاردا بێت، بەڵام هیچمان نەدۆزیەوە کە شەو داهات تاریکێکی سەنگین و ترسناک باڵی بەسەر دنیادا گرت. تەنیا بە کۆمەکی لایتە دەستیەکان لە ژێرزەمینی پێچاو و لە زوڵمەتی سەنگینی ناو ژوورە سوتاوەکان هاتینە دەرێ. لە دەرەوە شەوێکی قورس نیشت بۆ سەر زەوی، جگە لە مەیتە بێدەنگەکانیش کەس لە گۆڕەپانەکەدا نەما بوو. بیناکە لە تاریکیدا دیمەنێکی وەها ترسناکی هەبوو، هاڵاوێکی وەها سەیری لێ هەڵدەستا، مرۆڤ سامی لە سەیرکردنی دەکرد. بێدەنگێکی ترسناک هەموو شتێکی داگرتە بوو. ئێمە لە ناو لاشەکاندا وەستاین و بیرمان لای ئەوە بوو ئاخۆ لە چ ساڵێکی دی و لە چ ڕۆژگارێکی دیکەدا جۆرە شەوێکی دیکەی وەک ئەم شەوە دووبارە دەبێتەوە. بەشی 31. شەو درەنگ زانیمان کە سەوسەنخان دیار نییە. لە دوای کەوتنی تاریکیەوە فکرەت گوڵدانچی و پڕوشە بە سەبرێکی زۆرەوە چاوەڕوانیان کرد. ئەو کات پڕوشە لەگەڵ دکتۆری مێردیدا پێکەوە لە ماڵی گوڵدانچی بوون. هەموو چاوەڕوانی پێشهاتی ترسناکمان دەکرد. لە سامی ئەوەدا دەژیان بەحسیەکان شارەکەمان بە گازی کوشندە و چەکی دیکە بۆردومان بکەن. ئەو شەوە کە سەوسەن تا سەعاتی 8 نهاتەوە، گوڵدانچی دڵی کەوتە مەترسیەوە. تا سەعات 9 ئومێدی ئەویان هەبوو بگەڕێتەوە. هەموو لە ڕۆژانی ڕابردوودا سەرنجی ئەو دۆخەنە ئاسایی و تازایی سەوسەنیاندا بوو. وەک ئەوە بوو کوشتارەکانی ناو شار کچەکەی لە ڕابردوویەکی بێدەنگ ئازاد کردبێت، وەک ئەوەی یەکەم جار بێت جیهان لە ڕوخسارە ڕاستەقینەکەیدا ببینێت. فکرەت گوڵدانچی گەرچی دڵی بێ ئەندازە دەترسا، گەرچی زۆر هاواری بێهودەی لە سەوسەن دەکرد، بەڵام دڵی بۆ خۆش بوو کە سەوسەنی دەبینی لە کتێبخانەکەی دێتە دەرێ و ئەو بۆ نەڕاستەقینەی ژیان هەڵدەمژێت کە لەسەر شەقام و کوچەکانی وڵاتدا هەن. بە بڕوای ئەو کیژەکە لەو کتێبخانەیەدا هەستێکی بۆ حەقیقەت نەما بوو. کاتژمێری 9 فکرەت گوڵدانچی و دکتۆر بە دوودڵی و بێ ئارامەیەکی کەمیێنەوە کەوتنە خۆیان بۆ ئەوەی بە هەموو لایەکدا بڕۆن و بکەونە سۆراغی سەوسەن. ماشێنەکەی دکتۆر بانزینێکی کەمی تێدا بوو، دەبایە وریایانە بەکاری بهێنن. بەتایبەت لە هەموو شاردا بانزین بەرەو کەمی دەڕۆیشت و پەیداکردنی لە جۆرە شەوێکی وەهادا سەخت بوو. سەرەتا چەند ماڵە ناسیاوێکی نزیک چوون. لەو جێگایانە بیستیان سەوسەن تا دەمە و حەسرێکی درەنگ لەگەڵ خەڵکێکی زۆری تردا لە سەیری کوشتارە گەورەکەی بنکەی سەرەکەی ئاسایش بووە. هەمووش گوتیان کە سەوسەن لەگەڵ بینەرەکانی دیدا جێگاکەی چۆڵ کردووە و ئێستاش ئەو ناوە لە تەباری لاشە بە ولاوە هیچی دیکەی لێ نییە. دکتۆر و فکرەت گوڵدانچی چەندین ماڵە ناسیاویان کرد. لە ڕێگەی خۆیاندا سەریان لە هەندێک لە ئامونیەکان و ساقی مەحموودیشدا، بەڵکو لە گەڕاندا کۆمەکیان بکەن. هێند گەڕان کە ئیدی ماشێنەکەیان لە جێگایەکدا پەکی کەوت. دواتر بە یەکێک لە تاکسیە ڕاگوزارەکانی شەو هەموو ناسیاوە نزیک و دوورەکانی دی و هەموو خەستەخانەکانیان بەسەر کردەوە، بەڵام سوودی نەبوو. لە ڕاستیدا کەس نەیدەزانی سەوسەن چی لێ هاتووە. لە نیوە شەودا ژمارەی ئەوانەی بە دوای سەوسەندا کۆڵان و کۆڵان دەگەڕان شەقامەکانی دەرەوەی شاریان بۆ دەپشکنی لە 100 کەس زیاتر بوون. لە مەیتخانەکان سەیری مەیتی هەموو کوژراوە مەدەنیەکانیان کرد. لە خەستەخانەکانیشدا سەیری بریندار و بێهۆش و مردووە بێناوەکانیان کرد، بەڵام لە سەوسەن خەبەرێک نەبوو. قەلەندەر ئامون پاڵەوانی ڕاستەقینەی ئەو شەوە بوو. لە سەعات 1 شەودا دوای ئەوەی هەموو لە گەڕان ماندوو ببووین، قەلەندەر بەتەنیا گەڕایەوە بۆ بیناسوتاوەکەی ئاسایش کە بۆنی خوێن و مردن لە هەموو گۆشە و کەلێنێکی دەهات. سەدان لاشە لە گۆڕەپانەکەدا کەوتبوون. قەلەندەر سەیری لێهات کە مردوەکان بەو ئەندازەیە بێدەنگن. پێشتر بیری لە بێدەنگی مردوەکان نەکردبووە.
سوورێکی گەورەی بە دەوری حوشی بنکەکەدا خوارد بەلای تەکەی دەستی سەیری دەم و چاوی هەندێک لە لاشەکانی کرد شێوەی کرانەوەی دەمیان و دەرپەڕینی چاویان و خواردبوونەوەی ملیان گەلێک سیر بوو قەلەندەر پێشتر مردووی لەو جۆرەی نەبینی بوو شێوەی خۆ بەدەستەوەدانیان بۆ مردن ڕای چڵەکاند هەستی کرد لە مێژە مردوون هیچیان بەوە نەدەچوو کە کەسانێک بن دوێنێ شەو یان پێش چەند سەعاتێک لەوە بەرزیندوو ببن بەڵام قەلەندەر هەستی بە ترسێکی تایبەتی نەکرد ئەوەی ناترسێت لە دڵەوە ترساندی ئەوەی کە ناترسێت لە دڵەوە ترساندی لە منداڵیەوە دەزانێت کە نیشانەیەکی باش نییە مرۆڤ لە مردوو نەترسێت هەموو زیندوویەک دەبێت لە مردووەکان بترسێت دەبێت لیان بترسێت تا لە زیندوێتی خۆی دڵنیا بێت ئەوەی بەتەنیا لەم تاریکێ کوشندەیەدا و لەم حوشە ساردەدا و لە ناو ئەم هەموو لاشەیەدا وەستاوە هەستێکی بێئەندازە ناخۆشی تیا دروست کرد بەڵام هەستی کرد شتێک بەرەو ناو بیناکە ڕای دەکێشێت لەوێ بۆنی سووتانی لاشەکان تیشتر و تاریکێکە چڕتر بوو هەندێک لە ژوورەکان تەنیا لاشەیەک یان دوانیان تێدا بوو لە هەندێک ژووری تردا مەیتەکان لەسەر یەک کەڵەکە بوون قاتی خوارەوە جگە لە خۆڵەمێشێکی نەرم و پارچە شوشەی شکاو و مێز و کورسی و دۆڵابی سووتا و هیچی دیکەی تێدا نەبوو لە هەندێک جێگادا هێشتا لەژێر خۆڵەمێشەکەوە گڕێکی کەس دەسووتا کە چوە قاتی سەرەوە هەستی کرد هێدیەتی خەریکە باران دەبارێت لە پەنجەرە گەورەکانەوە سەیری ئەو دیمەنە تاریکی شاری کرد دڵنیا بوو ڕۆژانی پێشوو بەحسیەکان لەوێەوە سەیری دنیایان کردووە بەر لەوەی بنکەکە بەجێ بهێڵێت لە پشتەوە دابەزی بۆ ژێرزەمینەکە ژێرزەمینەکە لاشەی زۆرتری تێدا بوو ئاشکرا ئاگرێکی سامناک و دۆزەخێکی گەورە لەوێ بەرپا ببوو هەندێک لە مردوەکان تەنیا ئێسکە ڕەشەکانیان مابووە قەلەندەر هەستی کرد بۆنی مردن لەوێ لە هەر جێگایەکی دیکە چڕترە قەلەندەر بەهێمنی بەلایەتەکەی دەستیەوە تا ئەو سەری ڕاڕەوەکان ڕۆیشت بێدەنگێکی کوشندە سەروەر بوو لەسرە خۆ و ئارام بە هەنگاوی بچووک بەلای ژوورەکاندا دەڕۆیشت یەکەیەکە سەیری هەموو کنج و کەلێنەکانی دەکرد تا دوجار لە یەکێک لە ژوورەکاندا لە ناوەڕاستیدایان لاشەی سوتاودا سەوسەنی بەڕاکشاوی بینیەوە بەهێمنی و بێجوڵا وەک مردوەکان کەوتبوو سەرەتا تەنیا گوێی لە دەنگی هەناسەی بوو دەنگێکی بچووک و مشەیەکی لەسرە خۆ قەلەندەر بە ترسێکەوە لایەتەکەی وەرگێڕا و بە دەنگێکی نووسا و نیمچە خنکاوە و گوتی خودای گەورە سەوسەن خان هەموو شار بە دوای تۆدا دەگەڕێت هەموو شار تۆ چی دەکەیت لێرەدا چی دەکەیت ئەو بەبێ ئەوەی هەستێت بە هەمان دەنگی لاوازی خۆی بەو دەنگی لە ساتە هەرەسەدە و ئاسایەکانی ژیانیدا قسەی پێدەکرد گوتی گوێ لە مردوەکان دەگرم گوێ لە مردوەکان دەگرم بۆنی مردوەکان دەکەم قەلەندەر ئاغا بۆنیان دەکەم قەلەندەر بە دەنگێکی شپرزەوە گوتی دڵنیا بووم لێرەدا دەتدۆزمەوە دڵنیا بووم دەتەوێت بۆنی مردوەکان بکەیت سەوسان خان وەختێکی زۆر خراپت هەڵبژاردووە هەموو شار بە دوای تۆدا دەگەڕێت ئاه خودایە بەڵام سەوسان خان هەست بە چی دەکەیت سەوسەن خۆی ڕاست کردەوە بە هێمنی گوتی بە هیچ قەلەندەر ئاغا هیچ هەستم بە هیچ نەکرد بۆنیان وەک بۆنی خەڵکی ئەم شارە وایە وەک بۆنی من و تۆ وایە قەلەندەر بێ ئەوەی بزانێت بۆ ئەو پرسیارەی کردووە گوتی بەڵام سەوسەن خان دەستم بدەرێ بیناکە لە هەموو لایەکەوە سوتاوە تێدەگەیت مەترسی ئەوەی هەیە بڕوخێت بەڕاستی بڕوخێت باش نییە لێرەدا بمێنیتەوە سەوسەن دەستی خۆیدایە دەستی قەلەندەر ئامون و گوتی من هەموو شتێکم بینی قەلەندەر ئاغا هەموو شتێکم بینی قەلەندەر بەسەر سامیەوە گوتی خانم چیت بینی سەوسەن بە هێمنی بەرز بوو و بێ ئەوەی وەڵامی بداتەوە دەستی گرت بە چاویەوە تا تیشکی لایتەکە کوێری نەکات و گوتی قەلەندەر ئاغا درەنگە وانە زۆر درەنگە ئێستا گوڵدانچی مەراق دەخوات لە من زیاتر کەسی نییە دەڵێم با بڕۆینەوە بۆ ماڵێ قەلەندەر گوتی گوڵدانچی لە ئێوارەوە بە دواتدا دەگەڕێ لە ئێوارەوە ماڵ بە ماڵ بە دواتدا دەگەڕێ ئامون دەستی گرت و بەرزی دەکردەوە هەستی کرد سەوسەن گوڵدانچی بۆنی مردوەکانی لێدێت سەوسەنیش تەماشایەکی سێبەرە گەورەکەی قەلەندەری کرد و هەستی کرد ئەویش بۆنی مردوەکانی لێدێت
بەشی 32 کەس فریان نەکەوت سەرزانستی سەوسن بکات. ئەو شەوە بە نەخۆشی گەڕایەوە ماڵەیە کە گوڵدانچی و پڕوشە بینیان بە جۆرێک بێهێز و کەمتین بوو. ویان هەست کرد ئاگای لە خۆی نییە و گوێ لە هیچ تێبینی و ئامۆژگاریەکیش نابێت. تاکەوتنی خۆر چەند جارێک لەسەر یەک ڕشایەوە، تایەکی بەهێز دایگرت و عارەقی دەردەدا، لە بێهۆشی نزیک دەبەوە و دەگەڕایەوە، لەرزێکی تون دەیگرت و بە دوایدا خاو دەبەوە. ئەو دۆخە ماوەیەکی زۆر درێژەی خەیاند، چەند مانگێکی دوور و درێژ. لەو چەند مانگەدا هەندێک جار ناچار بوون بە شێوەی دەستگرت خواردنی لە ڕێگەی دەمارەوە بدەنێ. دیارە لەو ماوەیەدا بۆ ماوەی کورت ئارامی تێدەگەڕا، بەڵام هەموو هێوربوونەوەیەک داکەوتنێکی کتوپڕ و توندی بەدوادە دەهات. ناچار بۆ ئەوەی لە دنیای گەورەی خۆی دانەبڕێت، قەرەوێڵە و جێگای خەوەکەیان بۆ بردە قاتی سەرەوە بۆ ناو کتێبخانەکە. ماوەی نەخۆشیەکەی سەوسن سەردەمی گۆڕانکاری سیاسی گەورە بوون. لە دوای هاتنە دەرەوەی لەو سەردا بە تاریکەی پڕ بوو لە مەیتەکانی ڕاپەڕین، ئارەزوویەکی نەمابوو وەک جاران گوێ لە هەواڵەکان بگرێت. فکرەت گوڵدانچی نەخۆشی کچەکەی وەک جۆرە مانگرتنێک دژ بە دنیا وەرگرت. بۆنی ژیان، بۆنی جەنگ، بۆنی مردن، پێکڕا ئارەزوویەکی ئەو تویان تیا دروست نەکرد لەسەر ناسینی دنیای ڕاستەقینە بەردەوام بێت. لەو دەمەدا تاکە دڵنیایی و نەوازشی ئەو ڕۆژانێک بوو کە ئاریان جەودەت بۆیی پەیدا دەکرد و دەهات لەسەر دیوارەکانی کتێبخانەکە وێنەی نوێ و گەورەی بۆ نیگار دەکرد. ئەو لەسەر قەرەوێڵەکەی خۆی دادەنیشت و ئاریان بە هێمنی نیگاری دەکێشا. ئەوەی بە بێدەنگی سەیری جوڵە و فڵچەدانان و ڕەنگرتنەوەکانی ئاریانی دەکرد، ئارامیەکی دەرونی قوڵی پێدەبەخشی. لە نێوان ئەو ئاریاندا بێدەنگێکی گەورە بەرقەرار بوو. ئەو هێدیەدی وەک نیگارکێش وازی لەکردنەوەی پێشانگا و دروستکردنی تابلۆی دیکە دەهێنا بۆ ئەوەی تەواو خۆی بۆ ئەم نیگارانە تەرخان بکات. سەوسن تاکە بینەری ڕاستەقینەی ئەو بوو، بەڵام هەستی دەکرد لە هەر بینەرێکی دیکەی جیهان قوڵتر و ورتر دەچێتە ناو تابلۆکانەوە. پتر لە ناویاندا ون دەبێت، زیاتر دەتوانێت بە ناویاندا بڕوات، زیاتر لەزەتیان لێ دەبینێت. زۆر کەم قسەیان لەگەڵ یەکدا دەگۆڕیەوە. هەندێک جار بە هێمنی چایەکیان پێکەوە دەخواردەوە، هەندێک جاریش لەسەر ڕنگ و پلەی تۆنەکان قسەیان دەکرد. گەر سەوسن زۆر ئارەزووی هەبایە و کراوە بایە کەمێک لەسەر ژیانی شار و هەندێک کتێب و نەخۆشیەکەی خۆشی قسەیان دەکرد. بەهار و هاوینی ساڵی 1991 گرنگترین سەردەمی ژیانی ئێمە بوو. لەو سەردەمەدا گۆڕانکاری گەورە ڕوویاندا. لە کۆتایی هاوینی ئەو ساڵەدا هێزەکانی سەدام حوسەین دوای چەند شەڕێکی گەورەی سەر جادە و کۆڵان بۆ هەتایە شارەکەمانیان بەجێهێشت و سەردەمێکی تر لە مێژووی ئێمەدا دەستی پێکرد. حیزبە کوردیەکان کە تا ئەو کات چەکیان بەدەستەوە بوو لە چیاکاندا بەزین و ئەو حکومڕانیەیان دامەزراند کە ئەمڕۆ بەرقەرارە. ئەوە گەورەترین سەرکەوتنێک بوو کورد لە دوای ڕووخانی ئیمارەتی بابانەوە بەدەستی بهێنێت. ئەو کات کە دوو حیزبە گەورەکەی وڵات، یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات دابەزینە ناو شارەکانەوە وەک جەژنێکی گەورە بەها بوو. بەڵام خودی دوو حیزبەکە بە مێژوویەکی تاریک و پڕ ناکۆکیەوە هاتنە ناو ژیانمانەوە. لە سەردەمی چیادا لەسەر دابەشکردنی ناوچەکانی دەسەڵات و کۆنتڕۆڵکردنی خاڵە سنووریەکان و خۆسەپاندن و ڕابەڕایەتیکردن زۆریان لە یەکدی کوشتە بوو. بەڵام کە هاتنە خوارێ و بوون بە دەسەڵاتی مەدەنی پەیمانی ئەوەیاندا شتەکان بە ئاشتی و بێکوشتار چارە دەکەن. ئامونیەکان لە بنەڕەتدا پارتی بوون، بە جۆرێکی بربڵاو لە شۆڕشی ئەیلولدا بەشدار بوون. بۆیە لەگەڵ دابەزینی پارتیەکاندا سەیکەرەمی ئامونی و لە تەکیشیدا هەموو پیاوانی دیکەی سەر بە حەشرەت بێد و دڵی و ڕاستە و ڕاست چوونە ناو حیزبەوە. قەلەندەر ئامون وەک جەنگاوەرێکی کۆن و بەناوبانگ پتر لەوانی دی پێشوازی لێکرا و لەلایەن ئەندامە باڵاکانی حیزبەوە بۆ خواردنی تایبەت داوەت کرا. بەوەدا لەو چەند ساڵەدا پارتیەکان پێگەیان لە شاری ئێمەدا زۆر لاواز ببوو. پەیوەندیکردنی ئامونیەکان بەوانەوە هێزوتینێکی گەورەی پێبەخشین. دیارە ناوبانگی ئامونیەکان وەک حەشرەتێک کە لە 10 ساڵی ڕابردوودا لە دەوڵەتەوە زۆر نزیک بوون بە گرنگ وەرنەگیرا. گرنگ ئەوە بوو ئامونیەکان هێزێکن دەتوانن شکۆی دێرینی حیزب لێرەدا زیندوو بکەنەوە. تێکەڵبوونی ئامۆنیەکان بە هێزەکانی پارتی دیموکرات زۆر شتی لە چیرۆکەکەی ئێمە گۆڕی.
ئەو ڕۆژەی کە هەواڵ بڵاو بووەوە کە ئامونیەکان چوونەتەوە ناو حیزب هەموو دڵنیا بووین کە بەشێکی ئەو بڕیارە پەیوەندی بە شەڕی ئامونیەکانەوە لەسەر سەوسن فیکرێت هەیە. دەشمانزانی ئەو بڕیارەیان کاریگەری گەورە لەسەر هەموو ئەوانی دیجێ دەهێڵێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا مەنگوڕ تا کۆتایی هاوین بڕیاری نەدا بچێتە ناو هیچ هێزێکی سیاسیەوە. بەردەوام بیری دەکردەوە و بەردەوامیش ڕاکانی خۆی دەگۆڕی، بەڵام لە کۆتایی هاویندا ئیدی تەواو دڵنیا بوو کە ناتوانێت وەک تاکە مەخلوقێکی بێ حیزب لە شارەکەدا بژی. خەڵکی شارەکە پێکڕا تووشی ئەو دەردە ببوون کە یان دەبێت ببنە ئەندامی حیزبێک یاخود هەواداری حیزبێک، بەوەدا هەوادارەکان هەمیشە لە ئەندامەکان سەرسەختتر و کە لە بەجۆشترن، دۆخی شار تا داهات خراپتر و خراپتر دەبوو. لە پاییزی ئەو ساڵەدا تاکوتەرە خەڵکانێکی بێلایەن مابوونەوە. فیکرێت گوڵدانچی یەکێک بوو لەو تاکوتەرایە. فیکرێت ڕۆژێکان لە گەرمەی ئەو پەتای حیزبچێتیەدا لەسەر چاخواردنەوە و لە هێوانی گەورەی ماڵەکەدا بە دکتۆر ڕەفعەتی زاوای گوت ترسناکترین بەڵایەک ڕووبکاتە شارێک ئەوەیە خەڵکی بێلایەنی تێدا نەمێنێت، چونکە سیاسەتی ڕاستەقینە هەمیشە بێلایەنەکان دەیکەن. ئەو کات دکتۆر ڕەفعەت بێ ئەوەی پێشتر کەس ئەو هەست و نەستی ناسیۆنالیستی بە جۆشی لێدی بێت بێ هیچ هۆیەکی ئاشکرا و بۆ ماوەیەکی کورت بوو بە ئەندامی حیزبێکی بچووک کە دروشمی یەکگرتنەوەی هەموو کوردستانی هەڵگرتە بوو. لە کۆتایی هاویندا مەنگوڕ دوای بیرکردنەوەیەکی زۆر بڕیاری دابچێتە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانیەوە. هۆی هەڵبژاردننی بووە یەکێتی نیشتیمانی هەر ئەوە نەبوو کە دژایەتی ئامونیەکان لە سەنگەرێکی بەرامبەرەوە بکات، بەڵکو ئەوە بوو زۆربەی کوڕانی دەوروبەری بە ئاشکرا و نهێنی چووبوونە ناو یەکێتیەوە. ئێوارەیەکیان قەپۆس جوقلی پێی گوت مەنگوڕ بیر لە چی دەکەیتەوە بچیتە هەر حیزبێکی دیکەوە دەبیت بە دوژمنی ئێمە، خۆت دەزانی دڵسۆزی بۆ حیزب لەسەر و هەموو وەفا و دڵسۆزیەکەیەوەیە. خۆت دەزانی دڵسۆزی بۆ حیزب لەسەر و هەموو وەفا و دڵسۆزیەکەوەیە. ئەو ڕستەیە قەپۆس جوقلی مەنگوڕی هەژاند، دڵنیا بوو ئێستا وەفا و لایەنگری ئەو کوڕانە بۆ حیزبە نەوەک بۆ ئەو، وەک ئەوەی بە دوای جێگایەکی وندا بگەڕێت، وەک بێوێت دەست بەو شتانەوە بگرێت کە ژیان خەریکە لە دەستی دەفرێنێت، بڕیاری دابچێتە حیزبەوە. قەپۆس جوقلی ئامۆژگاری کرد مەنگوڕ تۆ پیر بوویت، حیزب گەنجینەیەکی گەورەیە، بەڵام کەم خۆی دەردەخات، تا زیاتر تیا قوڵ بیتەوە زێڕی زۆرتری تێدایە، تاکە جێگایەک لە وڵاتەدا ئینسان بتوانێت ئاڵتونی لێ دەربهێنێت ناو حیزبە، لەبەر ئەوە دوو دڵ مەبە. لەو ماوەیەدا هەموو دەمانزانی مەنگوڕ لە ڕێگای دۆستە قاچاقچی ئێرانیەکانیەوە خەریکی ساختکردنەوەی کەلوپەلە تاڵانکراوەکانی دوای ڕاپەڕینە، بەڵام هێزی گەورەی مەنگوڕ لەوەدا بوو کە خۆی ڕاستەوخۆ لە وێنەکەدا دەرنەدەکەوت، کەس لە کاتی ئەو جۆرە کارانەدا نەیبینی بوو، کەسیش نەیدەزانی ئەو پارە زۆرەی مەنگوڕ لەو چەند ساڵەدا پەیدای کردووە لەکوێ و بۆ کوێ دەچێت. ڕۆژێک لە ناکاو هەموو مەنگوڕمان بینی وەک یەکێتیەکی سەرسەخت قسەی دەکرد، چیتر ئەو دوو دڵی و بێدەنگی نەمابوو کە جاران هەیبوو لە زمان و قسەکانی داگاڵتەکردن و لاقرتێکی شاردراوە دەرحەق بە هەموو حیزبەکانی دیکە و سیاسیەکانی دیکە هەست پێ دەکرا، بەڵام لەگەڵەوەشدا سنوورێک هەبوو مەنگوڕ نەیدەبەزاند، بەڵکو بە ئاشکرا دەیگوت لە سیاسەتدا مرۆڤ دەبێت بزانێت قوونی خۆی لەکوێدایە. ڕووداوەکان دواتر زۆر بە ناڕێکی ڕۆیشتن. مەنگوڕ لە حیزبدا گەلێک خێرا چووە پێشێ، کوڕەکانی دەوروبەری زۆربیان بوونە چەکدار و هێزی پاراستنی ئەو. ئیدی ڕۆژگارێک هاتە پێشێ مەنگوڕ چیتر نەداهات بۆ چایخانەی پەپولەی ئازاد، بەڵکو زیاتر لە بنکە و بارگاکانی حیزبدا دەردەکەوت و دەبینرا. وای لێ هات ئێمە زۆر کەم دەمان بینی، شەوانێکیش گەر بەهات بایە بۆ ئوتێلەکەی باوەجان، وەها خەڵکی تفەنگ لە شانگەماڕۆیان دەدا، ئاسان گوێمان لە قسەکانی نەدەبوو، بەڵام هەموو دەمانزانی کە خۆی هیچ کات لە چەقۆیەک زیاتر هیچی دیکەی پێ نییە، هیچ کات. لە کۆتایی هاوینیشدا هێدیەدی سەوسن بەرەو باشبوون ڕۆیشت. لە ئەیلولی هەمان ساڵدا بۆ یەکەم جار لەسەر شەقامەکان لەگەڵ دەستەیەک لە کچانی گوڵدانچیدا بینیمانەوە، وەک هەمیشە لاوازیەکەی سیحراوی و ڕەنگی نەخۆشی لە سیمایدا دڕفێن بوو. لەو وەرزەدا بۆ یەکەم جار لە هەندێک کۆڕ و کۆبوونەوەی ئەدەبیدا ئامادە بوو، وەک هەمیشە بێدەنگ و بەویقار لە جێگایەکدا تا کۆتاییدا دەنیشت و دواتر بە بێدەنگی هەڵدەستا و دەڕۆیشت. دەیزانی لە هەموو لایەکەوە سیر دەکرێت، دەیزانی هەموو چاوەکان لەسەر ئەون، دەیزانی بۆ هەر کوێ بڕوات بە دوایەوەن، دەشیزانی
تەنهایە زۆر تەنهایە و ناشتوانێت تەنها نەبێت. هەر لەو وەرزەدا پڕوشە گوڵدانچی کوڕێکی بوو ناویان نا هوزار، کوڕێکی شیرین کە تا دوا ڕۆژی ژیان دەبێتە هاوڕێیەکی نزیکی سەوسەن. بەشی 33 بەحسیەکان هەرگیز ئەو کوشتارینە و بنکەی سەرەکی ئاسایشیان لەبیر نەچووەوە. هێندەی هێزەکانی خۆیان کشانەوە، گەمارویەکی ئابووری گەورەیان خستە سەر ناوچەکانی ئێمە. لە هاوینی ساڵی 91دا دۆخی ئابووری خەڵک زۆر بەرەو خراپی ڕۆیشت. موچەی زۆربەی کارنشینان لە ناکاو بڕا. چیتر دەوڵەت لە بەغداوە پارەی هیچ کەسێکی نەدەدا کە شوێنی ژیانی بکەوتایەتە ناو هەرێمی ئێمەوە. فکرەت گوڵدانچیش لەو دەمەدا وەک سەدان هەزار خەڵکی پیر و خاوەن خانەوادە بێ هیچ سەرچاوەیەکی ژیان مایەوە و هەژاریەکی گەورە ڕووی کردە ماڵەکەیان. لەو ماوەیەدا فکرەت جارجار بۆ یەکێک لە ڕێکخراوە بیانیەکان کە کاری گەیاندنی کۆمەک و ئاوەدانیان ئەنجام دەدا هەندێک بەڵگەنامە و نووسراوی تایبەتی لە ئینگلیزیەوە دەکردە عەرەبی، بەڵام دەستکەوتی لەو ئیشانە شتێک نەبوو هەموو ژیانی دابین بکات. لەبەر ئەوە جارێکی دی دەستی بردەوە بۆ فرۆشتنی کتێب لە کتێبخانەکەدا. گوڵدانچی دەبایە هەموو جارێک گفتوگۆیەکی درێژ لەگەڵ سەوسەندا ئەنجام بدات. دەبایە بە زەحمەت بیخاتە سەر ئەو قەناعەتەی گەر کتێبەکان نەفرۆشن ناتوانن بژین. بۆ ئەوەی دەست لە خەڵک پان نەکەنەوە، فرۆشتنی کتێب و پەیکەر و توحفایەتەکان تاکە سامان و تەنها دەواازەیان بوو. گوڵدانچی لەو پیاوانە نەبوو یارمەتی خۆڕایی لە کەس وەربگرێت، بەڵام جگە لە هەژاری هۆیەکی گەورەی تر پێشنیارە بەردەوامەکانی دکتۆر ڕەفعەت بوو کە پێی وابوو تا ئەو کتێبخانەیە بمێنێت. سەوسەن جێگایەکی ئەمینی هەیە، جێگایەک وای لێ دەکات پێویستی بە دنیا نەبێت و لە ماڵدا دیل بێت و تا کۆتایی بە خەڵکی ئەم شارە نامۆ بێت. تا هەتا جارێکیان دکتۆر ڕەفعەت کە دەنگێکی گڕ و سەرێکی چکۆلانە و قژێکی زەردی زۆر تەنکیە بوو. دوای قڕغەیەک بە گوڵدانچی گوت: کاک فیکرەت، لە ڕوانگەی دەرونیەوە بڕوانیت سەوسەن کتێبخانەکە وەک دنیایەکی سربەخۆ سیر دەکات، وەک شوێنێکی تایبەتی کە هێزی ئەوەی دەداتێ سەنگەر لە ئێمە وەربگرێت. گەر لە من دەپرسیت وا دەبینم بەشداری سەوسەن لە ڕاپەڕیندا لە ڕووی دەرونیەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کیژەکەش جار دوای جار دەیەوێت ئەو وێنە ناشرینەی ئەم شارە و ئەم دەوروبەرەی ئێمە تێیدا دەژین لای خۆی تۆخ بکاتەوە. بەر لەوەی ڕاستە و خۆ خانمی کچتان بناسم کە چیرۆکەکەیم بیست، بەڵێ دەمێک کە لە خەسەخانەی گشتی بووم حیکایەتەکەم لە دەمی دکتۆر و سستەرەکان بیست، لە دەمی نەخۆشەکان، لە دەمی فڕاشەکان و باجەکان و میوانی نەخۆشەکان. بەڵێ جەنابی گوڵدانچی، لە دەمی ئەوانم بیست، یەک جار نا بەڵکو 10 جار یان 100 جار. ئەو کاتیش ڕام وابوو کچەکە بەو بڕیارە سەیرەی بۆ یەکێک دەگەڕێت لە تۆزی ئەم شارە و لە هەرا و بەزمی ئەم مێژوە بە دوور بێت. بەڵێ ئاغام، یەکێک بە دنیادا بگەڕێت و سەفەر کەسێکی تری لێ بسازێنێت. ها ئەمە مانای چی؟ گەورم، مانای چی؟ لە ڕووی دەرونیەوە سەیری بکەیت، ئەمە مانای ئەوەی ئەم کیژە ناتوانێت لەم شارەدا بژی. کەیفی بە کەسمان نایەت و کەسمانی خۆش ناوێت و شارەکەشی خۆش ناوێت. بۆ؟ چونکە کتێبخانەکەی هەیە. تاو کتێبخانەی هەبێت وا هەست دەکات قەڵایەکی گەورەی هەیە، شوێنێکی هەیە لە شوێنی کەسی تر ناچێت. لە ڕووی دەرونیەوە سەیری بکەیت، ئەمە نەخۆشیە. بەڵێ نەخۆشیە. ئەم کچە بەڵێ نەخۆشە. بەڵێ قوربان، نەخۆشە. هەتا ئەگەر دەستگیرانەکانیشی بگەڕنەوە ناتوانێت شوێن پێ بکات. هەڵبەت مەبەستم شووی ڕاستەقینەیە، مەبەستم ئەوەیە ببێت بە کچێک وەک کچەکانی تری ئەم شارە، وەک پرۆشەخانی خوشکی، وەک ئامۆزا و پورزاکانی. نا، باوەڕم پێ بکە بەم چەشنە نابێت بە ژنێکی ڕاستەقینە و ساغ، وەک هەموو ژنە ڕاستەقینە و ساغەکانی ئەم شارە، وەک خوشکەکانی من و خوشکەکانی تۆ، تا ئەم کتێبخانەیە بمێنێت لەگەڵ هەموو تێکچوون و زویربوونێکی بچووکدا ڕادەکاتەوە بۆ پشت کتێبەکان، خۆی لەو دی و دیواری کتێبەکانەوە دەشارێتەوە. هەمیشە گوتومە کە کتێبی زۆر لە ماڵدا ترسناکە، مرۆڤی نەخۆش دروست دەکات. هەڵبەت من لە ڕووی دەرونیەوە قسە دەکەم. چاکترین شت ئەوەیە ئەو ساتەی شوو دەکات نەتوانێت خۆی لە ناو کتێبەکاندا بشارێتەوە. ئەوە باشترین شتە. من دەزانم کە تۆ بەر لە دەستکورتی کتێبەکان کتێبەکان دەفرۆشیت، بەڵام باش دەکەیت. دەبێت هیچ ئاسەوارێکی ئەم کتێبخانەیە لەم ماڵەدا نەمێنێت. دەبێت تەفر و توونای بکەیت، بەڵکو سەوسەن بتوانێت وەک
کەسێکی ئاسایی بژی. فیکرەت گوڵدانچی کە بەڕاستی بەرەو پیری دەچوو زۆر لە ڕابردووی خۆی لەگەڵ کتێب و زانستدا ناومێت بوو، بۆ بەهانەیەک دەگەڕات و ڕێی خۆی بەرامبەر هەموو ئەو ڕابردووە خاڵی بکاتەوە. بەڵام کتێبخانەکە بەشێکی گرنگی ژیانی سەوسەن بوو، ئەو جێگایە بوو کە تێیدا گەورە بوو. فیکرەت گوڵدانچیش دڵنیا بوو تا ئەم کتێبخانەیە بمێنێتەوە. سەوسەن ناتوانێت لە دنیای ئەم کتێبخانەیەوە بگوازێتەوە بۆ ژیانی ڕاستەقینە. ڕۆژانی ڕاپەڕین و ئەو شەوە تاریکی لە ناو لاشەکاندا بردیە سەر، نیشانەی ئەوە بوون کە سەوسەن ناتوانێت بەرگەی دەنگی ڕاستەقینەی ژیان بگرێت. ئەو نەخۆشیە گەورەی بەڵگە بوو کە ڕێگرێکی ڕۆحی گەورە لە بەردەم کچەکەدا وەستاوە و ناهێڵێت دنیا قبول بکات. ئەوەی تا دێت تەنهاتر دەبێت، ئەوەی لە ناو دنیای وێنە بێدەنگەکاندا نەبێت ناژی، ئەوەی گەیشتۆتە ئەو تەمەنە و هاوڕێیەکی ڕاستەقینەی نییە. فیکرەتیان تووشی غەمێکی قوڵ دەکرد، دەبووە پێش ئەوەی بمرێت شتێک بکات، توانای ژیان لەم کچەدا گەورەتر بکات. چی دەبێت گەر سبەینێ ئەم بمرێت؟ چی دەبێت و چۆن دەتوانێت بژی؟ ڕۆژێک کە فەیسەڵ نەجیب سەحاف هات بۆ سەیری کتێبخانەکەی گوڵدانچی زۆر سەرسام بوو. ئەو هەموو ژیانی لە کڕین و فرۆشتنی کتێبخانە شەخسی و تایبەتیەکاندا بردبووە سەر. پیاوێکی باڵابەرزی باریک و ڕەقەڵە بوو، چاناگەیەکی درێژ و دەنگێکی منگن و قەوامێکی ڕێکی هەبوو. لە سەرەتای هەفتاکانەوە ئیشی کڕینی کتێبی کۆن و دەستنووسی کۆن و کتێبخانەی ئەو پیاوانە بوو کە لە ناکەو هەرسیان دەهێنا و دەبایە دەستبەرداری هەموو ئەو شتانە بن کە لە ژیانیاندا کۆیان کردوێتەوە. فەیسەڵ سەحاف کە کتێبخانە گەورەکەی گوڵدانچی بینی زمانی گیرا و بۆ چەند سەعاتێک لە سەرسامیدا قسەی بۆ نەدەکرا. هەڵبەت پێشوەخت زۆر ناوبانگی ئەم کتێبخانەی بیست بوو، بەڵام کتێبخانەکە لەسەر و هەموو ئەو وەسفانە بوو کە بیست بووی. گەنجینەیەکی گەورەی بێوێنە بوو کە پێشتر خەونی پێوە نەبینی بوو. دەبێت بڵێم فەیسەڵ سەحاف ئیشەکەی خۆی بە ئیشی مردوو شۆرەکان و گۆڕ هەڵکەنەکان دەشوبهاند. هەمیشە دەیگوت کڕینەوەی کتێبخانەیەک وەک دزینی هەموو یادەوەری و یادگاری مرۆڤێک وایە، وەک دزینی گەنجێتی وایە کە کتێبخانەیەک دەکریتەوە، وەک ئەوەیە هەموو ئەو ڕۆژ و ساڵانە بکریتەوە کە مرۆڤێک لە پەروەردەکردنی خۆیدا بردوێتێ سەر. ئەو سەعاتانە بدزیت کە تێیدا لەگەڵ پاڵەوانەکان و جیهانەکان و کێشەکانی دنیادا ژیاوە. لەگەڵ ئەو قسانەشدا فەیسەڵ سەحاف کتێبکڕێکی دڵڕەق بوو، گەرچی دەیزانی برسێتی هۆی سەرەکی ئەو کەسانەیە کە کتێب دەفرۆشن، بەڵام نرخەکانی تا دوا ئاست دادەبەزاند و کتێبەکانی وەها کەم بەها دەنرخاند. مرۆڤ بەزەیی بەزانست و عەقڵ و نووسیندا دەهاتەوە. لە دوای ڕاپەڕینەوە بازاڕی ئەو بە جۆرێکی بێوێنە هاتبووە گەرمی. لەسەرێکەوە سەدان ڕۆشنبیری بێپول و برسی لە شاردا ڕۆژ دوای ڕۆژ دۆخیان دژوارتر و دژوارتر دەبوو. بەسەرێکی دیش خەڵکانێکی پارەداری نوێ هاتبوونە مەیدان کە دەیانویست ماڵ و نووسینگەکانیان بە کتێبخانەی گەورە و کتێبی ناوازە بڕازێننەوە. لەو سەردەمەدا دەستخستنی کتێبێکی ناوازە لەوانە بوو ژیانی مرۆڤ بگۆڕێت، پەیوەندی تازەی بۆ دروست بکات، بە کەسانێکی خاوەندە سەڵاتی بناسێنێت کە دەیانویست خۆیان وەک ئەهلی کتێب دەربخەن و وا بنوێنن کە پلەی سیاسیان ئاوێنەی خولیایەکی فیکریە. ئەو ڕۆژە کە فەیسەڵ سەحاف هات بۆ ماڵی گوڵدانچی لە چێوەی جۆرەکارێکی وەهادا بوو. هەندێک لەو پیاوانەی لە شاخ هاتبوونە خوارێ بەڕاستی دەیانویست ڕوخسارێکی مەدەنی نیشان بدەن و وەک عاشقی کتێب و ڕۆشنبیری دەربکەون. چاویان خست بۆ سەر کتێبخانەکەی گوڵدانچی، ئەو کتێبخانەی دەیانزانی یەکێک لە جوانترین و سیعراویترین کچەکانی شار وەک ماسیەکی زێر لە حەوزێکی شیندا مەلەی لە ناودا دەکات. فەیسەڵ پیاوێکی ڕاستگۆ و یەکسەرە و بێپێچ و پەنا بوو. دوای ئەوەی چایەکی لەگەڵ فیکرەت گوڵدانچیدا خواردەوە کە لە ڕاستیدا لە چا زیاتر شتێکی دیکەی نەبوو پێشکەش بە میوانەکانی بکات، گوتی لێتی ناشارمەوە کە کتێبخانەکەی ئێوە تەنیا کتێبخانەیەکی ڕاستەقینەیە لە ژیانمدا بینی بێتم. من کتێبخانە گەورەکانی بەغداد و تاران و ئەستەمبوڵم هەموو بینیوە. بەڵێ هەر سێ وڵاتەکە چووم بۆ ئەوەی سەیری کتێبخانەکانیان بکەم. من تەنیا کتێبکڕ نیم، من عاشقی کتێبخانەم. لێتی ناشارمەوە کە من زۆر کەم کتێب دەخوێنمەوە. من عاشقی خوێندنەوە نیم، بەڵکو عاشقی کتێبم، کتێب ناسم نەوەک ڕۆشنبیر. ئەوە دووشتی جیاوازن. نا کاک گوڵدانچی، مرۆڤ نابێت ئەوانە تێکەڵ بکات. بەڕاستی لە شارە هەرە گەورەکانی خۆرهەڵات و لای خەڵکی هەرە زانە و دانای ئێران و تورکیا کتێبخانەی وەها دەوڵەمەندم نەبینیوە. بەڵێ قوربان، هەموو شتێک ئاشکرایە.
کتێبەکان بە خۆشەویستیەوە کڕدراون، بە خۆشەویستیەوە خوێندراونەتەوە، بە خۆشەویستیەوە هەڵگیراون. من کتێبەکان بۆ خۆم ناکڕم. گەر بۆ دوکانەکەی خۆم بیان کڕم بەو جۆرە سەرڕاست نابم و بەو چەشنە ڕاستیت پێناڵم. پێشتر ناوبانگی ئەم کتێبخانەیەم بیستووە، زۆر ناوبانگیم بیستووە، بەڵام ئەمڕۆ بۆ شتێکی تر لێرەم. یەکێ لە سەرکردە سیاسی ڕۆشنبیرەکانمان ڕایسپاردووم کتێبخانەکەی ئێوەی بۆ بکڕم. جەنابیان ئەندامی باڵای حیزبێکی ناسراون، ئەویش عاشقی کتێبخانەیە، بۆ ئەوەش پارەیەکی زۆر دەدات، پارەیەک چەند ساڵێک خۆت و خانمی کچتان بکێشە، خانمی کچتان بێکێشە پێی دەژین، بێکێشە. کاسێتی هەشتم دیوی دووەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان. فکرەت گوڵدانچی گوتی: نا کاک فەیسەڵ، بە هیچ جۆرێک ناتوانم هەموو کتێبەکان بەیەکەوە بفرۆشم، بەڵێ من بڕیارم داوە تەواوی کتێبخانەکە هەتا دواپەڕەی لە کۆڵ خۆم بکەمەوە. لە ڕاستیدا بڕیارم داوە لە پیریدا لە ماڵێکدا بژیم کتێبی تێدا نەبێت. ئەوە بڕیاری منە، ئاسان نییە مرۆڤ بگاتە بڕیاری لەو جۆرە. مەسەلەکە هەر تەنیا پەیوەندی بە بێسوودی کتێبەوە نییە لەم شارەدا، پەیوەندی بە درۆ و دەلەسەی نووسەران و ڕۆشنبیرانی شارەکەەوە نییە کە هیچ نین جگە لە کۆمەڵێک زۆر بڵی گەورە، بەڵکو پەیوەندی بەو هەستەی خۆمەوە هەیە کە کتێبخانە جیاوازیەکی نییە لەگەڵ قەفەزدا. بەڵێ جیاوازی نییە لەگەڵ قەفەزێکی گەورەدا کە مرۆڤ لە ناویدا دیل بێت، بەڵام خانمی کچمان ناتوانێت بەو جۆرە دەستبەرداری کتێبەکان بێت. ناتوانم لە ماوەی شەو ڕۆژێکدا هەموو کتێبخانەکەتان بۆ بار بکەم، هەر نرخێکی دنیام بدەیتێ ناتوانم کاری وات بۆ بکەم، چونکە کاری وەها لەوانەیە سەوسەنی کچم بکوژێت. من پێشتر لەگەڵ دکتۆری زاواشمدا بیر و بۆچوونم گۆڕیوەتەوە. بەڵێ دکتۆر ڕەفعەت ڕەمزی ئەگەر بیناسیت ئەوە مێردی کچە گەورەکەمە، ئەویش ڕای وایە خۆمان لە کتێبخانەکە ڕزگار بکەین، بەڵام هەڵبەت شتەکان بەو جۆرە نابن. گەر هاوڕێ بەڕێزەکەتان کتێبخانەکەی دەبێت بەشبەش و لە کاتی جیاواز و بە خشتێک کە 2 ساڵ زیاتر بخایەنێت کتێبەکان بکڕێت. هەر بەو شێوەیەش بەشبەش ئەو پارەیەمان بداتێ کە بەڕێستان باسی دەکەن، هەر بەو شێوەیە. فەیسەڵ هەناسەیەکی هەڵکێشا و لەبەر باخەڵی سەعاتێکی دەرهێنا و تەماشایەکی کرد و گوتی: گەر لەسەر ئەو بڕوایە بن کتێبخانەکە بفرۆشن، شتەکانی دیکە گرنگ نین. وا دەزانم هاوڕێکەم گەر تەواوی چیرۆکەکە ببیستێت لە دۆخی ئێوەش تێدەگات. ئەمە جگەلەوەی لەو باوەڕەدام خۆشی خۆشحاڵ دەبێت، خۆشی دەتوانێت هەر جارە و بە جۆرە کتێبێک میوانەکانی سەرسام بکات. کتێبخانەکەی تۆ شتگەلێکی زۆری تێدایە کە مرۆڤ سەرسام دەکات. ئێستا گەر ئێوە ڕێگام بدەن چەند وێنەیەکی کتێبخانەکە دەگرم، وێنەی بەرگی چەند کتێبێک دەگرم، دەتوانم دواتر هەندێک لە وێنەکان بۆ خۆشتان بشۆمەوە بۆ یادگار، وەک شاهید لەسەر ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان کتێبخانەیەک لە ماڵەکەتاندا هەبووە. گوڵدانچی جارێکی دی سەری لە قاند و سەر لە نوێ فەرمووی لە میوانەکە کردەوە. لەوێدا کابرا بە هێمنی کامێرایەکی دەرهێنا و کەوتنە گرتنی وێنە. فەیسەڵ کامێرایەکی زیناتی ڕووسی گەورەی پێبوو. سەرەتا وێنەی هەموو پەیکەر و دەمامک و سندوقە نەخشدارە بچووکەکانی گرت کە هەندێکیان دەستکردی هونەرمەندە بوودیەکان و هەندێکی شانکاری دەستە و پەنجەی پەیکەرتاش ئەفریقیەکان بوون. دواتر کەوتە ڕەسەمگرتنی تاقمی کتێبەکان لە کتێبە مێژوویە دێرینەکانەوە. دواتر کەوتە ڕەسەمگرتنی تاقی کتێبەکان لە کتێبە مێژوویە دێرینەکانەوە دەستی پێکرد و لە ڕەفی تایبەت بە هەژدەبەرگە گەورەکەی کتێبی شیفا بەگوڵ کۆتایی بە وێنەگرتن هێنا. تاکتاکیش هەندێک کتێبی وەک نمونە جیا کردەوە و وێنەی دەگرتن. لە سەرەتاوە کتێبی ڕۆڵی شەیتان لەسەر هەڵدانی بورکاندا و دوجاری وێنەگرتنی دەستنووسی توانای مێخەک لەسەر زیندووکردنەوەی مردووان کۆتایی بە هەموو شتێک هێنا. سەوسەن لە جێگاکەی خۆیەوە بە ساردی سەیری دەکرد، بەڵام دڵنیا بوو ناتوانێت هیچ بکات. دەیزانی ماڵەکە خۆراکی تێدا نییە، دەرمانەکانی ئەو لە بازاڕی ڕەشدا بە پارەی گران نەبێت دەست ناکەون. حەبەکانی باوکی کە دەمێ ساڵە بۆ ڕاگررتنی فشاری خوێندەی خوات پارەی زۆریان دەوێت، بۆ ئەوەی ئازارەکانی باوکیشی زۆرتر نەکات هیچی نەگوت. لەمێش بوو دەیزانی باوکی بە پێچەوانەی جارانەوە ڕقی لەم کتێبخانەیە. بەشی 34 لە دوای ڕاپەڕینەوە مەسەلەی گەیشتنی وێنە و نامەی سێڕەبوارەکە ئاسانتر و خێراتر بوو. لەو دەمەدا ژمارەی ئەو کوردانەی لە خۆر ئاواوە دەگەڕانەوە تا دەهات لە گەورەبووندا بوو.
ئەوان پردێکی خێرای پەیوەندیان لە نێوان سێپیاوە ئاوارەکە و ئێمەدا دروست کرد بە جۆرێک بەردەوام دەمانزانی عاشقە غەریبەکانمان ئێستا لەکوێی جیهاندان. لە سەرەتای ساڵی 92دا لە ناکاو خولیا و ئارەزوویەکی کۆیی لە شاردا سەری هەڵدا و هەموو دەمانویست هەفتە دوای هەفتە هەواڵی سێ ڕاوکەرەکە بزانین. هەندێک کەس نەخشەی تایبەتیان کڕی و لەسەر ئەو نەخشەیە هێڵی سەفەری ڕێبوارەکانیان دروست دەکرد، بەڵام زۆربەی ئەو هێڵانە هێڵی خەیاڵی بوون کە پەیوەندیەکیان بەڕاستیەوە نەبوو. هەندێک جار دەمانبینی کەسانێک لە چایخانەکاندا لە دەوری نەخشەیەک کۆبوونەتەوە و لەسەر چارەنووس و ئاڕاستە و ئەگەرەکانی پێشدەم سێ عاشقەکە قسە دەکەن، بەڵام زۆربەی قسەکان ڕاو بۆچوونی بێمانە و بێ سەرۆبەرە بوون. لە شوباتی 92دا دوو وێنە لە بازاڕدا دەرکەوتن، یەکێکیان وێنەی کامەران سەلما بوو لە گوندێکی ناوچیە بەرزەکانی سنووری پیرۆ و ئەکوادۆر، ئەوی دیشان وێنەیەکی مەنسوور ئەسرین بوو لەگەڵ تووتیەکی گەورە ئێجگار گەورەدا لە شوێنێکی نادیاردا. ئێستا ئەلبومی وێنەکانی سەوسن تا داهات گەورەتر و گەورەتر دەبوو. شەوان دەستی دەخستە سەر وێنەکان و چاوی لێک دەنا و خۆی لە جیهانێکی دیکەدا دەبینیەوە. لە دوای شەوی ناو لاشەکان و نەخۆشیە سەختەکەی خۆیەوە ئارەزوویەکی نەما بوو بۆن و دەنگی دەرەوە زۆر بچن بەسەریدا. ئێستا ئاسانتر دەچوە ناو وێنەکان و ڕوونتر دەیتوانی ببینێت عاشقەکانی لەکوێن و بەکوێدا دەڕۆن. بەردەوام ئەتڵەسێکی گەورە بەکراوەی لەسەر مێزەکەی دانرا بوو. ئەو کات بە پرۆشەی خوشکی گوت، ئەو کات نە پرۆشەی خوشکی، نە فیکرەتی باوکی و نە هیچ کەسێکی تر لە بنەماڵەی گوڵدانچی ڕاستەوخۆ دەربارەی ڕێبوارەکان قسەیان لەگەڵدا نەدەکرد. بەڵام بەو ئەتڵەسە گەورەیەدا هەموو دەیانزانی کە بەردەوام خەیاڵی لای ئەو سێ ڕێبوارەیە. هەندێک جار لە بۆنە و کۆبوونەوە گەورەکاندا کاتێک هەموو ژنان و بووکان و کچانی گوڵدانچی کۆ دەبوونەوە دەیبیست یەکێک لە ژێر لێوێەوە پێی دەڵێت بە ملیشکاویان ئینشەڵڵا قەت ناگەڕێنەوە، توخدا ئەوە زەوقە بەوانەوە سەیریکە، خۆی دەڵێت مریشکی نەخۆشە، توخدا حەزیان لە چی کردووە. دەیبیست یەکێکی دی دەڵێت چۆن وا دەڵێیت سەوسن زۆر زۆر جوانە، زۆر زۆر. دەیبیست یەکێکی دی دەڵێت جوانە، بەوە دەڵێیت جوان، سیرکە، دەڵێت کرمە و کراسی لەبەر کردووە. بەڵام سەوسن هەرگیز دەستی لە ویقاری خۆی بەرنەدەدا، ویقاری ئەمیرەیەکی ڕەنگپەڕی و بیمار کە هەمیشە کەم قسە دەکات، کە قسەش دەکات شتێک دەڵێت جیاواز لەوانی دی. هەر لەو دەمەدا بوو ساقی مەحموود دوای کۆمەڵێک پشکنینی پزیشکی دڵنیا بوو کە چیتر تا مردن ناتوانێت گۆرانی بڵێت. لە ڕاستیدا هیچ هۆیەکی فیزیکی بۆ ئەو دەردە لە بەردەستا نەبوو، بەڵام پشکنینەکان دەریان خست. ساقی لە ڕووی دەرونیەوە ئێجگار بیمارە و هەر زۆر لە خۆکردنێکی دەست کرد بۆ تێپەڕاندنی ئەو دۆخە دەشێت دەرەنجامی خراپیە بێت. یەکێک لە دکتۆرەکان پێی گوت گرێ دەرونیەکان بەکەل لە ڕقی چارەسەر ناکرێن، مرۆڤ دەبێت لێگەڕێت زەمان و گۆڕانی هەلومەرجەکان ئەو کارە لە ئەستۆ بگرن. ساقی دەنگی خۆی وەک شەهیدی دیکتاتۆریەت و خۆشی وەک یەکێک لە قوربانیەکانی بەحث تەماشا دەکرد. لە دوای ڕاپەڕینەوە ساقی وەک نوێنەری مەنسوور ئەسرین ڕۆڵێکی گەورەی لەناو هونەرمەند و شاعیرەکانی شارە بچکۆلەکەماندا بینی تا یادەوەری مەنسوور هەر زیندوو و بەرز ڕابگرن. لەو دەمەدا جارێکی تر لە هەندێک گۆڤاری ئەدەبیدا هەندێک قەسیدە و شعری بچووک دەرکەوتنەوە کە پێشکەش بە ڕێبوارەکەی ڕێگای عاشق مەنسوور ئەسرین کرابوون. هەتا لە یەکێک لە گۆڤارە ئەدەبیەکاندا شعرێکی درێژمان بە ناونیشانی یاداشتی سەفەرە ئەفسوناویەکەی مەنسوور خوێندەوە کە شاعیرێکی ناسرا و ناوداری ئەو سەردەمە نووسی بووی. جگەلەوە تابلۆیەکی سەرنجڕاکێش و بێناونیشانیش دەرکەوت کە ئەو دەم ڕەواجێکی زۆری پەیدا کرد. تابلۆکە گەڕیدەیەکی گەنجی کورتپۆش نیشان دەدات بە خۆی و گۆچان و تورەکەیەکەوە بە ڕێگایەکی درێژدا دەڕوات و لە بەردەمیدا دیمەنی ئەفسوناوی کۆمەڵک جەنگەڵ و شاری دوور کراوەتەوە. تابلۆکە ناوی گەشتەکەی مەنسووری لێنووسرا بوو. تابلۆکە بە شێوازی شێوەکارانی 60 و 70 کورد ڕەسم کرابوو، ریالیست بەڵام جەنجاڵ بە سێ ڕەنگە سەرەکیەکەی ئێمە، ڕەنگە نەتەوایەتەکانمان سەوز و سوور و ڕەش. سەوز وەک سەمبولی هەستانەوەی ئەبەدی و نەمریمان، سوور ڕەنگی خوێنی شەهیدانمان، ڕەش ڕەنگی ئازاری هەمیشەیی و پرسەی ناکۆتامان. تابلۆکە هەر زوو بە شێوەی کارتی بچووک چاپ کرا و لە هەندێک جێگادا بۆ فرۆشتن خرایە پشتی جامخانەکانەوە.
لە یەکێک لە ئێوارە کۆڕەکاندا کە سەوسن فیکرێت خۆشی لەوێ بوو شاعیرێکی لاو شعرێکی لەسەر باڵندە موبارەکەکان خوێندەوە و ڕاشکاوانە مەنسووری وەک ڕاوکەرێکی مقدس وێناکرد. شاعیرە لاوەکە کاتێک لە خوێندنەوەی شعرەکە بووە بێ ئەوەی شەرم بکاتیان بترسێت دەستنووسی قەسیدەکەی خۆی بە قەتکراویدایە دەست خانمی سەوسن گوڵدانچی کە و ڕۆژە بەڕێکەوت لە ڕیزی پێشەوە دانیشت بوو گوتی خانمی بەڕێز فەرموو ئەم قەسیدەیە لە بنەڕەتدا بۆ ئێوە نووسراوە مڵکی ئێوەیە وەک چۆن باڵندە مقدسەکانیش هەر مڵکی ئێوەن باڵندە غەمگینە مقدسەکان. ئەوە یەکەم جار بوو ناوی باڵندە غەمگینە مقدسەکان ببیستین پێشتر کەس ناوێکی لەو جۆرەی لە باڵندەکان نەنابوو هەموو بینیمان سەوسن بە هێمنی خەندەیەکی بۆ گەنجەکە گرت و بە دەنگێکی ناسک و نزم گوتی سپاس زۆر سپاس زۆر سپاس و هیچی دیکەی نەگوت. لە زستان و بەهاری ساڵی 92دا نوێنەرەکان چەندین جار چوون بۆ ماڵی فیکرەت گوڵدانچی و بەستەوێنەی تازەیان بۆ سەوسن برد. هەندێک لەو وێنانە کەوتنە دەستی ئێمە و هەندێکی دیشیان بۆ سەوسن فیکرەت گیرابوون و تەنیا ئەو بۆی هەبوو زەرفە تایبەتەکانیان بکاتەوە. ئەو کات قەلەندەر ئامون ئازادانە چەکی هەڵدەگرت و هەمیشەش بە هاوڕێتی کۆمەڵێک چەکدار بە ڕێگاوە بوو بەردەوام وا خۆی بەستە بوو وەک ئەوەی بچێت بۆ شەڕێکی قورس. زۆربەی کات لە نێوان بنکەکانی حیزبدا لە هاتوچۆدا بوو خۆی وەک بەرپرسێکی حەسکەری گەورە نیشان دەدا کە کاروباری زۆر گرنگ و ترسناکی لە ئەستۆیە. بەڵام سەرقاڵیەکانی هەرگیز ئەویان لەبیر نەبردەوە لە کاتی پێویستدا سەردانی گوڵدانچیەکان بکات. غەریزەیەکی زیرەکانە پێی گوتبوو کە هەمیشە بەر لەوەی پێبخاتە ماڵی ئەوانەوە چەکەکەی دانێت و وەک پیاوە سادەکەی جاران خۆی دەربخات. هەتا هەندێک جار ئامۆژگاری چەکدارەکانیشی دەکرد لە بەردەرگای ماڵەکە دوور بکەونەوە و خۆیان دەرنەخەن. قەلەندەر لە دڵەوە دڵنیا بوو نەفیکرەت گوڵدانچی و نەک چەکەی لەو جۆرە کەسانە نین حەزیان لە بینینی پیاوی چەکدار بێت. ئەو هەمیشە بە دەنگی یەکێک کە دەیەوێت شتی گرنگ بە جۆرێکی ئاسایی بگێڕێتەوە باسی لە شوێنی خالید ئامون لەسەر نەخشەکان دەکرد هەرگیز درۆی نەدەکرد هەرگیز شتێکی زیادی نەدەخستە سەر چیرۆکەکانی سەر و چیرۆکانەی دەیانزانێت بە هێمنی و بە ئەندازەی ئەو زانیاریەکەم و وشکانەی لە ناو نامەکانی خالیددا هاتبوون هەموو شتێکی دەگێڕایەوە بە پێچەوانەی مەنگوڕەوە کە فەنتازیەکانی خۆی دەخستە سەر هەموو چیرۆکێکی بچووک تا سەوسن زۆرتر و زووتر سەرسام بکات. مەنگوڕ دەیگوت کە شتێکی کامەران 20 ڕۆژ لە دەریادا ون بووە و دواتر بە کۆمەکی کۆمەڵێک دۆلفین ڕێگای وشکانیان دۆزیوەتەوە. دەیگوت کامەران لە باشووری ئەفریقا فێری سەمای خێڵەکانی زۆڵۆ بووە. لە ئەمریکای باشوور باڵندەیەکی سێسەری گرتووە کە ئێستا بووە بە یەکێک لە شتە عاجبایەتیەکانی دنیا. لە جێگایەکی دیش مەیمونێکی بینیوە هەموو ددانی ئاڵتون بووە. توانای مەنگوڕ لەسەر دروستکردنی چیرۆک دڵی سەوسەنی زۆر خۆش دەکرد وەک منداڵک بە قسەکانی پێدەکەنی. فیکرێت لە ژیانیدا کچەکەی بەو جۆرە نەبینی بوو پێشتر کەس نەیتوانی بوو بەو شێوەیە سەوسن بخاتە پێکەنین. دیارە سەوسن دڵنیا بوو کە مەنگوڕ درۆ دەکات بەڵام شێوەی دانیشتن و جۆری داڕشتنی بۆ ڕستەکان دڵیان خۆش دەکرد. شتێکیان پێدەبەخشی نە لە ژیان و نە لە کتێبەکاندا نەیبینی بوو. مەنگوڕ هەر جارێک سەرنجی دڵخۆشی و بەختەوەری سەوسەنی بدایە پتر درۆی دەکرد تا جارێکیان گوتی کامەرانی سەلما لە ئەفریقا تووتیەکی لە دارستانێکدا گرتووە کە هەموو مەموزینی ئەحمەدی خانی لەبەر بووە. سەوسن بەو درۆیە هێندە پێکەنی خەریک بوو ببورێتەوە. فیکرەت هەموو جارکیژەکەی ئاگادار دەکردەوە کە توانای مانگوڕ لەسەر قسەی خۆش و خەیاڵ بەشێکە لە کولتوری چەقۆکێشانی شارەکە بەشێکە لە ژیانی ڕۆژانەیان. بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە خەڵکی پاک و بێزیانن بەڵکو لە پاڵ ئەو قسە خۆشی و زمان شیرینێشدا دەتوانن گەلێک شەڕانی بن. ئەوەی سەوسن بێ ئەندازە بە قسەکانی مەنگوڕ مەست دەبێت ئەوەی ئەم پیاوە نیمچە خوێندەوار و بازاڕیە کە ناوبانگێکی خراپی هەیە کیژەکە بەو جۆرە دەژوڵێنێت سەرسامی دەکرد. فیکرێت لە دڵەوە خۆشحاڵ بوو کە سەوسنی دەبینی وەها پێ دەکەنێت. خۆشحاڵ بوو کە هاتنی مەنگوڕ دەیگەشاندەوە. خۆشحاڵ بوو بە ئاشکرا و بێشەرم پرسیاری دەربارەی شوێن و ئاڕاستەی کامەران لێ دەکات. بەڵام نەیدەویست تێبکەوێت و نەزانێت مەنگوڕ چ جۆرە ئادەمی سادێکە چ توخمێکی ئاڵۆز و سەیری مرۆڤە کە سەوسن ئاسان ناتوانێت تێی بگات. هەموو ئەو حیکایەتانەی بۆ سەوسن گێڕایەوە کە لە بازاردا لەسەر مەنگوڕ لەسەر زاران بوون. دزیەکانی
ڕۆڵی لە تاڵانەکانی دوای ڕاپەڕیندا ئەو غەریزە سەرەتایی بۆ سووتاندنی شوێنەکان پەیوەندی بە قاچاقچیە گەورەکانەوە دەستی لە فرۆشتنی زۆر ئامێر و کاڵای گرنگی وڵاتدا بە ئێرانیەکان. سەوسەن جارێک بە باوکی گوت گوڵدانچی تۆ دەزانیت من ڕۆژێک بە مەنگوڕم گوت هەر هەڵەیەک یان هەر شتێک بکات لای من گرنگ نییە، گرنگ ئەوەیە چیرۆکەکانی سەر بە دنیایەکی ترن. هەست ناکەیت کە چیرۆکەکانی سەر بە دنیایەکی ترن ئەوت بەلاوە گرنگ نییە. فکرەت گوڵدانچی نیگایەکی کچەکەی کرد و بێ ئەوەی بتوانێت وەڵامی بداتەوە پێکەنی دڵنیا بوو هەر شتێک سەر بە دنیایەکی دیبێت کیژەکەی سەرسام دەکات. لە سەرەتای ساڵی 92دا هەڵمەتە گەورەکانی پرۆپاگاندا بۆ یەکەم هەڵبژاردننی دیموکراتی لە شارەکەماندا دەستی پێکرد. یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات دوو گەورەترین هێزی ناو ئەو هەڵبژاردنە بوون. ئەو ڕۆژانە هەموو لە جۆش و خرۆشدا دەکوڵاین. لەو هەڵمەتە گەورانەدا هەمووان وەک منداڵی لاسار و بێمێشکمان لێات بوو. قەلەندەر ئامون لە ڕۆژانی بەر لە هەڵبژاردندا ڕافتەیەکی زەردی دەکردە ملی و جامانەیەکی سووری دەکردە سەری و پێک ڕایکچ و کوڕی خێزانەکەی لە جلی زەرد هەڵدەکێشا و لە پیکابێکی سەربەتاڵدا دەیگەڕان. لە دوای پیکابەکەی خۆیەوە چەندەها پیکابی تر هەبوون کە ئەوانیش پڕ بوون لە کچان و کوڕانی زەردپۆش و هەمووش بە یەک دەنگ هاواریان دەکرد کاکە کاکە هەموو سەرنجمان دەدا کە کەژاوەی ئامونیەکان ئێواران چەند جارێک بە پێشدەم بارەگای مەنگوڕی بابە گەورەدا دەڕوات کە سەر تاپای دیوار و ستارە و پەنجەرەی بە بۆیەکی سەوز ڕەنگ کرابوون. هەر کات زنجیرە پیکابەکان دەگەیشتنە ئاستی بارەگاکە کەمێک خاویان دەکردەوە و پێک ڕادەنگیان بەرز دەکردەوە و هەموو بە یەک گەڕ و هاواریان دەکرد بژی بارزانی مۆستەفا بژی بە چەشنێک هاواریان دەکرد. پەنجەرەی بارەکاکەی مەنگوڕ دەلەریەوە. مەنگوڕ و کوڕەکانی دەوروبەری تا 3 ڕۆژ بە هێمنی خۆیان گرت و شتێکی ئەوتۆیان پیشان نەدا. لە ڕۆژی 4مدا پێش ئەوەی ئامونیەکان لە ماڵ بێنە دەرێ چەندین پیکابی پڕ لە کچ و کوڕی سەوز پۆش کە یەکی پەڕۆیەکی سەوزیان بەستە بوو بە ناوچاوانیانەوە چوونە بەردەمی ماڵی قەلەندەر ئامون و بۆ نیو سەعات زیاتر پڕ بە هەموو گەرویان دەیان قیشاند مامە دەنگەکان وەها گەرم و بەرز و تووڕە بوون لە کۆڵانە دوورەکانی شەوە دەبیستران. ئامونیەکان ئەو ئێوارەیە نەیانتوانی کەشاوە ڕۆژانەکەی خۆیان ڕێک بخەن. هەر بە هەمان شەو دەستێکی نەناس ماڵی فەوزی بەگی ئامون و لەتیف ئامون و عەبدوڵڵا بەگی ئامونی سووتان. وەک هەمیشە ئاگرەکان هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە بەڵام هەرسێ خانۆکە بوون بە خۆڵەمێشی تەواو هەتا ئاسن و پەنجەرە و شێلمانەکانیشی توانەوە و بوون بە خۆڵێکی نەرم. هەر لەو شەوەوە ژیانی ئامونیەکان کەوتە دوودڵی و مەترسیەوە. دەستێکی نەناس شەو دوای شەو عەلاگەی پڕ پیسایی و شیاکە و تەرسی دەخستە ماڵەکانیان. زەرفی پڕ زبڵی دەگرتە پەنجەرەکانیان. دەفتەری دەهاویشتە حەوشەکەیان کە لەم سەر بۆ ئەو سەر بەوێنەی کرد پڕ کرابەوە. تورەکەی بچکۆلانە کە پڕ بوون لە قاوغی فیشەک بوتڵی پلاسیک کە پڕ بوو لە میز شوشە کە بە قژی سوتا و ئاخنرا بوو چەقۆی خوێناوی سوژنی ڕاش دوو پشکی تۆپی و سەرەماری پانکراوە و شتی سەیری دیکەش. پەیوەندیکردنی ئامونیەکان بە سەرانی حیزبەوە بۆ داوای کۆمەک و هاریکاری شتێکی ئەو تۆی بۆ نەکردن. دۆخی ئامونیەکان تاماوەیەکی دوور و درێژ بەو چەشنەمایەوە هەتا تکای فەوزی بەگ لە فیکرەت گوڵدانچی کە دەسەڵات و قسەی خۆی لای مەنگوڕ بخاتە کار سوودێکی نەبوو چونکە مەنگوڕ وەک هەمیشە تەواو خۆی لە دیمەنەکە دوور خستەوە و وا بڵاو بووە کە بە سەفەرێکی تایبەت چووە بۆ ئێران تا لە تارانەوە بە تەلەفۆن قسە لەگەڵ کامەرانی سەلمادا بکات. مەنگوڕ تا دوای تەوابوونی هەڵبژاردنەکان خۆی دەرنەخستەوە. بەشی 35 کە لە ساڵی 94دا شەڕی ناوخۆ دەستی پێکرد شتێکی ئەوتۆ لە کتێبخانە و دیکۆرە گرانبەهاکانی ماڵی فیکرەت گوڵدانچی نەمابوون. لە نێوان ئەو 2 ساڵەدا فەیسەڵ نەجیب بە چەند تەکانێکی جیاواز هەموو کتێبخانەکەی لە گوڵدانچی کڕیەوە. بەڵام بەوەوە نەوەستا بەڵکو تەواوی پەیکەرەکان و تەواوی کەرەستە ڕەنگینەکانی دیکۆر و تابلۆ و گرانەکان و فەرشە ئاوریشمەکانیشی لە چنکی دەرهێنا. وەک لە ڕێکەوتنی یەکەمدا پێک هاتن فەیسەڵ دەبایە جار دوای جار و بە مەودای وەرزێک لە نێوان هەموو نۆبەتێکدا کتێبەکان بگوازێتەوە. سەوسەن دەبایە لەسەر خۆ هێمن ئەوابوونی دنیای جارانی خۆی ببینێت زۆر لەسەر خۆ بە جۆرێک بتوانێت ئازارەکەی بەسەر مەودایەکی زەمەنی دوور و درێژدا بەش بکات. دەبایە بە هێمنی وای لێ بکرێت
لەو زیندانی ئەبەدینەوە کتێبەکان بێتە دەرێ و وەک کچێکی ئاسایی بژی دەبایە بزانێت ڕۆژێک دێت کە خۆی و قەرەوێڵەکەی بەتەنیا لەو ژوورە بەرین و گەورەیەدا دەمێننەوە. فەیسەڵ هەموو جارێک داهات و بێ ئەوەی سەیری چاوی سەوسەن بکات بێ ئەوەی بوێرێت ئاوڕی لێ بداتەوە ڕیزێکی گەورەی لە کتێبخانەکە دەبرد. شەوان کۆڵ هەڵگرەکان داهاتن و سەفتە کتێبەکانیان دەخستە ناو کارتۆنی تایبەتیەوە و بە سرێشی تایبەتی لاکانیان دەگرت و بە تیپی پاندەمەکانیان دەبەست و پەتی تایبەتیان تێڵ دەکێشا و بەیانی ڕۆژی دوایی بە ماشێنی تایبەتی بۆ جێگایەکی نادیار باریان دەکرد. فکرت بەرابەر هەر بارێک بڕێک پارەی وەردەگرت کە بشێت بۆ ماوەیەک لە دابینکردنی ژیانێکی گونجاودا بەکاری بهێنێت. بەڕوویەک بەختەوەر بوو کە لەم ڕۆژە سەختانەدا شتێکی هەیە پێی دەژی و بەڕوویەکیش غەمگین بوو کە لەسەر خۆ شورا و کۆڵەکە و پایەکانی ژیانێکی دوور و درێژی دەڕوخاند کە خۆی لە منداڵیەوە بۆ کچەکەی دروست کرده بوو. ئەو شەوانەی فەیسەڵ سەحاف کتێبەکانی دەپێچایەوە بێدەنگێکی زۆر قوڵ و کوشندە باڵی بەسەر ماڵی گوڵدانچیدا دەگرت. بێدەنگیەک لەوانەی تاریکی لە ناویدا چڕتر و چڕتر دەبێتەوە. بێدەنگیەک هەست دەکەیت لە بێزمانێکی گەورەی ڕۆحەوە هاتووە لەوەوە هاتووە کە چیتر دەنگ و هاوار سوودی نییە. لە گەیشتنی قەریشکەی ناو ڕۆحی مرۆڤەوە بەبوون بەست سەری هەڵداوە. ئەو شەوانە هیچیان خەویان لێ نەدەکەوت. فکرت گوڵدانچی لە قاتی خوارەوە گوێ دەگرت و ئاگادار بوو کە سەوسەن ناتوانێت بخەوێت. بە هێمنی سەردەکەوت بۆ سەرەوە و لە تاریکیدا دەوەستا و گوێی دەنا بە دەرگاکەوە و دەیزانی سەوسەن دەگری. دەهاتە خوارێ و دەرگاکەی لە خۆیدا دەخست و ئەویش لە جێگاکەدا دەستی دەکرد بە گریان. بەڵام دەیزانی کە سەوسەن دێت و بە هێمنیدا دەبەزێت و گوێ دەنێت بە دەرگای ژوورەکەی باوکیەوە و دەبیستێت کە گوڵدانچی دەگری. هەردووکیان ئاگایان لە گریانی یەک بوو. هەردووکیان هەستیان بەو تاریکیە گەورەیە دەکرد کە قوتیان دەدا. سەوسەن دەیزانی باوکی دەیەوێت بە لە ناوبردننی کتێبخانەکە لەو بێدەنگێ دەری بهێنێت. ئەو بێدەنگیەی کە گوڵدانچی خۆی بە درێژایی ژیانی تیایدا ژیا بوو. ئەو بێدەنگی کتێبەکان و ئەتڵەسەکان و وێنەکان وەک دیوارێک لە چواردەوری بەرزیان کردبووە. بێدەنگیەک هەژاری و تەنهایی قوڵتریان کردبووە. جەنگ قوڵتری کردبووە. چاوەڕوانی قوڵتری کردبووە. ونبوونی هەر بەشێک لە کتێبخانەکە ئەو هەستەی لای سەوسەن جێدەهێشت کە دیوارێک لە ژیانی دەڕوخێت. ئەو هەستەی جار دوای جار زیاتر و زیاتر ڕوت دەبێتەوە. زیاتر و زیاتر لاواز دەبێت. زیاتر و زیاتر بێپەرێز و بێقەڵغان بەرابەر دنیا دەوەستێت. هەستێکی تیژ و چەق و ئاسا بوو. تیژ لە ناوەوە دەیبڕی. ئێستا شەوان دوعای دەکرد سێ ڕەبوارەکە زووتر بێنەوە. ژیانی پێویستی بە شتێکی گەورە بوو. دەبایە شتێک هەبێت جێگای کتێبەکان بگرێتەوە. شتێک وەک دیوار خۆی لە پشتیەوە بشارێتەوە و بژی. تا دەهات شارەکە لە بەرچاوی ناخۆشتر و ترسناکتر دەبوو. بەڵام جیهان کە ئەو گەڕیدانە تێیدا وێڵن جوانتر و ئارامتر و هێمنتر لە بەرچاوی دەردەکەوت. کە بیری لەم شارە دەکردەوە بۆنی مردوەکانی بەیادا دەهاتەوە. دەموچاوی شوێنراوی جەلادە کوژراوەکانی بەیادا دەهاتەوە. دەنگی گولەکانی ڕاپەڕینی بەیادا دەهاتەوە. بۆنی باروتی بەیادا دەهاتەوە. شەوان دەخەوت و خەونی بە شەڕی دیکەوە دەبینی. دەترسا ئەو ساتەی کە ڕێبوارەکان دێنەوە شەڕ تەواو نەبوو بێت. دڵنیا بوو ئەو کاتەی ئەوان دەگەڕێنەوە شەڕ تەواو نەبووە. ئاخۆ دەتوانێت چیان بۆ بکات؟ هیچ جگەلەوەی شووبەیەکەکان بکات و ئاواتی هێمنی و بەختیاری بۆ ئەوانی دی بخوازێ. لەگەڵ ڕۆیشتنی هەر بەشێک لە کتێبخانەکەدا زیاتر و زیاتر بیری لە باڵندەکان دەکردەوە. فەرهەنگی گەورەی باڵندەکان تاکە کتێبێک بوو کە سوێندی لە باوکی وەرگرت هەرگیز نەیفرۆشێت. هەرگیز هەتا ئەگەر لە برسدا مردوون. بۆ ئەوەی غەمی کتێبەکان نەیکوژێت بەردەوام چاوی لێک دەنا و بیری لە باڵندەکان دەکردەوە. شەو ڕۆژ ئەو ساتەی دەهێنایەوە پێشچاوی خۆی کە تێیدا باڵندەکان دەبینێت. ئەو باڵندانەی بۆنی جیهانی بۆ دەهێنن. بۆنی شارە دوورەکان و گۆمە دوورەکان و لوتکە سەختەکانی سەرزەمین. بۆنی ڕاستەقینەی جیهان. بۆنێک کە کتێبەکان پێی نابەخشن. تاکە بۆنێک کە دەتوانێت بۆنی مردنی لەبیر بەرێتەوە. بۆنی لاشەی ئاساییشە سوتاوەکان لە یادەوەریدا بسڕێتەوە. بۆنی جیهان و ڕەنگی جیهانە
کە لە پەڕ و بۆن و هاواری باڵندەکاندا شڕ دەبێتەوە. ئیتر دەیتوانی چاوبن و قێنێت و لە نێوان قەفەسەکانیاندا بخەوێت و گوێی لە دەنگی هاوارەکانیان بێت. ئەو هاوارانەی هەوای جەنگەڵە دوورەکانی بۆ دەهێنن، هاواری دارستانە دوورەکان و سەرزەمینە دوورەکان. مانگێک بەر لە دەستپێکردنی شەڕی ناوخۆ ژووری کتێبخانەکە تەواو چۆڵ بوو. جگە لە قەرەوێڵەکەی سەوسەن و مێزەکەی، جگە لە ئەتڵەسە گەورەکەی دنیا و ئەنسکلۆپیدیای باڵندەکان، هیچ کتێبێک لە ماڵەکەدا نەما، هیچ پەیکەرێک، هیچ نیگارێک، هیچ دەمامکێک. ماڵی گوڵدانچی بۆ شوێنێکی خاڵی، جگە لە چەند کورسێکی کۆن و دوو قەنەفە بۆ میوان و مێزێکی نان خواردن و دوو قەرەوێڵە و دوو دۆڵاب لەگەڵ ئینجانەی گەڵاچاکاندا هیچی تێدا نەما. هەڵبەت ئەمە گەر بێت و لە کەرەستە گرنگ و پێویستەکانی مەتبەخ بگوزەرێنین. فەیساڵ سەحاف کە لە دوا ڕۆژدا دوا کۆمەڵە کتێبی برد بە بێدەنگی زەرفێکی لەسەر مێزی ناخواردنەکە بەجێهێشت. هەموو ئەو وێنانەی تێدا بوو کە ڕۆژی یەکەم گرتبوونی دایان وێنە لە هەموو لایەکەوە جوانی و گەورەی کتێبخانەکەی لەو پەڕی ڕێکی و ڕەونەقیدا نیشان دەدا. بەرگی کتێبە ناوازەکان و نیگاری ئەنسکلۆپیدیا بێ هاوتاکان خەریک بوو سەوسەن بخەنەوە گریان. بەڵام نا، یەک جار بە وردی سەیری هەموو وێنەکانی کرد و بێ ئەوەی هیچ بڵێت هەڵی گرتن و خستنیە ناو دۆڵابی یادگارە تاڵەکانەوە. سەوسەن ئیدی هیچ کتێبێکی کتێبخانەکەی خۆی نەبینیەوە. چەند ساڵێک دواتر کاتێک سەیری یەکێک لە کەناڵە تەلەڤیزیۆنە لۆکاڵەکان دەکات لە ناکاو لە بەرنامەیەکی تایبەتیدا کە کتێبخانەی ڕۆشنبیران و سیاسیەکانی وڵاتی بەسەر دەکردەوە، کامێرا چووە ماڵی سیاسەتمەدارێکی گەورە، پیاوێکی خیپش کە ورگی بە جۆرێکی نائاسایی بەسەر قایشەکەیدا شۆڕ ببووە. لەویادا هەموو کتێبەکانی خۆی بینیەوە. ئەو کتێبانەی خەونی پێوە دەبینین، ئەو کتێبانەی لە ناویاندا گەورە ببوو، هەمویان ئێستا لە پشت ئەو پیاوەوە ڕیزکرابوون. ئێستا ئەو هەموو کتێبەکانی وەک گەنجینەی تایبەتی خۆی، وەک بەری ڕەنجی هەڵبژاردن و کۆکردنەوەی خۆی باز دەکرد. هەمویان لەوێ بوون، هەموو کتێبە ئازیزەکانی لە پشت ئەو پیاوە قەڵەوەوە کە بە شانازیەوە لە بەردەم ڕەفەکان و پەیکەرەکاندا وەستا بوو بە زەردەخەنەیەکی گەورەوە، زۆر گەورەوە بۆ کامێراکان پێدەکەنی. بەشی 36. دوای چۆڵبوونی کتێبخانەکە زۆری نەبرد شەڕی ناوخۆ دەستی پێکرد. لە بەهاری ساڵی 94دا هەردوو حیزبە گەورەکەی وڵات گەیشتنە ئەو بڕوایی ناتوانن پێکەوە حکم بکەن. پێشتر هەموو ئەو هەستەمان هەبوو کە ناکۆکی دوو حیزبەکە لەسەر دابەشکردنی سامانی گومرگ بەخۆشی تەواو نابێت، بەڵام کەس لەو باوەڕەدا نەبوو بگاتە جەنگێکی وا سەر تاسەر و درێژ و خێناوی. نا، ئەو کات مەنگوڕ لە ڕیزەکانی یەکێتی و قەلەندەر ئامون لە ڕیزەکانی پارتیدا چوو بوونە سەرێ. لە حیزبدا کەس مەنگوڕی بابە گەورەی بە ناوی خۆیەوە بانگ نەدەکرد، بەڵکو ناویان نابوو مەنگۆی گەورە. ناوبانگی مەنگۆ و تیپەکەی خراپ نەبوو. لەگەڵ ئەو وردە شەڕ و کێشە گەورانەی ڕوویان لە وڵات کردبوو، کوڕانی مەنگوڕ فەرمانێکی ڕوونیان هەبوو لە کاتی بەرگریکردندا نەبێت ئازاری کەس نەدەن. ئەو دەمانە مەنگوڕ خۆی وەک فانەتیکێکی ئاشتی خواز نیشان دەدا. بەردەوام لە هەموو کۆبوونەوەکاندا دەیگوت وڵاتەکە قوونی شەڕی پێوە نییە، بەڵام لەو 3 ساڵەدا کینەی نێوان قەلەندەر ئامون و مەنگوڕ لە ژێرەوە تا داهات زیادی دەکرد. قەلەندەر لە کۆبوونەوە و دانیشتەکانی خۆیدا مەنگوڕی وەک سەرسەریەکی دەمڕوت و چەقۆکێشێکی سەر جادە ناودەنا. مەنگوڕیش ئەوی وەک ئاغازادە و کۆنە خۆفرۆش باس دەکرد. لەو ماوەیەدا دووبارە وێنە کۆنەکانی قەلەندەر لەگەڵ پاسەوانە تایبەتەکانی وەزیری ناوخۆ، لەگەڵ بەرپرسی فەوجی پاراستنی کۆشکی کۆماری، لەگەڵ بەڕێوەبەری دیوانی کۆشک و سەگەکەیدا چاپکرانەوە و گەورەکران و لە هەندێک جێگاشدا هەڵواسران وەک بەڵگەیەک بۆ خیانەت و خۆفرۆشی قەلەندەر. ئێمە ئەو سەردەمە مەنگوڕمان نەدەبینی. بەردەوام لە بارەگاکەی خۆی یان لە ئۆتۆمبیلی جامڕەش و تایبەتیدا هاتوچۆی دەکرد. هەموو بیری قسەکانیمان دەکرد، بیری ئەو ڕۆژانەمان دەکرد کە لە چایخانەی پەپولەی ئازاد یان لە ژێر زەمینی ئوتێلەکەدا قسەی بۆ دەکردین. حەزمان دەکرد ئەم ڕۆژانە زوو بڕوات و شتەکان ئاسایی ببنەوە و مرۆڤەکان ببنەوە بە کەسی سادە و خۆیان لەو چەک و چەکداریە دوور بخەنەوە. بەڵام لە بەهاری ساڵی 94دا بارودۆخی وڵات تەواو تێکچوو. سەرەتا کەسمان باوەڕمان نەدەکرد.
ئەو تێکچوونە کاریگەریەکی وەها گەورەی لەسەر تەواوی چیرۆکەکە دەبێت، بەڵام ڕووداوەکان واوەگەڕان لەگەڵیاندا ژیانی هەمومان بە جۆرێکی چاوەڕوان نەکراو ئاوەژوو بۆوە. شەوی پێش هەڵگیرسانی شەڕ قەلەندەر ئامون لەگەڵ بەرپرسێکی سەربازی دیکەدا هێزەکانی خۆیان لە سەربان و کۆڵانەکانی دەوری بارەکەی سەرەکی پارتیدا بەش کرد. لە ئێوارەوە هەواڵ هاتبوو کە لە سەرتاسەری کوردستاندا بارودۆخ ناجۆرە و دوو حیزبەکە لە هەموو شوێنێک سەنگەریان بەرابەر یەک گرتووە. ئەو شەوە تا درەنگ شتێکی ئەو تۆڕووی نێدا، شار کش و مات بوو. نزیکی نیوە شەو قەلەندەر زۆر خەوی دەهات. بۆ چەند سەعاتێک لەسەر قەنەفەیەکی درێژ لە ژوورەکەی خۆیدا لە بارەگا سەرخەوێکی شکاند. سەیری لێهات کە هەر چاوی دەچێتە خەو و باگا دێتەوە خەون بە خالید ئامونەوە دەبینێت کە دەوروبەری سەعات 5 هەستا چاوی گڵۆفی و خەونەکانی بۆ چایچێکە گێڕایەوە و گوتی واز دەکەم دەبواە منیش لەگەڵ خالید ئاموندا بڕۆشتمایە. کاسێتی نوێیەم دیوی یەکەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان کە دەوروبەری سەعات 5 هەستا چاوی گڵۆفی و خەونەکانی بۆ چایچێکە گێڕایەوە و گوتی واز دەکەم دەبوو منیش لەگەڵ خالید ئاموندا بڕۆشتمایە. چایچێکە پێ ئەوەی لە مەبەستی تێبگات سەرنجیدا چۆن دەمانچەکەی تاقی دەکاتەوە و دەستکەکەی بەدەستە سڕێکی زەرد دەپێچێت و دەچێتە دەرێ. گەرچی بەهار بوو بەڵام کزەی پێش سپێدە زۆر سارد بوو. قەلەندەر بەسەر ئەو خاڵانەدا گەڕا کە شەوی ڕابردوو چەکدارەکانی تیاقایم کرد بوو. ناومێدانە تێگەیشت بڕێکی زۆری پێشمەرگەکانی حیزب لە شەوێەوە چەکەکانیان جێشتووە و شوێنەکانیان چۆڵ کردووە و گەڕاونەتەوە ماڵێ. قەلەندەر ئامون بێ ئەوەی سەرسان بێت گەڕایەوە بۆ ناو بارەگاکە و بە چایچێکەی گوت سیر نییە، حیزب زۆر لە مێژە شەڕی گەورەی نەکردووە. چایچێکە چایەکی نوێی بۆ هێنا و لێی پرسی قەلەندەر ئاغا دڵنیان شەڕ دەبێت؟ قەلەندەر بە هێمنی سەری لەقاند و گوتی دڵنیام. وەک دەستوری هەمیشەیی خۆی بەڕێزەوە داوای لە چایچێکە کرد ماوەیەک بەجێی پێڵەت و دەرگاکەی لەسەردا بخات چونکە دەیەوێت کاغەزێکی زۆر گرنگ بنووسێت. دوای سەعاتێک بە ماندووی بە جووتێک چاوەوە کە ئاسەواری گریانی پێوە دیار بوو لە ژوورەکە هاتە دەرێ و نامەیەکی پێچراوەی دایە چایچێکە و گوتی ئەم نامەیە بۆ خالید ئامونە، تۆ هێندت لەسرە بیپارێزیت و هەرچیەک بووە نەهێڵیت نامەکە بفەوتێت. گەر من شتێکم لێ هات ئەوە ئەم نامەیە بگەیەنە دەستی سەیکەرەمی ئامونی یان فەوزی بەگ، هەر کامێکیان بێت گرنگ نییە. تێدەگەیت گەر من شتێکم لێ هات دەبێت ئەم نامەیە بگاتە دەست خالید ئامون بە سەلامەتی، ئەوە لە هەموو شتێک گرنگترە. ئێستا لە من و 5 پێشمەرگە زیاتر کەس لێرە نەمابین. بۆ شەرەفی حیزب جوان نییە کاتێک پەلاماری بارەگاکەی دەدەن کەسی تێدا نەبێت. بۆ مێژووی جوان نییە کەس نەبێت بەرگری لە پارتی بکات. کەس. چایچێکە بە هێمنی کاغەزەکەی خستە گیرفانیەوە و گوتی بە ئومێدی خوددا هیچ نابێت، بە ئومێدی خوددا. ئەو هێزەی کە دەوری بارەگاکەی دابوو بەشێکی زۆریان تاقمی مەنگوڕ بوون، بە درێژایی شەو چاوەڕوان بوون، بەڵام فەرمانێکی ڕاستەوخۆیان بۆ گرتنی بارەگاکە بۆ دەرنەچوو. لە بەیانیدا دایانزانی ناو بارەگاکە تەنیا قەلەندەر ئامون و دوو پێشمەرگەی دیکەی تێداماوە. نزیکی سەعات دەی بەیانی فەرمانی گرتنی بنکەکەیان پێگەیشت دەبایە قەپۆس جوقلی سەرکردایەتی ئەو هێزە بکات کە دەچێتە ناو بنکەکەوە. مەنگوڕ دواتر سوێندی خوارد کە ئەو نامەی نووسیوە و فەرمانی داوە بە هیچ جۆرێک ئازاری کەس نەدەن، تەقە لە کەس نەکەن، لە دۆخێکدا تەقەیان لێکرا بە چەشنێک وەڵام بدەنەوە کەس بریندار نەبێت. ساڵانی دوایی مەنگوڕ چەند جارێک لە چەند بۆنەیەکدا ئەو نامەیە دەرخست کە داوا لە قەپۆس جوقلی دەکات دەست بۆ ژیانی کەس نەبات، بەڵام قەپۆس تا مردنی حاشای لەوە کرد نامەی وای پێگەیشت بێت و گوتی تەنیا لە ڕێگەی لاسلکیەوە پێی گوتراوە کە بارەگاکە بگرێت و هیچی تر. هەموو دەمانزانی قەلەندەر ئامون لەو کەسانە نییە ئاسان و بێتەقە خۆی بدات بەدەستەوە. خۆزگەمان دەخواست لە بری قەلەندەر کەسێکی دی لە بارەگاکەدا بواە، چونکە کەس نەبوو سەرسەختی و لە خۆبایی ئەوی نەویست بێت. دەمانزانی ئەستەمە بە زیندویی بیگرن. لەگەڵ جوڵەی پێشمەرگەکانی تردا قەلەندەر و دوو پێشمەرگەکەی دی لە سەربانی بارگاکەەوە یەکەم دەستڕێژیان کرد. کەسانێک دەڵێن ئەمیر جوقلی برابچووکەکەی قەپۆس جوقلی لەو یەکەمین دەستڕێژەدا پێوە بووە. کەسانێکی تریش دەڵێن نا
ئەمیر لە کاتی تەکاندا بۆ ناو بنکەکە کوژراوە. بەرحاڵ گرتنی بنکەکە کارێکی ئاسان نەبوو. دوای زیاد لە سەعاتێک شەڕ یەکێک لە پێشمەرگەکانی قەلەندەر بریندار دەبێت و ئەوی دیکەیان دەگیرێت و قەلەندەر ئامون بە شێوەیەکی سەیر بە بازی سەربانە و سەربان بۆی دەردەچێت. کوشتنی ئەمیر جوقلی قەپۆز و هاوڕێکانی شێت دەکات. دەڵێن قەپۆز و سامانی کیسرا و هوشە جوجا ئەو سێ کەسن کە دوای قەلەندەر ئامون کەوتون. قەلەندەر دەزانێت لەم شارەدا یەک جێگا هەیە بتوانێت بیپارێزێت، ئەویش ماڵی گوڵدان چییە؟ ئەوە تاکە جێگایە کە دەشێت مەنگوڕ و کوڕەکانی حورمەتی بگرن، تاکە جێگایە کە دەتوانێت خۆی تێدا حەشار بدات، بە هەموو توانای هەوڵ دەدات بگاتە ئەوێ. هەڵبەت قەپۆز جوقلیش دڵنیایە هێندەی گەیشتە ماڵی فیکرێت گوڵدان چی ئەستەمە مەنگوڕ بهێڵێت، هیچ کەس نزیکی ببێتەوە. قەپۆز جوقلی و هاوڕێکانی تەنیا 200 مەتر دوور لە ماڵی گوڵدانچیەوە قەلەندەر ئامون دەگرنەوە و هاواری لێ دەکەن چەکەکەی دانێت و ڕادەست بێت. ئەو لە شوێنی خۆیەوە تەقە لە هەرسێکیان دەکات. ئەوانەی دیمەنەکەیان بینیوە باس لەوە دەکەن کە قەپۆز و دوو هاوڕێکەی بە سێ کلاشینکۆف لە سێلاوە و بە مەبەستی کوشتنی دەم و دەست تەقە لە قەلەندەر دەکەنەوە. سێ کلاشینکۆفی تووڕە و تین و دواتر کە قەلەندەرمان هەڵگرتەوە سەر و سنگی زیاتر لە 40 فیشەکی پێوە بوو کە زۆربیان لە نزیکەوە پێوەی نرابوون. بەڵام ئەوەی لە چیرۆکەکەدا زۆر دژوارە ئەوەیە بە هەرسێکیان پشتیانەکەی قەلەندەردا دەماڵن و دەیبەستن بەدەستیەوە و تا ماوەیەک بەسەر شەقامە گشتەکەدا ڕای دەکێشن. دوجاریش نیوەڕوت و تۆزاوی لاشەکەی لەسەر یەکێک لە شۆستەکان فرە دەدەن. ئەو ساتەی قەلەندەر کوژرا سەوسەن هوزاری کوڕی پڕوشە و دکتۆر ڕەفعەتی لە ئامێز بوو. لە منداڵیەکی زووەوە منداڵەکە مەیلێکی نائاسایی بۆ پورە غەمگینەکەی هەبوو. لە منداڵیەوە لەگەڵ ئەودا لە کتێبخانەکەدا گەورە ببوو. ئەو ساتەی کە تەقەکان بوون دەنگی گولەکان وەها نزیک و بێوچان و لەسەر یەک و گەورە بوون. سەوسەن وای دەزانی یەکێک فیشەکەکان لە هەوای خاڵی و سارد و بەردینی کتێبخانە چۆڵەکەی ئەودا دەتەقێنێت. منداڵەکە ترسا و توند خۆی نووسان بۆ پوریەوە و گریا. سەوسەن منداڵەکەی توند بە خۆیەوە نووساند و گوتی هیچ نییە، مەترسا، یەک دەکوژن وەک جاران، وەک هەمیشە. گەر یەکێک لە ژوورەکەدا بایە بە دڵنیاییەوە نەدێزانی ئاخۆ سەوسەن لەگەڵ خۆیدا قسە دەکات یان لەگەڵ منداڵەکەدا. دوای نێو سەعات هەواڵیان بۆ هات کە کوژراوەکە قەلەندەر ئامونە. ئەو پیاوەی 3 ساڵ لەوەبەر لە شەوێکی تاریکدا دەستی سەوسەنی گرت و لە ناو لاشەکان دەریهێنا. سەوسەن دڵنیا بوو کوشتنی قەلەندەر شتێکی ترسناکە، زۆر ترسناکە، بەڵام نەیدەزانی بۆ. تەفسیرکردنی کوشتنی قەلەندەر ئامون ئاسان نەبوو. ئاخۆ تاوانێکی سیاسی بوو، پەیوەندی بۆ دۆخە گشتیەوە هەبوو کاڵگیرسانی شەڕی ناوخۆ دروستی کرد، یاخود پەیوەندی بۆ کێشانەوە هەبوو کە دوای داواکردنی سەوسەن فیکرێت لە نێوان ئامونیەکان و کەسانی دەوروبەری مەنگوڕدا سەریان هەڵدا. لە شاری ئێمەدا هەرگیز شەڕەکانی سیاست و خۆشەویستی لە یەکدی جیا نابنەوە. هیچ هێزێک نییە بتوانێت سنوورێک لە نێوان ئەو شەڕانەدا دابنێت. هەموو شەڕێک لەسەر خۆشەویستی و ئیرەی و شەرەف و هەرزوو دەبێت بە شەڕی سیاسی و هەموو شەڕێکی سیاسیش هەرزوو دەبێت بە شەڕی خۆشەویستی و شەرەف. کە لایەنە ناکۆکەکان لە ساڵی 1970 و بە کۆمەکی فیکرێت گوڵدانچی ئەو ڕێکەوتنیان قبول کرد کە چیدی لەسەر سەوسەن شەڕ نەکەن، کەسمان لەو باوەڕەدا نەبووین ئەو ڕێکەوتنە بەو جۆرە خوێناویە کۆتایی بێت. کوشتنی قەلەندەر بەو جۆرە بێڕەحمانەیە هەمومانی هەژاند. تاوانەکە ئامونیەکانی بە شێوەیەکی بێوەنە سەرشێت کرد. 2 شەو دوای ناشتنی تەرمەکە پتر لە 300 پیاوی ئامونی بەنیهێنی و لە ژێرباڵی تاریکیدا شاریان بەجێشت و خۆیان گەیاندە ئەو ناوچانەی هێزەکانی پارتی دیموکرات بەسەریدا باڵا دەستن. دوای کۆچی پیاوانی ئامون یەکێتیەکان هەموو خێزانەکانیان گرتن و بە ماشێنی تایبەتی گواستیانەوە بۆ دەرەوەی شار و لەوێ بەڕەڵایان کردن و پیان گوتن تا شەڕ کۆتایی نێت ڕێگە نادرێت بگەڕێنەوە. ئەوە سەرەتای ئاوارەبوونێکی دوور و درێژی ئامونیەکان بوو. ئیدی تاماوەیەکی درێژ ماڵ و کۆشک و باغی خۆیانیان نەبینیەوە و ماڵەکانیان بوو بە نیشتەجێی ئەو خێزانانەی پارتی لە شوێنی خۆیان دەریان کردبوون. بەڵام ئەوەیان چیرۆکێکی ترە. بەڵێ
ئەوە چیرۆکێکی غەمگینی ترە کە لێرەدا جێگەی نابێتەوە. ئەوەی لەو ماوەیەدا سیر بوو پەرچەکردداری مەنگۆڕ بوو کە دوای 4 ڕۆژ لە کوشتنی قەلەندەر بە تەواوەتی وازی لە حیزب هێنا و بۆ هەتایە پەیوەندی خۆی لەگەڵ قەپۆس جوقلی و هەموو ئەوانەدا پچڕی کە لە کوشتنی قەلەندەر ئاموندا بەشدار بوون. قەپۆس جوقلی لە ڕۆژی یەکەمەوە ئەوەی ڕاگەیاند کە فەرمانی گرتنی بارەگاکە لە مەنگوڕی بابە گەورەوە دەرچووە. مەنگوڕیش لە سەعاتی یەکەمەوە ئەو نامەیەی دەرخست کە گوایە گوتوێتی بارەگاکە دەبێت بێخوێن بگیرێت. بەڵام ئەو قسانە لای ئامونیەکان نرخێکیان نەبوو. دوای کوشتنی قەلەندەر بەهانەیەک نەما بۆ ئەوەی مەنگوڕ و ئەوانی تر لەسەری سەرەوەی ئەو لیستەیەدا نەوەستن کە ئامونیەکان بۆ تۆڵە دروستیان کرد. لە دوای کوشتنی قەلەندەر پەیوەندی نێوان خالید ئامون و سەوسان پچڕا، بەڵام ئەو کات ماوەیەکی زۆر لە بەردەم ڕێبوارەکاندا نەمابوو بۆ گەڕانەوە. نزیکی 6 مانگ دوای ئەوە خالید ئامون بەخۆی و کاروانێکی گەورەی باڵندەوە گەڕایەوە بۆ شار، بەڵام لەبەر ئەوەی یەک ماڵی ئامونیشتیە لە شاردا نەمابوو. یەک دۆست و هاوڕێی دڵسۆز و دێرینیشی نەبوو بوێرێت ئامێزی بۆ بکاتەوە. دەبایە یەکەم جار کە پێ دەخاتە سەر خاکی شار بچێتە ئوتێلەکەی باوەجان و لەوێ بخەوێت. بەشی 37 بە پێچەوانەی چاوەڕوانی هەمومانەوە کامەرانی سەلمایە کەمین کەس بوو کە لە سەرەتای پاییزی ساڵی 94دا گەیشتەوە نیشتیمان. بەیانیەک هەستین و لە ناوڕاستی شاردا کاروانێکی دوور و درێژی باڵندەمان بینی. چەندەها قەفەزی گەورە و چەندەها چەشنی سەیری باڵندە کە تا ئەو کاتە چاوی ئێمە لە خەونیشدا شێوە بوونەوەری وەهای نەبینی بوو. دەیان قەفەز کە زۆربیان پڕبوون لە گەڵای سەرەتای خەزان، وەکەوەی کاروانەکە بەرلەوەی بگاتە شار بەناو گێژاوێکی گەورەی پاییز و جەنگەڵێکی پڕگەڵا ڕێزاندا ڕۆیشت بێت. کاروانەکە بە مەبەست لە ناوڕاستی شاردا وەستێنرا بوو بۆ ئەوەی بەیانی کە ئەستاین هەمومان بیبینین. باڵندەکان لە ئێمە زیاتر خۆشابوون و هاواریان دەکرد، دایان جیکاند و دایان خوێند، وەک ئەوەی بزانن کە دوای سەفەرێکی درێژ زۆر درێژ بە بەشی هەرە زۆری جیهاندا گەیشتونەتە شاری ئێمە، وەک ئەوەی باوەڕ نەکەن شارێکی وا سەیر و جەنجاڵ و ناڕێک و غەمگین لەسەر ئەمە ئەستێرەیەش هەیە. وەک ئەوەی باوەڕ نەکەن گەیشتونەتە شارێک خەڵکەکەی لە پاساری و کۆتر و کەو زیاتر زۆر کەم چەشنە باڵندەی دیکەیان بینیوە. ژمارەی باڵندەکان گەلێک لە 100 باڵندە زیاتر بوون. قەفەزەکان زۆربیان کۆن و ژەنگاوی دیار بوون، بەڵام زۆربیان بە جانفازی تایبەتی و هەندێکیان بە شوشە و هەندێکیان بە دیواری پلاستیکی ئەستور و هەندێکیشان لە ناوەوە بە تەپەتۆری سپی یان پارچە تەپەتۆری ئاسایی گیرا بوون. دواتر کە دووڕێبوارەکەی دیش گەیشتنەوە شار سیرمان لێهات کە تەکنیکەکانی پاراستن و گەرم ڕاگررتنی قەفەسەکان لە نێوان هەرسێ ڕێبوارەکەدا زۆر لە یەکدی دەچوو. لە هەموو قەفەسەکاندا هەندێک دەواازە و پەنجەرە جێڵڕابوون. ئێمە لەو دەلاقانەوە سەرمان دەکێشا و تەماشای وقاری ئەو باڵندانەمان دەکرد کە هەندێکیان بە بێدەنگەیەکی حەکیمانە و هەندێکیان بە هاوارێکی شێتانە و هەندێکیان بە جریوەی ناسک وەڵامی نیگاکانیان دەداینەوە. لەو کەژاوەیەدا باڵندەمان بینی کە دەنووکی ئاسن و چاوی پڕتیشک و باڵی زێڕینیان هەبوو. هەر قەفەزێک لە قەفەزەکان بۆنی شوێنێکی دنیا و هەوای جەنگەڵێک و گزەی گوێدەریایەکیان پێبوو. هەر باڵندەیە و شێوە خواردنێک و جۆرەگیایەکی نەناس و جۆرە ڕازاندنەوەیەکی سروشتی تایبەتی ویستی بوو. هەموو هەستمان کرد کامەرانی سەلما گەلێک بەناسکی و گەلێک بە خۆشەویستیەوە باڵندەکانی گرتووە و بە خێوی کردوون. قەفەسی گونجاوی بۆ سازاندون و کەشی پێویستی بۆ خوڵقاندون. هەندێک لە باڵندەکان جووت و هەندێکیان تاک بوون، بەڵام هەموو قەفەزەکان بە قفڵی تایبەتی قفڵ کرابوون. لە دوای کاروانەکەدا کەرەڤانێکی گەورە هەبوو کە دینەمۆیەکی کارەبای تایبەتی پێوە بەسترا بوو تا لە ڕۆژانی سەفەردا و لە کاتی پەڕینەوەدا بە شوێنە ساردەکاندا لە کاتی لاداندا لەسەر شەقامە بەفراوەکانی جیهان گەرمی تایبەتی ببەخشێتە باڵندەکان. گەرچی لەو ساڵانەی دواییدا لە ڕێگەی سەتەلایتەکانەوە، لە ڕێگەی ئەو سەربازە کڵاوشینانەی UN-ەوە، لە ڕێگەی ئەو کوردانەوە کە لە خۆر ئاوا دەگەڕانەوە، لە ڕێگەی ئەو ڕێکخراوە بیانیانەی لە شارەکەماندا دەستگیرۆیی خەڵکانی هەژاریان دەکرد، شتێکمان لە هەوای دنیا و لە سێبەری بەرینی جیهان بەرکەوتە بوو. بەڵام تا ئەو ساتە
تا ئەو ڕۆژەی پاییزی ساڵی 94 کە باڵندەکانمان بینی هەستمان نەکرد کە جیهان بەڕاستی گەیشتۆتە شارەکەمان کە زەمین سحری خۆی بۆ ناردووین کە شتێکمان لە سروشتی ئەم دنیاە بینیوە لەبەر هۆیەکی نادیار باڵندەکان لەو ساتەدا نوێنەری تەواوی ئەو شتانە بوون کە ئێمە لەم شارە بچووک و غەمگینەی خۆماندا ونمان کردبوو. سەرەتا کامەرانی سەلمامان نەبینی دواتر زانیمان لەسەر کورسێکی چایخانەی پەپولەی ئازاد خەوتووە. ئەو بەیانیەکی زۆر زوو لەگەڵ دوو کۆمەککاری ئێرانیدا گەیشت بۆ ناو شار قەفەسەکانی لەسەر شەقامەکە ڕاگرت بوو. ئەو ساتەی ئەو گەیشت بوو تازە چایخانەکە دەرگاکانی بۆ ڕێبواران و کرێکارانی دەمەوەیان دەکردەوە. دەم و دەست هەموو ناسیانەوە بەڵام بێ ئەوەی لەگەڵ کەسدا هیچ بڵێت بەهێمنی بە خاوەن چایخانەکەی گوت من و هاوڕەکانم زۆر ماندوین زۆر دەتوانین لێرەدا پشوویەک بدەین و بخەوین. خاوەن چایخانەکە ڕاستە و ڕاست ناسیەوە دڵنیا بوو ئەمە کامەرانی سەلمایە. ئەو پێوەی یەکێک بوو لە ئەفسانە گەورەکانی شار بێ هیچ دوو دڵیەک ڕێگای بە هەرسێ ڕێبوارەکەدا لەسەر کورسیەکان بخەون کە ئێمە بەیانی بینیمان یەک تەختە و لەسەر پشت لەسەر کورسیەکی درێژ خەوت بوو. پیاوێکی بە قەد و قامەت بوو بە ڕیشێکی زۆر گەورە و درێژ و ڕەشەوە لە چاو ئەو کاتەی کە ڕۆیشت و بەجێی هێشتین باڵا بەرزتر و پیاوانەتر دەینواند. قژی کەمێک لەو کاتە کورتتر بوو ئەسمەرتر و پتەوتریش دیار بوو. ئاشکرا خۆر و سەرمای یاریەکی گەورەیان لەسەر ڕوخساری کردبوو. بوونی لەویادا خەوتنی بەو چەشنە سام و هەیبەتێکی گەورەی لە هەموماندا بەجێ هێشت. گەڕانەوەکەی کتوپڕ و چاوەڕوان نەکراو بوو. پێشتر هیچ کەسی ئاگادار نەکردبووە. ویستە بووی بە بێدەنگی باڵندەکان تا ناو جەرگەی شار بهێنێت و لەسەر کورسیەک لە کورسیە درێژ و تەختەکانی پەپولەی ئازاد بخەوێت. کە بەیانی زوو هەواڵیان بۆ مەنگوڕ برد سەرەتا باوەڕی نەکرد بەڵام کە خۆی گۆڕی و بەر لە کەوتنی تەواوی خۆر گەیشتە لای قەفەزەکان سەری لەو هەموو باڵندە قەشەنگە سوڕما. ماوەیەکی درێژ بە بێدەنگی و حەپەساوی یەک سەیری قەفەزەکانی کرد و گوتی وای خوای گەورە وای ئەولیا هەموو تەیری دنیای لەگەڵ خۆی هێناوە هەموو تەیری دنیا بە خێرایی کەسانێکی لە ئێمە وەک پاسەوان بە دیار قەفەسەکانەوە دانا و ڕۆیشت بۆ ناو چایخانەکە. هەموو بینیمان کە ماوەیەکی درێژ زۆر درێژ لەسەر سەری کامەرانی سەلما و دوو هاوڕێکەی وەستا و هیچی نەگوت وەک ئەوەی باوەڕ بە چاوی خۆی نەکات وەک کەسێک بروسکە لێی دابێت سەیری کامەرانی دەکرد. دواتر بە هێمنی لەسەر کورسیەک دانیشت و دەستی گرت بە دەم و چاویەوە و دەستی کرد بە گریان. ئەوە یەکەم جار بوو مەنگوڕ ببینین بگری. لە دوای کوشتنی قەلەندەرەوە مەنگوڕ بوو بە کەسێکی تر بوو بە پیاوێکی غەمگین. زۆر ڕۆژ دەهات بۆ چایخانەی پەپولەی ئازاد و لەوێ لەسەر کورسیەکدا دەنیشت و قسەی لەگەڵ کەسماندانە دەکرد. بوو بە پیاوێکی زۆر تێکشکاو گەرچی زۆر لەوە دەترساین ڕۆژێک ئامونیەکان سەفەری پێبەرن و بیکوژن بەڵام ئەو بێباک بوو. جگە لە چەقۆکۆنەکەی جاران هیچی تری پێ نەبوو. چیدی وەک سەردەمی زوو دڵی بۆ کەس نەدەکردەوە. گەر قسەی بکرد بایە دەیگوت کوشتنی قەلەندەر هەموو شتێکی تێکدا هەموو شتێک هەرچیەک من لەو چەند ساڵەدا کردومە بەزایە ڕۆی هەمووی بەزایە ڕۆی. کە مەنگوڕی بابە گەورە و کامەرانی سەلما باوەشیان بە یەکدا کرد بۆ ماوەیەکی کورت هەموو دڵمان پڕ بوو. هەندێکمان بەڕاستی گریاین هەندێکمان دەستمان بەدەممانەوە گرت و هەندێکمان ڕوومان وەرگێڕا و خۆمان بە شتێکی دیوە سەرقاڵ کرد. نەبا بگرین. مەنگوڕ ئێستا هێدیەدی پیری پێوە دیارە. لە دوای کوشتنی قەلەندەر ئێوارەیەک چوو بۆ لای سەوسەن فیکرەت و دوای ئەوە بە پیری هاتە دەرێ. مەنگوڕ هەرگیز باسی ئەو دانیشتنەی خۆی لەگەڵ کچەکەی گوڵدانچیدا نەکرد بەڵام دەنگۆکان باز لەوە دەکەن کە سەوسەن خان بێوێنە سەرزانشتی کردووە و گوتوێتی کەوتنەوەی خوێن لە نێوان بەرەکاندا ئاسان تێناپەڕێت. سەوسەن ڕاستەوخۆ مەنگوڕی بە کوشتنی قەلەندەر تاوانبار کردووە و پێی گوتووە کە گوایە بڕوا متمانەی ئەوی خراپ بەکارهێناوە و پلەی شەڕانەتی خۆی تا جێگایەکی ترسناک بەرز کردوێتەوە کە ئیدی جێگای بێدەنگی و لێبوردنی تیانەماوە. دەژڵێن کچەکە گوتوێتی
گەرچی ناتوانێت تا هەتایە لە مەنگوڕ ببورێت و ڕێگای بدات پێ بخاتە ماڵیەوە، بەڵام سوێندی بۆ خواردووە، وەک چۆن چەند ساڵێک پێشتری سوێندی بۆ خوارد. کاڵسەنگاندنی کامەرانی سەلما و دوابڕیاری گەورەی لەم حیکایەتەدا ملکەچی هیچ جۆرە گرێدانەوەیەکی نابەجێ لە نێوان خراپەکانی مەنگوڕ و کامەراندا نابێت، بەڵکو هێندە هەیە کە مەنگوڕ وەک نوێنەرێک، وەک کەسێک کە لە دڵەوە زۆر دڵخۆشی کردووە، وەک مرۆڤێک کە بە چیرۆکە سەیرەکانی سەرسامی کردووە، ئیتر بۆی نییە، هەرگیز بۆی نییە پێ بنێتە ئەم ماڵەوە و چاکترە کامەرانی سەلما ڕاست بێرێت کە نوێنەرێکی تر پەیامهێنێکی تر لە نێوان ئەو خۆیدا دیاری بکات. دەڵێن کیژەکە سوێندی خواردووە، گەرشوو بە کامەرانیش بکات تەنیا مەرجی ئەوە دەبێت ئەو هاویارەکانی لەو زەماوەندەدا نەبن و دواتریش هەتایە تا ئەوان ژن و مێردن مەنگوڕ نابێت بچێتە حەوشی ماڵی ئەوەوە. ئەوانەی چیرۆکەکەیان بۆ گێڕاینەوە دەڵێن مەنگوڕ بە پێچەوانەی عادەتی خۆیەوە، بە پێچەوانەی ئەو غرور و سەرسەختیە زۆرەیەوە کە بە درێژایی ژیانی لە سیما و ڕەفتاریدا بووە، گریاوە و پاڕاوەتەوە کە هەرچیەک دەکات شتی وای بەرابەر نەکات، نامەکەی خۆی دەردەیەنێت و نیشانی سەوسەنی دەدات، سوێند دەخوات کە تەنیا لەبەر خاتری کامەران و لەبەر ئەو بۆ پاراستنی شکۆی ئەو چۆتە حیزبەوە، سوێند دەخوات کە ئەویش وەک هەمووان نیگەرانە و وا هەست دەکات تاوانەکە ڕاستەوخۆ ئاڕاستەی ئەو کامەرانی سەلما کراوە، بەڵام کیشەکە سەرسەختانە ئەوەی بەبیردەیەنێتەوە کە کوشتنی قەلەندەر بە جۆرێک درڕندانە و ناشایستە و دوور لە عورفی جەنگە، هەتا لە ئیشی پیاوانی دەوڵەت بێڕەحمانەتر دەنوێنێ. لەبەر ئەوە هیچ دڵێک لە دڵ نادات و بڕیاری خۆی ناگۆڕێت و لەو بڕیارانە پەشیمان نابێتەوە. هەموو دەڵێن کەس لەو بەر هەڵوێستی بەو جۆرە ڕقی لە خانمی سەوسەن نەبینیوە، هەموو دەڵێن فکرێت گوڵدانچی و دکتۆر ڕەفعەت و پڕوشەکە لە ژوورێکی دیکە و گویان لە قسەکانیان گرتووە، بە دڵڕەقی و پێداگرتنی سەوسەن سەرسام بوون. هەر چۆنێک بێت مەنگوڕ دڵشکا و دەرکراو لە ماڵی گوڵدانچی دێتە دەرێ، دوای ئەوە دەبێتە ڕۆحێکی شکست و غەمگین و بێدەنگ. ئیدی وەک جاران بەیانیان و ئێواران دەهاتە چایخانەکە، هەر وەک جاران گیانی فەرمان و ڕۆحی بێباکی لە هەموو شتێکیدا هەبوو. هەموو ئامادە بووین هەموو داوایەکی جێبەجێ بکەین، ئامادە بووین بێمەرج لایەنی بگرین و هەر شتێک بڵێت بۆی بسەلمێنین. زۆر بەمان باوەڕمان بە بێگوناهی مەنگوڕ بوو، بەڵام لەگەڵ ئەوەشدا چاونەترسی و بێباکی مەنگوڕ شوێنی پرسیاری هەمومان بوو. هەموو دەمان پرسی چۆن دوای کوشتنی قەلەندەر ئامون ئەوها بێخەم دەسوڕێتەوە، ناترسێت بیکوژن، ناترسێت تۆڵەی لێ بکەنەوە. بەڵام لە نێوان بازاردا هەندێک کەس باسی نامەیەکی نیهێنیان دەکرد کە ئامونیەکان بۆ مەنگوڕیان نووسیوە، نامەیەک تا ماوەیەکی درێژ کەسمان نەمان دەزانی چی تێدا نووسراوە. هەندێکمان وەک دەنگۆ باسمان دەکرد و هەندێکی دیمان ڕاست دەمان قەبڵاند. بەڵام دوای زیاتر لە 2 ساڵ لە ڕۆژێکی زۆر گەرمی سەرەتای ئەیلولدا مەنگوڕ ئەو نامەی پیشانی کامەرانی سەلمادا و دوجاریش نامەکە کەوتە دەست سەوسەن گوڵدانچی و تا کۆتایی لای ئەو مایەوە. ئەو ڕۆژە دوای ئامێزانە گەرم و پرسۆزەکان، دوای ئەوەی کامەرانی سەلما بەدەنگی بەرز گوتی چ خۆشحاڵم کە لێرەم، چ خۆشحاڵم، من لەسەر کورسی و شۆستە و لاڕەکانی زۆر شارانی دنیا خەوتم، سوێندم خوارد. ئەو ڕۆژەی دەگەڕێمەوە یەکەم پشوم لەسەر کورسیەکانی ئەم چایخانەیە بێت و یەکەم چای نیشتیمانم لێرەدا بخۆمەوە و یەکەم سەرخەوم لەسەر ئەم کورسیانە بشکێنم. سوێندم خوارد قەتاری باڵندەکانم لە ناوەڕاستی شار و لەو جێگایەدا بوەستێنم کە دوجار تێیدا ماڵ ئاواییم لە ئێوە کرد. سوێندم خوارد بەر لەوەی باوەش بکەم بە خوشک و پور و کەسەکانی خۆمدا، باوەش بکەم بە ئێوەدا، سوپاستان بکەم، سوپاسی وەفا و کۆمەکتان بکەم. ئێستا ئێوە نازانن من چەند دڵخۆشم کە دەگەڕێمەوە، کە باڵندەکانم بە سەلامەتی هێنایەوە ئەم شارە. سەفەرێکی ئاسان نەبوو، بەڵام ئێستا هەست دەکەم کاتی هاتووە بە هێمنی ماندوێتی ئەو هەموو ساڵە لە گیانم دەربچێت. هەست دەکەم هێندەی هەناسەی ئەم شارە هەڵدەمژم، بای ئەم شارە بەر ڕوخسارم دەکەوێت، هەموو شتێک لام دەبێتە ڕابردوو. من لێرەدا سوێنتان بۆ دەخۆم کە
هەتایە جارێکی تر ئەم شارە بەجێ ناهێڵم. خۆشحاڵم کە بەحسیەکان لێرە نەماون، خۆشحاڵم دەگەڕێمەوە بۆ شارێکی ئازاد. من سوێنتان بۆ دەخۆم، جارێکی تر ئەم شارە بەجێ ناهێڵم، سوێنتان بۆ دەخۆم. هەتا ئەگەر ئەم شارە تاعون لە ناویدا بڵاو ببێتەوە، درمی ترسناک کۆڵانەکانی پڕبکەن لە مەیت، کوچەکانی چۆڵ ناکەم. ئێوە هەمووتان دوعام بۆ بکەن کە سەوسەن فیکرێت ئەو کچەی بۆ خۆشەویستی ئەو دنیام تێی کردووە، بۆ خۆشەویستی ئەو دنیام تێی کردووە. بە هاوسەری خۆم هەڵم بژێرێت، بە هاوسەری خۆی هەڵم بژێرێت. دەست بخەنە سەر دڵتان و دوعام بۆ بکەن کە شتێک بچێتە دڵی خانمی سەوسەنەوە و من لە هەموو عاشقانی تر باشتر ببینێت و باڵندەکانی من زیاتر سەرنجی ڕابکێشن. دوعام بۆ بکەن و هیچ کات لە دوعاکردن مەوەستن. بەڵام ئێستا هەست دەکەم ڕۆژی ئاهەنگمانە، هیوادارم ئەمە سەرەتای ئاهەنگی هەرە گەورەمان بێت، ئاهەنگی هەرە گەورە. ساڵانێک دواتر کە بیری قسەکانی ئەو ڕۆژەمان دەکەوتەوە، خوێن لە دڵمان دەهات. بەڵام ئەو ساتە ساتی شادی بوو، مەنگوڕ بەبینینی وەها گەشابەوە، خۆشحاڵی و کەیفی جارانیمان بەیاددا دەهاتەوە. کامەرانی سەلما پێدەچوو چیتر ئەو گەنجە سەرە ڕۆ و تووڕێیە نەبێت کە زیاد لە 8 ساڵ لەوە بەر نیشتیمانی بەجێهێشت. گەلێک جوانتر و دنیا دیدەتر و پڕ حیکمەتتر دەینواند. دەنگی وەک جاران تووڕێی و لەرەی ناکامەڵی تێدا نەبوو، وشەکانی پڕ بوون لە دڵنیایی و بڕوا بەخۆبوون. مەنگوڕ جار دوای جار باوەشی پیادە کرد و دەیگوت: ئای کوڕی خۆم، ئای کوڕی خۆم. دوجار مەنگوڕ لە ناوەڕاستی چایخانەکەدا وەستا و دەستی بەرز کردەوە و گوتی: خۆشبەخت ئێمەین، شادومان ئێمەین کە دووبارە تۆ دەبینین. بەخێر بیتەوە بە ناومان، ئەمڕۆ هەموو ئاهەنگ دەکەین. بەڵام نا، ئێستا خوشکانت و پورانت و خێزانی گەورەت چاوەڕوانت دەکەن. بەر لەوەی هیچ بڵێیت، بەر لەوەی باسی هیچ شتێک بۆ هیچ کەس بکەیت، دەبێت بگەڕیتەوە ماڵێ، لەوێ بخەویت و خۆت بشۆیت و پشوو بدەیت. من لێرەدا پاسەوانی باڵندەکان دەکەم تا ئێوارێ، تا ئێوارێ. ئەوسا بە هەموو ویقار، بە هەموو ویقار خۆتانەوە وەرن و دەچین بۆ ماڵی گوڵدانچی و تۆ لەوێ دەچیتە ژوورێ و هاتنەوەی خۆت بۆ سەوسەن خان و باوکی ڕادەگەیەنیت. وا دەکەین، وا دەکەین. ئاه، بەخێر بیتەوە کوڕم، دووبارە بەخێر بیتەوە. کامەران هەر ئەو بەیانیە هاوڕێ ئێرانەکانی خۆی بە ئێمە ناساند. یەکێکان هەر لە سەرەتای سەفەرەکەیەوە ماوەی جاجیا لەگەڵیدا بوو، زۆر وڵات لەگەڵیدا گەڕابوو، لە زۆر جێگای سەخت و لە زۆر قورتمی گەورە دەربازی کردبوو. ئەوی دیشان وەک چاوساغ لە پەڕاندنەوەی قەفەزەکان و باڵندەکان لە سنوورەوە کۆمەکی کردبوون. بەڵام ئێمە بە شێوەیەک بە بینینی کامەران و باڵندەکان سەرسام بووین، بایەخێکی زۆرمان بەوان نەدا. بەیانیەکی سیر بوو، باڵندەکان بە جۆرێکی شێتانە دایان قیراند و دایان خوێند. دەنگیان بە جۆرێکی نائاسایی بەرز و خرۆشیان بێوێنە بوو. قیشە و چریکەی هەندێکیان بە جۆرێک بڵند بوو. مرۆڤ لە شەقامەکانی شاردا وای هەست کرد لە دارستانە چڕەکاندا ون بووە. ئەو ڕۆژە پێدەچوو دەنگی ئەو باڵندانە زووتر لە وادەی خۆی شاری لە خەوەستان دەبێت. لە مێژووی شاری ئێمەدا ڕووی نەدابوو باڵندە بەو جۆرە سەرنجی خەڵک ڕابکێشێت. هەواڵی گەیشتنی باڵندەکان کاش ساڵ بوو چاوەڕێمان دەکرد. بە خێراییەکی بێوێنە بەسەر هەواڵە تاڵەکانی شەڕی ناوخۆدا زاڵ بوو. هەر لە بەیانی زووەوە خەڵکانێکی زۆر هاتن بۆ سەیری قەفەزەکان. پێدەچوو مەنگوڕ پێشبینی هەموو شتێکی کردبێت. خۆی و چەندانێک لە ئێمە لە بەردەم قەفەزەکاندا بۆ پاسەوانی وەستاین. منداڵانی هەرمان لە باڵندەکان دوورخستەوە. دیوارێکمان لە نێوان باڵندەکان و ئەو چاوە فزوڵانەدا دروست کرد کە هەندێکیان نیازی پاکیان نەبوو. دەم و دەست قەدەغەمان کرد کەس خواردن بە باڵندەکان بدات. بەڵام ئەوەی سیر بوو خۆشی نەسرەوتی خودی مەلەکان بوو. هەموو هەستمان کرد زۆر دڵخۆشن. گەلێک بەختەوەر دیار بوون. هەندێکیان زۆر سەرسامانە لە دەلاقەی قەفەزەکانەوە سەیریان دەکردین. پێدەچوو ئەوانیش هێندەی ئێمە بە بینینی ئێمە سەرسام بن، وەکەوەی هەست بکەن فڕیون بۆ ئەستێرەیەکی تر و لەسەر پلانتێکی تر نیشتونەتەوە. زۆر کات هەستمان دەکرد هێندەی ئێمە بۆ ئەوان غەریب و نەئاسایین، ئەوان بۆ ئێمە وهانین. هێندەی ئەوان فزوڵیان هەیە ئێمە ببین و تێمان بگەن ئێمە نیمانە. مەنگوڕ بۆ ئەوەی
جەنجاڵی و کۆبوونەوەکان لە دەوری قەفەزەکان کەم بکاتەوە. لەم بەرەوبەری شەقامەکەدا 4-5 خاڵی بەشینەوەی پاکلاوە و شیرینی و شەربەتی دانا. ڕێبوارەکان دایانتوانی لەوێدا شەربەت و شیرینی بخۆن و پیرۆزبایی هاتنەوەی کامەران بکەن. ئەوەی سیر بوو ئەو ڕۆژە هیچ یەک لە شاعیران و شێوەکاران و مۆسیقارەکانی شار نەهاتنە دەرێ و نەهاتن بۆ سەیری باڵندەکان. کەس لەوان لە دەوری قەفەزەکان دەرنەکەوتن. هیچ کەسیش لە ئێمە هەواڵێکی لە سات و وادەی گەڕانەوەی دووداوەکارەکەی دی نەدەزانی. بەشی 38 لە ئێوارەدا کامەرانی سەلما و مەنگوڕی بابە گەورە و مەریوانی مەمە و لچقۆقز لە ماشێنێکی سپیدا کە ئامۆزایەکی کامەران لی دەخڕی بەرەو ماڵی سەوسەن فیکرێت بەڕێکەوتن. کاروانی باڵندەکان 15 قەفەزی گەورە بوو کە 2 ماشێن ڕای دەکێشا. هەندێکیان لەناوەوە بوون و بەدەیان وردە قەفەزی دیکە. زۆربەی قەفەزەکان لەسەر تایی تایبەتی ڕاگیرا بوون کە ئاسان لەسەر هەموو شێوە ڕێگایەک دەیانتوانی بجوڵێن. تایەکان وەها کرابوون بتوانن بە شەقامی دژوار و ڕێگای درێژ و سەختیشدا تێپەڕن. کاتێک کاروانەکە لە نزیکی چایخانەی پەپولەی ئازادەوە بەڕێکەوت، جوڵەیەکی نائاسایی کەوتە شەقامەکان. خەڵکانێکی زۆر لەم بەرەوبەرەوە بە سەرسامی سەیری کاروانەکەیان دەکرد. کاسێتی نوێیەم دیوی دووەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان. خەڵکانێکی زۆر لەم بەرەوبەرەوە بە سەرسامی سەیری کاروانەکەیان دەکرد. هەندێک توانجی ناشرین و کەمێکیش لە پیاوە هەمیشە بێزارەکانی شار جنێویان بە ئێمە و باڵندەکان دەدا. هەندێک بە ناشایستەیان دەزانی لە سەردەمێکی وا سەختدا لە ڕۆژانێکدا شەڕ لە زۆر شار و شارەشکەی مەملەکەتدا ئاگری سندووە ئێمە سەرقاڵی کۆمەڵک تەیری نەخۆش بین. بەڵام ئێمە بە بێدەنگی لە تەنیشت کاروانەکەەوە دەڕۆیشتین و باکمان بەو جۆرە قسانە نەبوو. لچقۆقز یەکەمین کەس بوو کە هەواڵی هاتنەوەی کامەرانی بۆ سەوسەن فیکرێت برد کە لای نیوەڕۆ هاتەوە بۆ چایخانەکەوەها خرۆشا بوو. وامان دەزانی خەریکە شێت دەبێت. بە دەنگێکی بەرز هەموو شتێکی بۆ گێڕاینەوە. لەگەڵ قسە و هاوارەکانی خۆیدا سوورتر و سوورتر و لچی قۆقستر و قۆقستر دەبوو. گوتی ئەو کاتەی لە دەرگامدا و چوومە ژوورێ باجی سەوسەن لەگەڵ منداڵی خوشکەکەیدا پێکەوە لە ئاسماندا سەیری بەعزێ باڵندەیان دەکرد. تا ماوەیەکی ژاگایان لەوە نەبوو کە من لە بەردەمیاندا وەستاوم کە سەرنجی منیاندا وەک لاڵ وەها بووم. بیلاهی بەنۆعێک لە بەردەمیدا پەشۆکام هەناسەم بۆ نەدەدرا. خەریک بوو بگریم، بەڵام پێشەوەی بگریم، پێش ئەوەی فرمێسکەکان لە چاوم بێنە خوارێ، هاوارم کرد باجی گیان لێرەیە، هاتەوە، ئەم بەیانیە هاتەوە. یەکەم جار هەر سەیری کردم و هیچ تێنەگەیشت. من فرمێسک لە چاوم هاتە خوارێ. بە شەرەفی دایکم فرمێسک وەک باران لە چاوم دای کرد و گوتم کامەرانی سەلما گەڕایەوە. وعدەکەی خۆی بەجێهێنا و گەڕایەوە. هەموو باڵندەی دنیای هێناوە، هەموو باڵندەی دنیا بێ ئەوەی ئاگام لە خۆم بێت. لە هەڵچوون و شپەرزەییدا دەمقیژاند، دەستم بەرز کردەوە و دەمگوت هەموو باڵندەی دنیا. باجی سەوسەن هەر سەیری دەکردم و هیچی نەدەگوت. اینجا منداڵەکەی دانا و گوتی بەڕاستی لێرەیە؟ بەڕاستی؟ من گوتم بە قەبری هەرچی ئەسحابەیە، بە گۆڕی باوکم. من خۆم ئێستا لای قەفەزەکانەوە هاتووم. من مەنگوڕ ڕایسپاردم بێم. حەزی دەکرد خۆی ئەم مژدە خۆشە بۆ تۆ بهێنێت، خۆی ئەو شەرەفەی پێ ببڕێت. بەڵام هەموو دەزانین تۆ حرامت کردووە پێ بخاتە حەوشەکەتانەوە. بەس خوددا خۆی دەزانێت کە چەندە خەوی بەوەوە دەبینی خۆی ئەم هەواڵەتان بۆ بهێنێت. باجی بە قەبری برای جوانە مەرگم 8 ساڵە خەو بەوەوە دەبینێت. ڕۆژێک بێت خۆی ئەم مژدەیەتان پێ بدات. بەڵام دڵی ئێوەی لا مشتێکی تری دنیا لا حەزیزترا. ئیتر ناچار، بەوەڵڵاهی ناچار منی ڕاستبارد. من کە پێتان بڵێم کە ئێوارێ خۆمان و هەموو قەفەزەکان دێین بۆ ئێرە، هەموو دێین. خوا بکات ئێوە ئامادە بن، خوا بکات ئامادە بن. لچقۆقز هەمیشە بە شانازیەوە باسی ئەو ساتەی دەکرد. خۆشحاڵ بوو شەرەفێکی وەهای پێبڕاوە یەکەمین کەس بێت هەواڵەکە بۆ ماڵی گوڵدانچی بەرێت. ئێمە لە نیوەڕۆدا بیستمان کە گوڵدانچیەکان زۆریان لە ماڵی فیکرێت کۆبوونەتەوە
تا لەو ساتە تایبەتی و سێراوی مێژووی خێزانەکەیان بێبەش نەبن. لەو 8 ساڵ و نیوەدا کەسیان لەو باوەڕەدا نەبوون چیرۆکەکەی سەوسەن ترۆپکێکی وا ئەفسانەیی تێدا بێت. ئەوەی خەڵکانێکی زۆر بە شادیەوە دوای کاروانەکە کەوتون، ئەوەی هەندێک بە ئاڵای کوردستانەوە لەگەڵ باڵندەکاندا دەڕۆیشتن مایی سەرسامی خودی فکرەت گوڵدانچی بوو. کاروانەکە نزیکی سەعات 6:30 ئێوارە گەیشتە کۆڵانی ماڵی سەوسەن. سەدان کەس لەگەڵ کەژاوی باڵندەکاندا دەڕۆیشتن. نا وەک گوتم پێشتر لە مێژوو شارەکەدا ئاوها باڵندە خەڵکی بەخۆیەوە سەرقاڵ نەکردووە. جەنجاڵیەک بوو مەپرسن. لەو ڕۆژەوە ئەو کۆڵانەمان ناونا کوچەی باڵندەکان، ماڵی سەوسەنیشمان ناونا ماڵی باڵندەکان. کە کاروانەکە گەیشتە پێشدەمی ماڵی گوڵدانچی، سەوسەن بە هاوڕێتی هەریەک لە فکرەت و حیزەت گوڵدانچی بۆ پێشوازی گەڕیدە دوور وڵاتەکەی هاتە دەرێ. جگە لە مەنگوور کە بەتەنیا لە ماشێنەکەدا مایەوە، هەموو سەرنشینانی ماشێنەکەدا بەزین. کامەران جلێکی کوردی قەشەنگی پۆشی بوو، گەلێک لە بەیانی بۆ شناختر و جوانتر و پیاوانەتر دەینواند. بێ ئەوەی بشڵەژێت، بێ ئەوەی وەک جاران قەرەباڵغی زمانی ببەستێت. یەکەم جار بە حورمەتێکی مەردانەوە تەوقەی لەگەڵ دوو پیاوەکەدا کرد و ڕووی کردە سەوسەن فکرەت و گوتی: خانم، ڕێز و حرمەتی زۆرم، خۆشحاڵم دوای ئەم هەموو ساڵە تەندروست و سەلامەت دەتبینمەوە. من ئەمڕۆ بەیانی گەشتمەوە شار، پتر لە 8 ساڵە بۆ تۆ بەم دنیادا وێڵم. خۆم بە بەختەوەرترین مرۆڤی ئەم زەویە دەزانم کە توانین باڵندەکان بە سەلامەتی بگەینمەوە ئەم شارە و تا بەردەرگای ئێوە بیان هێنم. ئەوە کلیلی هەموو قەفەزەکانە خانم، ئەوە کلیلی هەموو قەفەزەکانە. حەز دەکەم لە بەرچاوی خەڵکی بەڕێزی ئەم شارە بیدەمە دەستان. خۆت دەتوانیت یەک بێک سەیریان بکەیت. لەم ساتە بەدواوە سەوسەن خان، هەموو ئەم باڵندانە موڵکی تۆن. هەموو بینیمان کە بەندێک کلیلی گەورەی دەرهێنەوە بە ڕێزێکی زۆرە و نوشتایەوە و کلیلەکانی دایە دەست سەوسەن فکرەت کە گەلێک پەشۆکا و نامۆ دەردەکەوت. لە کاتێکدا هەمان بە خێراتنەوەی کوڕەکەیان دەکرد، ئەو هیچی نەگوت، بەڵام بە جۆرێکی سەرسامانە سەیری کامەرانی سەلمای دەکرد. هەموو دڵنیا بووین ئەو جۆرە سەیرکردن و نیگایە هێندەی تر ئاگر لە کامەران بەردەدات. لە ناکاو کامەران سەیری هەمومانی کرد. ئاوڕێکی خێراشی لە قەفەزەکاندایەوە، وەگەوەی شتێکی بیرچوو بێت. ڕووی کردە یەکێک لە قەفەزەکان و کلیلێکی جیای دەرهێنا و دەرگاکەی کردەوە و چووە ناوەوە و لەوێ لەگەڵ باڵندەیەکدا هاتە دەرێ. مەلێکی شێوە کۆتر بەسەر پشت و سەرێکی خۆڵەمێشی کاڵەوە تەیرێک باڵەکانی سپی بوون. کۆمەڵێک کەوانەی قاوەییان لەسەر بوو، سنگیشی سپی بوو، بەڵام لە ناوەڕاستی ئەو سپێتیەدا پەڵەیەکی سوور هەبوو، وەک ئەوەی خوێن لە سینەی هاتبێت و دایدابێتە سەر پەڕەکانی. کامەران باڵندەکەی بەرز کردەوە و پیشانی هەمووانی داوگوتی: ئەمە ناوی کۆتری سینەزامدارە کە لە ئەزەلەوە بەم پەڵە سوورەوە دێتە دنیاوە. لە باڵندەکانی ترم خۆشتر دەوێت خانم، ئەمان دیاری تایبەتی منە. گەر شوود بە من کرد یاخود نا، ئومێدم ئەوەیە ئەم باڵندەیە لە ژوورەکەی خۆتدا هەڵگریت و هەر کاتێک ئەوت بینی بیر لە من بکەیتەوە. هەموو گوێمان لێبوو کە سەوسەن باڵندەکە دەگرێت و سەیری دەکات و بۆنی دەکات و دەڵێت: گالی کۆلۆمبیا لۆزۆنیکا. سەرەتا هیچ تێنەگەیشتین، هیچ. وامان دەزانی کیژەکە خەریکە دەکەوێتە وڕێنە و دۆخێکی نائاسایی توش بووە. بەڵام سەری بەرز کردەوە و سەیری کامەرانی سەلمای کرد و بە ئەسپایی گوتی: کۆتری سینەزامدار گەلێک جوانە، بەڵام ناوە لاتینیەکەی گالیکۆلۆمبالۆزۆنیکایە. گالیکۆلۆمبالۆزۆنیکا تەنیا لەسەر یەک دوو دوورگەی بچووک لە دوورگەکانی ئەندەنوسیا دەژی. لەوە بترازێت لە هیچ شوێنێکی تری جیهاندا نییە. وشەکان بە جۆرێک لە زاری خۆش بوون. هەندێک لەوانەی لە دەوری کەژاوی باڵندەکان وەستا بوون. لەو کەسانەی هەر بە فیترەت لەبەر سیعری ئافرەتدا لاوازن خەریک بوو ببورێنەوە. سەوسەن سادە خۆی گۆڕی بوو، مەکیاجێکی کاڵ و تەنێکی کردبوو، کراسێکی سپی بێملوان و پانتۆڵێکی ڕەشی لەبەردا بوو، بەڵام یەک ڕەفتەی مۆری لە گەردنی ئاڵاندە بوو. بەو ڕەفتەیە جوانیەکی وەهای پێبەخشی بوو، نەمان دەتوانی چاوی لەسەر بگوازینەوە و سەیری شتێکی دیکە بکەین. دڵنیام
هەموو ئەوانەی گومانیان لە جوانی سەوسن فکرێت هەبوو گەر ئەو ئێوارەیە بیان دیبایە دەیانزانی چه هەڵەیەکی گەورەیان کردووە. سەوسن ئەو ئێوارەیە کۆتری سینەزامداری لە دەست کامەران وەرگرت و گوتی: کامەرانی سەلمە، شوت پێ بکەم یاخودنا، ببیت بە هاوسەرم یاخودنا، ئەم باڵندەیە تا مردن لەگەڵمدا دەمێنێتەوە تا مردن. سەوسن لەگەڵ باوکی و مامی دواتریش دکتۆر ڕەفعەت سوەڕی زیانەوە بەسەر باڵندەکاندا گەڕان تا ئەو ئێوارەیە نەمان دەزانی سەوسن چ کچێکی زیرەکە، چ شارەزایەکی گەورەی دنیای باڵندەکانە. دەچووە بەردەم هەر قەفەزێک سەیرێکی باڵندەکەی دەکرد و وەک زانایەکی گەورەی باڵندە ناوە لاتینیەکەی دەگوت. ئەو ناوە درێژ و ئاڵۆز و دووبەشانەی لە گوێی ئێمەدا تا بڵێ قورس دەزرینگانەوە. لە بەردەم یەکێک لە قەفەسەکاندا هاواری کرد: ئارتیکۆرنێس کلامۆسۆس، خوای گەورە، یەکێکە لە باڵندە دەگمەنەکان کە بەرەو نەمان دەچێت، یەکێکە لە هەرە باڵندە شەرمن و دەگمەنەکانی دنیا کە لەسەر ڕووبەرێکی زۆر بچووک لە باشووری خۆرئاوای ئوسترالیا و هەندێک ژمارەی کەمیشی لە خۆرهەڵاتی ئەو وڵاتەدا دەژین. دەنگێکی بەرز و پڕنەغمەی هەیە. خوای گەورە چی دەبینم؟ ئارتیکۆرنێس کلامۆسۆس. چەند قەفەس ئەولاتر پێکەنی و باڵندەیەکی بڵند و باڵابەرزی نیشانداین کە بەلەش و باڵ لە داڵ دەچوو. قاچی وەک لەقلەق درێژ بوو، بەڵام بنڕانەکانی ئەستور و کڵاوپەڕێکی قەشەنگیشی لە پشتی سەریەوە هەبوو. گوتی: ئەمە سکرتێرە. لە زۆربەی زمانەکاندا بە سکرتێر ناوی دەنێن، چونکە کڵاوەکەی سەری لەو پەڕەموچە دەچێت کە نووسەرانی کۆندایان خستە پشت گوێیانەوە. لە توخمی داڵە لەو گیا و گۆڵانەدا دەژی کە لە خوار بیابانەکانی ئەفریقاوە سەوز بوون. چنگێکی زۆر بەهێزی هەیە. باڵندەیەکی مارکوژ و مارخۆرە. بەو قاچە بەهێزانەی دەکێشێت بە مارەکاندا و تا ڕۆحیان دەکێشێت. پیاکێشانێکی ترسناکی هەیە. گەر بەر مرۆڤیش بکەوێت برینداری دەکات. ناوە لاتینیەکەی سەکیتاریۆس سێرپەنتاریۆسە. تەیرێکی جوان بەڵام ترسناکە. وانییە کامەران؟ کامەران بە حورمەتەوە سەیری کرد و گوتی: هەموو زانیاریەکانت تەواون خانم. باڵندەیەکی ئەمین نییە. مرۆڤ دەبێت خۆی لە چنگەتیژ و قاچە درێژەکانی بپارێزێت. زۆر ڕاستە خانم. باڵندەیەکی پیادەڕەوە، شەق هاوێژێکی بێڕەحمە، وەکو تریش بە سەعاتی دوور و درێژ بە پێ بەناو گژوگیادا دەڕوات. ڕاو دەکات و پیاسە دەکات. ها خانم، ڕاو دەکات و پیاسە دەکات. لەم قەفەسەدا دڵی زۆر خۆش نییە، بەڵام چاری نییە. خۆی دەزانێت کە چاری نییە. یەکەیەکە سەیری هەموو باڵندەکانیان کرد. سەوسن باسی زۆر لە باڵندەکانی بۆ کردین. ئەوە یەکەم جار بوو ببینین کە بەو جۆرە دەکرێتەوە و بەو شێوە گەش و دەنگ ساف و ڕوخسارە بێگەردە سیرمان دەکات و بۆمان دەدوێت. هەموو هەستمان بە بەختەوەری کرد. بەختەوەریەک لەو چەشنەی مرۆڤ لەگەڵی دابیری دەچێتەوە بۆ بەختەوەرە. فکرەت گوڵدانچی و عیزەتی براشی لە دیمەنی ئەو هەموو باڵندە سەیر و ناوازەیە سەرسام بوون. دکتۆر ڕەفعەت بە نیگایەکی تیژەوە بە چاوی پزیشکێکەوە کە بە وردی تەماشای نەخۆشێک دەکات سەیری باڵندەکانی دەکرد. دکتۆر گەرچی کوڕێکی گەنج بوو، بەڵام کەمەکەمە خەریک بوو ورگی دادەنا و چاویشی بە خێرایی کەس دەبوو. ڕۆژ دوای ڕۆژ شێوە سیرکردنی پزیشکە پیرەکان بە نیگایەوە دەردەکەوت. هەموو هەستمان کرد بە گومانەوە سەیری باڵندەکان دەکات. بە شتێک لە ئێرەییەوە سەیری سەوسن دەکات. پێوەی دیار بوو دەیەوێت لە هەر جێگایەک بێت، هەر خۆی پیاوە زیرەکەکە بێت کە هەموو زانیاریەک لای ئەو دەست پێ دەکات و لای ئەو دوایی دێت. دوای بێدەنگێکی دوور و درێژ دکتۆر بە دەنگێکی گوماناوی و بە نیگایەکی ژێرەوانکێ لە بن چاویلکەکەیەوە گوتی: واز دەکەم ئێستا کێشەیەکی زۆر گەورەمان هەیە، کێشەیەکی زۆر گەورە. فکرەت گوڵدانچی سەیری کرد و گوتی: کێشەی چی جەنابی دکتۆر؟ دکتۆر گوتی: کێشەی شوێن جەنابی گوڵدانچی، کێشەی شوێن. ئەم هەموو باڵندەیە لەکوێدا دەنیت؟ ئەم هەموو باڵندەیە لەکوێدا دەنیت؟ هەموو سەیری یەکدیمان کرد و گوێمان لێ بوو گوڵدانچی دەڵێت: بەڵێ دکتۆر ڕەفعەت، حەق بە تۆیە. کێشەی شوێن کێشەیەکی گەورەیە، زۆر گەورەیە، بەڵام دەبێت بە هێمنی بیری لێ بکەینەوە. بۆ ئەم شەو دەشێت باڵندەکان لە حەوشی ماڵی ئێمەدا بمێننەوە. بۆ ئەم شەو و چەند شەوێکی دیش دەتوانین لە حەوشی ماڵی خۆماندا جێگەیان بکەینەوە، بەڵام بۆ دواتر شوێنی گەورەترمان دەوێت.
بەشی 39. ئاهەنگەکانی ئەو شەوە تا بەیانی بەردەوام بوون. لەو سەردەمەدا هێشتا غەریبی و کۆچکردن لە شاری ئێمەدا نەبوو بە شتێکی ئاسایی. هێشتا هاتنەوەی غەریبان هۆیەک و بەهانەیەکی باش بوو بۆ ئاهەنگ. ئەمڕۆ 15 ساڵ دوای ئەو شەوە، دوای ئەوەی دەیان هەزار خێزان و کوڕ و گەنجی ئێمە بەسەر زەویدا ئاوارە بوون و نیشتیمانیان بەجێهێشت، چیتر هاتنەوەی غەریبان بۆنەیەکی سەیر نییە و شتێک نییە شایستەی ئاهەنگ بێت. کە لە هاوینی ساڵی 94 کامەرانی سەلما گەڕایەوە، جیهان لە خەیاڵی ئێمەدا هێشتا شوێنێکی سیعراوی بوو، جێگایەک بوو پڕ لە ئەفسانە، پڕ بوو لە شتی نەبینرا و نەبیسترا و هەر کەسێک لە دنیاوە بەرەو ئەم شارەی ئێمە بەهات بایە، چیرۆکی سیر و پڕ نهێنی و نەبیستراوی بۆ دەهێناینەوە. ئەو ڕۆژەی کە کامەرانی سەلما هاتەوە، ئێمە لە سەرەتای سەرهەڵدانی ئەو پەتایەدا بووین کە دنیا بناسین. ئەو شەوە لە ژێرزەمینی ئوتێلەکەی باوەجاندا شێتانەترین ئاهەنگمان گێڕا. مەنگوڕ شێتانە مەسرەفی کرد، تانیوە شەو دوو کەبابخانە کەبابیان بۆ دەبرژاندین. لای هەموو مەشروب فرۆشەکان چی خواردنەوەمان دەست کەوت کڕیمان. سەدان قوتوبیپسی و کۆلای ئێرانیمان هێنا. لە بەیانیشەوە پاقلاوە خانەکانمان ڕاست باردە بوو پاقلاوەمان بۆ دروست بکەن. شەوێکی سیر بوو. ژێرزەمینی ئوتێلەکەی باوەجان کەسێکی تری نەدەگرت. مەنگوڕ باندێکی مۆسیقیشی گرت بوو، مۆسیقامان بۆ بژەن و گۆرانیمان بۆ بڵێن. کامەرانی سەلما و مەنگوڕ هەردووکیان لەسەر مێزە گەورەکەی ئێمە دانیشتبوون. مەنگوڕ گوتی: کوڕینە، ئەم شەو خۆشترین شەوی ژیانمە. لەو کاتەوەی لەدایک بووم دنیا قوونی تێکردووم و بەدبەختی لە دوای بەدبەختی دێتە سەر ڕێگام. بەڵام هەموو ناخۆشی ئەم چەند ساڵم ئێستا تێپەڕی. بەسەری عەزیزی هەمووان، ئەم شەو شەوی ئەوەیە ئێمە قون بکەینە دنیا. شەوی ئەوەیە هەموو مەست بین و کەس تا بەیانی ڕێگای ماڵی خۆی نەدۆزێتەوە. مەنگوڕ زۆر بەکەیف بوو. ئەو شەو بۆ یەکەم جار گوێمان لێبوو گۆرانی بۆ گوتین. پێشتر نەمان بیست بوو مەنگوڕ دەنگی خۆش بێت، بەڵام سەرەتا لەبەر نازی چاوبازان و دواتر بابچینە سەروەیسی گوت. بەدەستە تووکنەکانی پەرداخی عارەقەکەی گرتبوو، بازوەخڕ و ئەستورەکانی لەسەر مێزەکە دانابوو، گۆرانی دەگوت. چاوی لێک نابوو بە دەنگێکی پڕسۆز، وشەکان لە دەمی داهاتنە دەرێ. مەنگوڕ لەوانە نەبوو کە زۆر بخواتەوە، کەم جار لە دوو پێک زیاتری هەڵدەدا. کەسێک بوو دەیویست هەمیشە ئاگای لە خۆی بێت. هەتا لەو شەوەشدا تەواو ئاگای لە خۆی بوو. کامەرانی سەلما و دوو ئێرانیەکە لەم لەولایەوە دانیشتبوون. ئەو شەوە هەستمان بەو هەموو گۆڕانە قوڵانە کرد کە سەفەر لەسەر شێوەی قسەکردن و سەیرکردن و جوڵاندنەوەی کامەران بەجێ هێشت بوو. هەر ئەو شەوەش ئاشکرا بوو کە بە درێژایی ئەو هەموو ساڵە مەنگوڕ مەسرەفی سەفەری ئەم کوڕەی بەنهێنی کردووە. هەرچێکی کردووە بۆ ئەوە بووە تینوتاوێک بدات بەم پیاوە تا لەسەر ڕێگاکانی جیهاندا ون نەبێت. ئەوەی وەک پەیامی سەرەکی و گەورەی ژیانی خۆی تەماشا کردووە. ئەو شەوە هەموو تێگەیشتین کە مەنگوڕ بۆ پەیداکردنی پارەی ئەم سەفەرە درێژە لە قاچاقچێتی عارەقەوە بۆ ئێران ئاڵاوە، لە دزیەکانی پێش ڕاپەڕینەوە ئاڵاوە، لە تاڵانیەکانی دوای ڕاپەڕیندا بەشدار بووە. دەستی لە ئاودیوکردنی ماشێن و کەلوپەلەگرانەکانی وڵاتدا هەبوو بۆ ئەودی و سنوور. چۆتە حیزبەوە بۆ ئەوەی ئاسان پارەی دەست بکەوێت. نەوەک هەر ئەوە، بەڵکو وەک دواتر زانیمان کۆشکێکی زۆر گەورەشی کڕیوە و داینەوە کامەران دوای ژنهێنان بچێتە ناوی. ئەو شەوە مەنگوڕ خۆی هیچی نەگوت، بەڵام لە ڕێگای قسەکانی کامەرانی سەلماوە بۆمان دەرکەوت ئەو تەنیا بۆ کۆمەکانە توانیوێتی بە ڕێگادا بڕوات و بە پارەی ئێمە لە نێوان شارەکان و وڵاتەکاندا سەفەری کردووە. بەڵام ئێمە کێ بووین؟ ئێمە لە مەنگوڕ بەولەوە کەسی تر نەبووین کە بە ناوی هەمومانەوە کۆمەکی ئەم کوڕەی کردووە. بە ناوی هەمومانەوە نامەی بۆ نووسیوە، بە ناوی هەمومانەوە تین و هێزی سەفەری پێبەخشیوە. ئەو شەوە کامەرانی سەلما لە نێوان گۆرانیەکاندا جارجار باسی جیهانی بۆ دەکردین، جیهانی گەورە کە ئەو هەمووی بینی بوو، ڕووبار بە ڕووبار، شار بە شار، جەنگەڵ بە جەنگەڵ. بۆ ئێمە ئەوە گرنگ بوو کە باسی ژنە جوانەکانی سەرزەویمان بۆ بکات، باسی ئەوەمان بۆ بکات لەکوێ شۆخترین خانمی بینیوە و ئەم چەند ساڵە چۆن ژیاوە و چ سەرکێشێکی کردووە.
کامەران گوتی کە لە هەموو شارەکانی دنیادا ژن هەبووە ئامادە بوون لەگەڵی دابخەون، ژن لە هەرە جوانترین ژنەکانی سەرزەوی، بەڵام ئەو جگە لە سەوسن گوڵدانچی ئارزووی نەچۆتە سەر هیچ ژنێکی تر. کامەران دەستی دەخستە سەر شانی هاوکارە ئێرانیەکەی و پێدەکەنی و دەیگوت گەر حەستان لە باسی ژنە هاوکارەکەم ئەو دەتوانێت باسی ژنتان بۆ بکات، ئەو ئینگلیزیەکی بێگەرد و فەڕەنسێکی باش قسە دەکات. ئەو لەگەڵ هەموو ژنەکانی دنیادا خەوتووە نەک من دەتوانم تەنیا باسی باڵندەتان بۆ بکەم. ئالەویادا ئێمە دەبوون بە دوو بەشەوە، ئەوانەی حەزمان لە چیرۆکی کەیف و ڕاموسانە ڕوومان دەکردە لای یاوەرە ئێرانیەکە و ئەوانەشی دەمانویست شتێکی نوێ دەربارەی جیهان فێر ببین، دەچوینە لای کامەران. ئەو شارەزای یەکی گەورەی لە باڵندەکاندا پەیدا کردبوو، باسی توخمێکی بولبولی بۆ کردین کە بە پۆلێکی گەورە نێر یەکمیان هەیە، مەیەکی جوان و نازدار کە هەر شەو دەچێتە هێلانەی یەکێکیانەوە و ساڵی 12 هێلکە دەکات و نێرەکان لە بریمەیەکە لەسەر هێلکەکان کردەکەون. باسی جەنگەڵێکی کرد، تەنیا جۆرێکی تایبەت لە قەلەڕەش لە نێویدا دەژین و ڕێگا بە هیچ باڵندێکی دیکە نادەن ڕووی تێبکات. باسی شارێکی بۆ کردین هەموو باڵندەکانی سپی سادە بێ ئەوەی یەک خاڵی ڕەش لەسەر پەڕیان بێت. باسی جۆرە شاهینێکی بۆ کردین لە ناو خۆڵەمێشی گەرمدا نەبێت هێلکە ناکات. باسی لەقلەقێکی بۆ کردین دەنووکی ئاڵتونە و بە هیچ ڕاوکەرێکی سەرزەوی ناگیرێت، چونکە هێندەی دەستی مرۆڤی بەرکەوت دەبێتە پارچێک لە پەڕی سپی و وەک بابی بات پەرش دەبێتەوە. جۆرە بولبولێک کاگەر مرۆڤ زیاد لە 10 دەقیقە گوێی لە خوێندنی بێت، هێدی لەشی خاو دەبێتەوە و خەوێکی وەها قوڵی لێ دەکەوێت چەند ڕۆژێک لە خەو هەڵناستێت. کامەران ئەو شەوە باسی ئەو قەلەڕەشانەی بۆ کردین کە لەگەڵ مردووەکاندا قسە دەکەن و سوێندی بۆ خواردین کە خۆی یەکێک لەوانەی بینیوە و هەموو شتێکی دەربارەی ژیانی باوکی لە دوای مەرگ پێگوتووە. باسی ئەو کۆترانەی بۆ کردین کە وەک مرۆڤ پرسەدا دەنێن و گۆڕستانیان هەیە. باسی ئەو کوونە پەپوانەی گەر هەتاویان بەرکەوێت یەکسەر دەبن بە خۆڵەمێش. یەکێکمان لێی پرسی هێی کامەران، هێی کوڕەکەی سەلما دۆڵانی پێم بڵێ لەم سەفەرەدا زیاتر لە هەر شتێک لە چی ترساویت؟ لە چ جانەوەرێک، لە چ دڕندەیەک، لە چ ئازارێک؟ کامەران دوای کەمێک بیرکردنەوە گوتی تاکە شتێک لی ترساوم ئەوە بووە ڕۆحم لە جێگایەک و لەشم لە جێگایەکی دیکە بمرێت. ئەوە ترسی هەرە گەورەی هەموو ژیانم بووە. ئەو شەوە هەمومان هێند سەرخۆش بووین بۆ قسەیە دامانە قاقەی پێکەنین، چونکە ئەو کات لە مەستیدا وا بیرمان دەکردەوە هیچ مرۆڤێک نییە لەشی جێگایەک و ڕۆحی لە جێگایەکی دیکە بمرێت. لەو جەنجاڵێدا قسەکەی کامەران بە هێمنی بەسەر هەموواندا تێپەڕی و هەموو وەک نوکتەیەکی ناجۆر وەرمانگرت. بێ ئەوەی بیر بکەینەوە دەمان خواردەوە و بەنۆبەت گوێمان لە چیرۆکی ئەو دوو پیاوە دەگرت. دەمان خواردەوە و گۆرانیمان دەگوت، لەگەڵ مۆسیقاکەدا خۆمان بادەدا و لەگەڵ گۆرانی بێژەکاندا گۆرانیمان دەگوتەوە. لە کۆتایی شەودا هەموو شەکەت و مەست و سەرسام نەمان دەتوانی لە شوێنی خۆمان بجوڵین، لەگەڵ ئەوەی زۆرمان خوارد و زۆرمان خواردەوە. چەندەها نەفەر کەباب هێشتا لەسەر سینیەکان بێدەستکاری مابوونەوە. هەمومان تا ئەندازی کوێری مەست بووین، بەڵام دێ هاوت لە عارەق و شەرابی دەست لێ نەدرا و هێشتا هەر لەسەر مێزەکان بوون. کەسمان نازانین کەی ئاهەنگەکە تەواو بوو، کەی گەیشتوونێتە ماڵەوە و کێ ئێمەی بردوۆتە ناو جێگاکەوە. بەڵام کە بەیانی هەستاین دڵنیا بووین لە جاران زیاتر شت دەربارەی دنیا دەزانین، لە جاران زیاتر ئارەزووی ئەوەمان تێدایە کە بڕۆین و شار و جەنگەڵ و تافگە و ڕووبارەکان ببینین، لە جاران زیاتر دەنگێک لە دەرەوەی دیوار و شەقام و کۆڵانەکانی ئەم شارە بانگی لێکردین. هەموو بە جۆرێکی سیر گوێمان بۆ دەنگی باڵندەکان تیژ ببوو. ئێواران بە کۆڵانی باڵندەکاندا پیاسەمان دەکرد بۆ ئەوی گوێمان لە خوێندنی بولبولەکانی خانم بێت، گوێمان لە قیڕەی تووتیەکانی ئەو بێت. هەستمان دەکرد دەنگی ئەو باڵندانە هاواری دنیایەکی پڕتەلیسمە و بەرەو خۆی بانگمان دەکات. دەنگی سیعراوی کچانی وڵاتانی دوورە و بانگمان دەکەن. دوای بینین و بیستنی ئەو باڵندانە دەبۆیە بەڕاستی بڕۆین و جیهان بدۆزینەوە.
ئێمە دوا میلەتی سەرزەوی بووین کە دەبایە لە ماڵی خۆمان بینە دەرێ و دووبارەکیش وەرە دۆزراوەکان بدۆزینەوە، دووبارە جەنگەڵە دۆزراوەکان و شارە دۆزراوەکان بدۆزینەوە. بەشی چل. بۆ ڕۆژی دوایی سەوسەن لەگەڵ پڕوشە و مریەمی پورزایدا هات بۆ بازاڕ و لای دارتاشێک و دوو ئاسەنگەر کۆمەڵک قەفەزی تایبەتیان دابەکردن، پتر لە 35 قەفەز لە هەموو جۆرە قەوارەیەک و لە هەموو شێوە چەشنێک کە دەبایە لە ماوەی 10 ڕۆژدا هەمویان بگوازرێنەوە بۆ ماڵی گوڵدانچی. هەر لەو ڕۆژەدا بۆ پیاوانی ناو بازار سەوسەنیان ناونە خانم یان کچی باڵندەکان. هەر لەو بەیانێشدا سەوسەن لە بازاردا منداڵێکی زەرفرۆشی بینی ڕای دەکرد و دەیگوت کچی باڵندەکان هات، کچی باڵندەکان هات. سەوسەن سوور بوو لەسەر ئەوەی باڵندە بچووکەکان ئەوانەی شوێنی زۆر گەورەیان ناوێت، ئەوانەی دەتوانن پێکەوە بژین، ئەوانەی ئازاری مرۆڤ نادەن و ناشێت هوزاری خوشکەزای بریندار بکەن لە ماڵی خۆیدا و لە بەرچاوی خۆی بمێننەوە. تەنیا باڵندە گەورەکان دەبایە دەربچن و لە دەرەوەی ماڵ شوێنێکی تایبەتیان بۆ بکرێت. عیزەت گوڵدانچیش مەخزنێکی گەورە و فەرامۆشکراوی لە دەرەوەی شار هەبوو، بە جۆرێکی کاتی خستیە بەردەستی فکرەتی برای تا بیکەنە نیشتەجێی باڵندەکان. ڕۆژی دوایی کامەرانی سەلما دەبایە ئێوارەیەکی درەنگ بچێت بۆ ماڵی گوڵدانچی و گفتوگۆیەکی دووقۆڵی لەگەڵ سەوسەن خانمدا ئەنجام بدات. کاتێک پێی خستە ماڵی گوڵدانچیەوە هەستێکی بەهێز دایگرت کە دەشێت ڕەشەبایەکی قایم پێش ئەو هاتبێت و هەموو شتێکی لەگەڵ خۆیدا بردبێت. دیمەنی ماڵەکە هیچی لەو ماڵە قەشەنگە ڕازاوایی جاران نەدەچوو کە بە درێژایی ساڵانی سەفەر وێنەکەی لە خەیاڵی خۆیدا پاراست بوو. ئەو دەمەی پڕبوو لە کورسی و مێزی گران و پەیکەری کۆن و شتی بە سامانبار و خشڵبەها کە چوە قاتی سەرەوە و پێی خستە ژووری کتێبخانە گەورەکەش لە خاڵەتی و بێدەنگی هۆڵەکە سەرسام بوو، هەتا یەک کتێبیشتیە لەوێ نەما بوو. کورسی و مێزێکی کۆن و قەنەفەیەکی پیر و ماندوو و قەرەوێڵەیەکی خەو لەو سەری ژوورەکەدا دانرابوون. لە شوێنی خۆی وەستا و سەیری سەوسەنی کرد کە بە ئارامی لەسەر مێزەکەی خۆیەوە سەیری دەکرد. کامەران سەرسامانە هاواری کرد سڵاو خانم، سڵاو، بەڵام عەفوم کە ڕەنگە کەم ئەدەبی بێت، بەڵام تێناگەم. بۆ وایە خانم، بۆ وایە بمبورە، ڕەنگە پرسیارێکی جوان نەبێت، بەڵام ناتوانم نەپرسم. کوا ماڵە قەشەنگەکەی جارانتان، کوا کتێبخانە گەورەکەتان، کوا پەیکەرە جوانەکانتان. سەوسەن دڵنیا بۆ هەرسێ داخوازەکە ئەو پرسیارەی لێ دەکەن. بە هێمنیەوە پێشوازی لێ کرد و تکای تیا کرد لەسەر قەنەفە کۆنەکەی دانیشێت. هەمان ئەو قەنەفەی زیاد لە 8 ساڵ لەوبەر شەوێک لەسەری دانیشتە بوو، بەڵام ئێستا ماندوو بێڕەونەق دەینواند. سەوسەن ئەمجارە بە دەستی خۆی چای لە قۆریەکی ڕەشت بۆ تێکرد و بە دەنگە لاواز و کزەکەی خۆی گوتی کامەرانی سەلما، تۆ زیاد لە 8 ساڵە ڕۆیشتوویت، لەو ماوەیەدا چەندین شەڕی گەورە ڕوویان داوە. من خۆشحاڵم کە تۆ لێرە نەبوویت کە جەنگی عێراق و هاوپەیمانەکان ڕوویدا. بەخۆم گوت سوپاس بۆ خودا کە کەسیان لێرە نین، کەسیان ناچار نین لەو شەڕە پیسەدا بەشدار بن کە ڕاپەڕین ڕوویدا و هێزەکانی سەددام تێکشکان. دوعام دەکرد کە بەس نییە تۆ لێرە نیت، دەمزانی تۆ لێرە بوویتایە شێتانە خۆت دەخستە ناو هەموو ئاگرەکانەوە، هەموو شەقامەکانی شار، هەموو جێگاکانی شەڕ دەگەڕام و دەستم لەسەر دڵم بوو. دەمگوت بەس نییە کامەرانی سەلما لێرە نییە، دەمگوت بەو خوایە لێرە بایە. بە دڵنیاییەوە ئێستا لەگەڵ جەنگاوەرەکاندا شەڕی دەکرد. هەموو کاتێک کامەرانی سەلما، هەموو کاتێک گەر هەر شتێک بوو بێت دەستم گرتووە بە دڵمەوە و گوتومە بەس نییە کامەران لێرە نییە، بەس نییە ئەو لێرە نییە خۆی بخاتە ناو ئاگرەوە. ئیتر ئێمە لەو نێوەندەدا زۆر هەژار بووین، باوکم چیتر موچەی وەرنەدەگرت، ئەوەی هەمان بوو خەرجمان کرد. خۆت دەزانی گوڵدانچی خەریکە تەواو پیر دەبێت، ناتوانێت کار بکات کە گەڕاینەوە بۆ کوردستان بۆ ئەوە بوو پشوو بدەین، بۆ ئەوەی هەموو ڕۆژان ناخۆشی بەغدامان لەبیر بچێتەوە. گوڵدانچی توانای کاری نییە و منیش توانای کارم نییە. لە شارێکی وەک ئێرەدا کە لە دەرەوەی دنیاە بۆ کچێکی وەک من چی هەیە بیکەم؟ هیچ، جگەلەوە من بەردەوام نەخۆشم، لەبەر ئەوە دەبوو هەموو شتێک بفرۆشین، هەموو شتێک. بەڵام دەمەوێت گوێم لە تۆ بێت، ئەم شارە جگە لە حکایەتی ناخۆش هیچی تری تێدا نییە.
دەمەوێت گوێم لە تۆ بێت تۆ باسی جیهانم بۆ بکە حەز دەکەم بزانم تۆ دنیات چۆن بینی ها دەبینیت منیش چیتر ئەو کچە نیم کاش ساڵونی و لەوە بەرهەبووم پێم بڵێ پەشیمان نیت لەوەی بەو چەشنە و ئەو هەموو ماوەیە بەسەر زەویدا ئاوارە بوویت پێم بڵێ هەندێک جار لە من تووڕە نەبوویت و ڕقت لێم نەبووە کە تووشی سەفەرێکی وا درێژم کردیت ها پێم بڵێ من 8 ساڵە هیچ شەوێک نییە خەوم بە هەر سێکتانەوە نەبینی بێت زۆربەی وەخت تۆم لە بەلەمێکدا دەبینی بەلەمێکی سەوز بەڵام کاتی خەون نییە وانییە ئێستا ئەوە تا لە بەردەمم دایت و دەتبینم کامەران هەروەک جاران بە خەندەکانی سەوسەن بە نیگا سافەکەی و سیرکردنە نەرمەکانی بەو دەنگە ئێجگار هێمنەی کە پێدەچوو دەنگی مەخلوقێکی سەر ئەم زەمینێ نەبێت سەرسام بوو ئاسان هەمان تەزووی خۆشەویستی جارانی لە دڵی خۆیدا دۆزیەوە هەستی کرد هەڵەی نەکردووە لەو سەری زەمینەوە بۆ لای ئەم ژنە هاتووەتەوە هەڵە نەبووە درێژترین سەفەری بە دنیادا لە پێناوی ئەم ژنەدا کردووە ئێستاش کە بەرامبەری وەستا بوو هەمان ئەو هەستەی 8 ساڵ لەمەوبەری هەبوو کاتێک لە بەردەمیدا سوژدەی برد و گوتی شوم پێ بکە ئێستاش دەیتوانی هەمان شت بکات بەڵام ئەمڕۆ زیاتر لە هەر شتێک ویقاری پێویست بوو هەردووکیان بەشی خۆیان کامەڵ ببوون کامەران لە ماوەیەدا گۆڕا بوو دەیتوانی هێمنتر بێت و جوانتر قسە بکات بە درێژایی ئەو چەند ساڵە یاوەرە ئێرانەکەی و هاوڕەکانی لەم سەرەوسەری زەمیندا باشتر فێری نووسین و خوێندنەوە و قسەکردنیان کردبوو کە بەرامبەر سەوسەن وەستا دەیزانی لە ساتێکی وادا تەنیا وشە فریای دەکەوێت تەنیا وشە کاسێتی دێم دیوی یەکەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان دەیزانی لە ساتێکی وادا تەنیا وشە فریای دەکەوێت تەنیا وشە ئەو ساڵە دوور و درێژانەی سەفەر فێریان کردبوو کە وشە تەنیا پاسپۆرتی ڕاستەقینەی مرۆڤە بە سەوسەنی گوت نا سەوسەن خان بیرم نایەت لە تۆ تووڕە بوو بێتم پێویست ناکات باسی ڕاوەکانت بۆ بکەم چەندە ناخۆش بوون جارێکیان جوتیارێکی هیندی پێگوتم گرتنی هەندێک باڵندە لە گرتنی تیشک ئەستەمترە من قەت قسەی ئەو ڕاوکەرە هیندیم بیر ناچێتەوە تەنیا دوای سەفەرێکی دوور و درێژ دەتوانم بە دڵنیاییەوە بڵێم کە مرۆڤ و باڵندە لە دوو دنیای جیاوازدا دەژین زەوی خانم جێگایەکی جوانە هەموو جێگایەکی جوانە هەموو مەخلوقێکی جوانە بەڵام حەزم نەدەکرد زۆر بیر لەو هەموو جوانیە بکەمەوە عەقڵی ئەوەم هەبوو زۆر بیر لەو هەموو جوانیە نەکەمەوە گەر زۆر بیرم لە جوانی بکرد بایەتەوە ون دەبووم بەڵام دەمزانی تۆ بۆیە منت ناردووە تا دنیا ببینم من دەمزانی دڵنیام دوانەکەی تریش ئەوە دەزانن کە تۆ باڵندەکانت ناوێت تۆ دەتەوێت دنیا ببینین یادگاریەکی گەورەمان هەبێت کە پیر بووین شتێکی گەورەمان هەبێت بیگەڕینەوە کە منداڵمان بوو باسی دنیایان بۆ بکەین هەموو دنیا من وام بیر لێ دەکردەوە زۆر شەوکە لە ئوتێلی شارێکدا سرم دەنایە سەرسەرین دەمگوت گەر مرۆڤ باوکێکی هەبێت باسی هەموو دنیای بۆ بکات باشترە لە باوکێک کە تەنیا باسی شارێک یان گوندێکی بچکۆلەی بۆ بکات گەر باوکێکی هەبێت هەموو شوێنەکانی بینی بێت باشترە لە باوکێک هیچی نەدی بێت من لەو سەفەرە پەشیمان نیم بەڵام ڕەنگە نەتوانم جارێکی تر سەفەرێکی تری وەها بکەمەوە سەوسەن بە نیگایەکی غەمگینەوە سەیری کرد و گوتی بەڵام پێم بڵێ ئەی چیرۆکی زۆرت پێ بۆ من چیرۆکی زۆر کامەران بە پێکەنینەوە گوتی سەوسەن خان گەر شوم پێ بکەیت بەشی هەموو شەوەکانی ژیان چیرۆکم پێیە بەشی هەموو شەوەکان سەوسەن گوتی کامەران پێم بڵێ بیرت لەوە کردەوە نەگەڕیتەوە بە خەیاڵت داهات بڕۆیت و پشت لە هەموو شتێک بکەیت و واز لە باڵندەکان بهێنیت و نەگەڕیتەوە کامەران گوتی نا خانم گەر سەرڕاست بم لەگەڵتدا بیرم لە شتیوان نەکردوێتەوە بەڵام دەمویست سەفەرەکەم تەواو بکەم بەڕاستی دەمویست تەواوی بکەم هەستم کرد تۆ باڵندەکانت بە جۆرێکی وا دابەشت کردووە مرۆڤ ناچار بێت زۆرترین شار و زۆرترین دارستان ببینێت منیش گوتم مادام خانم وای دەوێت با بەو جۆرە بێت نەمدەتوانی نەگەڕێمەوە
گەر باڵندەکانیشم نەگرتایە هەر دەگەڕامەوە، چونکە زۆر بیری هاوڕێکانم دەکرد، بیری منداڵی خۆمم دەکرد، دەمزانی گەر بە دەستی بەتاڵ بگەڕێمەوە بەوە تووشی ئابڕوچوونێکی گەورە دەبم، بەڵام هەر داهاتمەوە. خانم، گەر هیچیشم ڕاو نەکردایە هەر داهاتمەوە، بەڵام گەروا بواە ڕوم نەداهات خۆم لە بەردەمی تۆدا ئاشکرا بکەم. ئەو کات خەمی خۆم هەڵدەگرت و وەک چەقۆ کێشەکەی جاران دەژیام. ناخانم، شوێنم بەلاوە گرنگ نەبوو، ناسەوسەن خان، ئەوەم بەلاوە گرنگ نەبوو کە لە شەڕ دوورم، ئەوەم بەلاوە گرنگ بوو کە لە تۆ دوورم. من کوڕێکی زۆر خوێندەوار نیم، تۆ ئەوە دەزانیت. زۆر جار لە خۆم دەپرسم چی لەم سەفەرە فێر بووم. خانم، ڕۆژێکان هەستم کرد قوڵ لە نیازی تۆ تێگەیشتوم، بە هەموو نەخوێندەواری خۆمەوە لە نیازی تۆ تێگەیشتوم. ڕۆژێک لە دارستانێک لە ئوستورالیا بۆ باڵندەیەک دەگەڕام، ناوم نابوو مەلە قاقا، چونکە دەنگی خوێندنەکەی لە دەنگی قاقای مرۆڤ دەچێت. تەنیا لە دارستانەکانی ئوستورالیاشدا دەژی. من لە هیچ جێگایەکی تری زەویدا نەمبینیوە. باڵندەیەکی مارخۆرە خانم، تەیرێکی زۆر گەورە نییە، تۆزێکی لە کۆتر گەورەترە، ترسنۆکیش نییە، خۆی زۆر دەردەخات و ئاسان دەگیرێت. من جووتێک لەو تەیرانەم گرت، ماوەیەکی درێژم بڕی بوو بۆ ئەوەی بیانگەمێ و بیانگرم، بەڵام دەنگی قاقەکانیان خەڵکی زۆر سەخڵەت دەکرد کە لە کەشتێکی کۆندا لە ئوستورالیەوە بەرەو هیندوستان گەڕامەوە. بە شەو هێندە قاقایان لێدەدا، سەرنشینانی کەشتەکەیان وەڕس کردبوو. ئیدی یەکێک ئاوی ژەهراوی دانێ و دەم و دەست مەلە قاقاکانم مردن. ئەو شەوە تێگەیشتم ژیانی باڵندەیەک چەند نرخی هەیە، چەند گرنگ و مانادار و گەورەیە. تێگەیشتم تۆ بۆچی منت بۆ ئەم سەفەرە ناردووە. ئەو شەوە کە مردنی ئەو دوو باڵندەیەم بینی، لەوە تێگەیشتم تۆ دەتەوێت نرخی ژیان بزانم، لە پاراستنی ژیانی تەیرەکانمدا ماندوو ببم. ئەو کات زانیم کە چه هەڵەیەکی گەورەم کردووە کاتێک چەقۆم لە مانسوور ئەسرین داوە. لەوانەیە گەر من ئەو چەقۆیم لە مانسوور نەدایە، کەسمان پێویستیمان بەم سەفەرە درێژە نەبوایە. لەوانەیە خانم، لەوانەیە تۆ ئێمەت ناردبێت بۆ ئەوەی فێری ڕێزی ژیان بین. چوزانم سەوسەن خان، لەوانەیە بەو جۆرە بێت. من کە و چەقۆیم و هاشێتانە لە مانسووردا، تۆ تێگەیشتی ئێمە چەند بێ حورمەت سەیری ژیانی یەکتر دەکەین. ئەوە سزایەکی گەورە بوو کە بڕۆین و 8 ساڵ شەو و ڕۆژ باڵندەکانمان لە مردن بپارێزین. ئێستا من کە ڕێزی ژیانی باڵندەیەکی بچووک دەگرم، ئیدی چۆن ڕێزی ژیانی مرۆڤ نەگرم؟ سەفەری ئەو 8 ساڵم خانم بۆ خۆی بیرکردنەوەیکی دوور و درێژ بوو لە باڵندەکان، خەمێکی ڕۆژانە بوو بۆ پاراستنی ئەوان. دەبوو ڕێزی ژیانیان بگرم، لە هەر شوێنێک بوو بێتم خەمی ژیانیانم خواردووە. دیارە لەو 8 ساڵەدا زۆر لە تەیرەکانم مردن، بەڵام هەمیشە وام دەکرد نێرومەیەکم هەبێت، جووتێک هێلکەم بۆ بکەن و بەچکەم بۆ دروست بکەن. بەو جۆرە بوو، بەو جۆرە زۆر توخمم دەپاراست. سەوسەن چایەکی بۆ خۆی تێکرد و بە هێمنی خواردیەوە و بەردەوامیش سەیری کامەرانی سەلمای دەکرد. دوای ئێستێکی کورت گوتی: کامەران، ئێستا دەتوانیت کەس لە پێناوی مندا بکوژیت؟ کامەران گوتی: نا خانم، مرۆڤ کە بە جیاندا گەڕا، کە بەڕاستی بە جیاندا گەڕا، مەبەستم ئەوەیە کە لە ڕۆح لەبەرەکانی تر نزیک بۆەوە ناتوانێت کەس بکوژێت. کەوای لێهات مردنی باڵندەیەک ئازارت بدات، کەوات لێهات مردنی باڵندەیەک ئازارت بدات، ئیتر حورمەتی ژیانی تریش دەگریت. تۆ لە یەکەم جارەوە دەتزانی من تۆم خۆش دەوێت، لەو باوەڕدا نیم تۆ منت خست بێتە بەر سەفەرێکی وا درێژ تا و خۆشەویستیت تاقی بکەیتەوە. تۆ هەر لە یەکەم جارەوە دەتزانی من تۆم خۆش دەوێت، هەموو کەسیش ئەوەی دەزانی. تۆ بۆیە منت نارد تا بژیم و نەکوژرێم و ژیان ببینم. من کابرایەکی شارەزانیم، شەوێکیان دانیشتم و زۆر سەیری تەیرەکانم کرد، زۆر سەیرم کردن. دوای 10 سەعات سەیرکردنی ئەو باڵندانە تێگەیشتم کە تۆ دەتەوێت من ژیان ببینم، نەوەک دونیا. دەزانی خانم چه هەستێکی سەیرە کە باڵندەیەک دەگریت، چه هەستێکە کە پەنجە دەخەیتە سەر دڵی و لێدەدات،
کە تەماشای چاوەترساوەکانی دەکەیت کە دەبینیت لە ترسا پەڕەکانی دەوەرێت ئالەو کاتانەدا بەڕوونی تێدەگەیشتم بۆ بەم ڕێگا گەورانەی دنیادا وێڵم دەمزانی تۆ دەتەوێت ڕۆح لەبەرەکان ڕوبەڕوو ببینم هەر ئەوەی کە دەبوایە شەو و ڕۆژ لەگەڵ باڵندەکان بم ئەوەی دەبوایە بم بەو هەموو دارستانانەدا بڕۆم ئەو هەموو زیندەوەرانە ببینم ئەوە شتێکی تازە بوو بۆ من لە ڕاستیدا من ژیان سەرسامم دەکات نەوەک دنیا گەر بڵێیت دنیات بینیەوە دەڵێم نا لەبەر ئەوی لە سەفەرەکەمدا زۆربەی کات خەریکی سیرکردنی زیندەوەران و باڵندەکان بووم ئێستا ناتوانم باڵندەیەکیش بکوژم بەڕاستی ناتوانم گەر تۆش داوام لێ بکەیت ناتوانم سەوسەن هەستا و چووە پێشدەمی کامەرانی سەلما و گوتی ئەی ئێستا من چۆن دەبینی کامەرانی سەلما دوای ئەوەی کە هەموو ژیانی دنیات بینی دوای ئەوەی کە بە زەویدا سەفەرت کرد ئێستاش من هەر وەک جاران دەبینیت هەر وەک جاران کامەران خۆی ڕاست کردەوە و سەیرێکی سەوسەنی کرد و گوتی چوو بێتم بۆ هەر وڵاتێک بە وردی سەیری هەموو ژنەکانم کردووە بە وردی لە جوانیان ڕاماوم بەڵام سەوسەن خان من دڵنیات دەکەمەوە لەسەر ئەم ئەستێرەیە تۆ لای من لە هەر کەس پڕ ئەفسونتریت ڕەنگە جوانترین ژنی دنیا نەبیت ئاخانم لە ڕاستیدا حەزم لەو قسانە نییە بڵێم جوانترین باڵندەی دنیا دەنگ خۆشترین بولبولی دنیا جوانترین ژنی دنیا باشترین پیاوی دنیا ئاخانم کە مرۆڤ دنیای بینی مەبەستم لەوەیە کاتێک بەڕاستی دنیای بینی واز لەو قسانە دەهێنێت من بەردەوام وێنەکەی تۆ لە بەرچاوم بوو ئەوە بەسە کە هیچ ژنێکی دنیا نەیتوانی ئەو وێنەیەم لە بەرچاو بسڕێتەوە هەتا هیچ باڵندەیەک هیچ دیمەنێکی جوان ئەوە لای من لە هەر شتێک گرنگتر بوو لە هەر شتێک گرنگتر بوو بەسەر زەویدا دەڕۆیشتم و تۆ لەگەڵمدا بوویت شەو ڕۆژ تۆ لەگەڵمدا بوویت کە سەیری باڵندەیەکی جوانم دەکرد حەزم دەکرد تۆم لەگەڵدا بیت کە خواردنێکی تایبەتی و خۆشم دەخوارد دەمویست تۆ لەگەڵمدا بیت هەتا کە ژنێکی جوانم دەبینی دەمویست تۆ لەگەڵمدا بیت تا بزانم تۆش بەو جۆرە جوان دەیبینیت سەوسەن لە بەردەم کامەرانی سەلمادا وەستا و گوتی کامەران دەستم بەرێ تکایە دەستم بەرێ کامەران بە سەرسامی سەیری کرد و گوتی فەرموو خانم فەرموو سەوسەن بە هێمنی دەموچاوی لە دەستی کامەران نزیک کردەوە کامەران بۆ ئێستێک وای دەزانی دەستی ماچ دەکات بەڵام بینی لەسەرخۆ زۆر لەسەرخۆ چاوی لێک دەنێت و بۆنی دەستی دەکات بۆنکردنێکی زۆر قۆڵ و دەڵێت وای خوایە وای خوایە بە هێمنی ڕوخساری لە هەموو لەشی نزیک کردەوە و بۆنی کرد بۆنی بە سینەیەوە کرد بۆنی بە گەردنیەوە کرد بۆنی بە دەموچاویەوە کرد بۆنی بە قژیەوە کرد و زۆر بە ئەسپایی گوتی وای خوایە وای خوایە ئەوە خۆیەتی بۆنی دنیا بۆنی ڕاستەقینەی دنیا جار دوای جار وەک بۆنی گوڵێک بکات چاوی لێک دەناو بۆنی کامەرانی دەکرد و بە ئەسپایی وەک چرپەیەکی ناسک و ئەفسوناوی دەیگوت وای خوایە وای خوایە اینجا هەڵدەستا وەک ئەوەی زۆر ماندوو بێت بە هێمنی لە ژوورەکە دەچوە دەرێ کامەران گوێی لە دەنگی پێڵاوەکانی بوو لەسەر کاشی ژوورەکە گوێی لێبوو بە پلەکانەکاندا چوە خوارێ سەوسەن ڕۆیشت و وەک ئەوەی گێژێکی گەورە لە خۆی دەربکات دەموچاوی شت دەبایە شتێک فێنکی بکاتەوە بەردەوام لە ژێر لێوی خۆیەوە دەیگوت وای خوایە ئەوە بۆنی دنیاە بۆنی ڕاستەقینەی دنیا لەسەر لەشی پیاوێک وای خوایە ماوەیەکی ویستە ئارام بووە بۆ ئێستێک لە چێشخانەکەدا خۆی بە دروستکردنی چایەکی دیکەوە سەرقاڵ کرد چووە ژوورەکەی جارانی خۆی و لەبەر ئاوێنەکەدا سەیری خۆی کرد هیچ کات لە ژیانیدا بەو جۆرە ڕەنگی نەپەڕی بوو هیچ کات پڕوشەی خوشکی لێی پرسی سەوسەن چییە شتێک هەیە بەبێ ئارامیەوە سەری بادا و گوتی نا هیچ نییە هیچ نییە کە کاتێک دڵنیا بوو کەمێک هێمن بۆتەوە گەڕایەوە سەرێ کامەرانی سەلما سەرنجی
ڕەنگپەڕین و تێکچوونە ناکاوەکەیدا، بەڵام بێ ئەوەی تێبگات چیەتی سەیری کرد و بۆی پێکەنی. دوای ئەوە شتەکان ئارام ڕابوردن و وێقاری سروشتی خۆیان وەرگرتەوە. ئەو ڕۆژە بۆ هەردووکیان ڕۆژێکی خۆش بوو. قسەکردن لە نێوانیاندا لە قسەکردنی دوو کەس دەچوو، هەموو ژیان بەشیان نەکات شتەکانی خۆیان بگێڕنەوە. سەوسن فیکرەت و کامەرانی سەلما چەندین سەعات لەگەڵ یەکدامانەوە لەسەر جەنگ قسەیان کرد، لەسەر خۆشەویستی، لەسەر باڵندەکان، لەسەر شەڕی ناوخۆ، لەسەر چۆنێتی دروستکردنی قەفەزی باش و چەندان شتی دیکەش. بەڵام سەوسن فیکرەت کە تەواو ئارام بووە پێی گوت دوا بڕیاری لە مەسەلەی شوکردندا کاتێک ئاشکرا دەبێت کە هەردوو داواکارەکەی تر گەڕانەوە. پەیمانی دایە کە باش ئاگای لە باڵندەکان دەبێت و هەر کاتێک شوێنی گونجاویشیان هەبوو کامەران دەتوانێت دووبارە بیان بینێت. کە کامەرانی سەلما هاتە دەرەوە دڵنیا بوو کە سەرنجێکی باشی لای سەوسن جێهێشتووە. سەوسەنی شێندەی ئەو ڕۆیشت وەک شێت ڕای کردە خوارەوە و باوەشی بە پڕوشەی خوشکیدا کرد و گوتی: وای چ کوڕێکی جوانە خوایە، وای چ کوڕێکی جوانە، لە هەموو تەیرەکانی دنیا جوانترە. پڕوشە بە سەرسامی و خۆشیەوە سەیری کرد و باوەشی پیا کرد و گوتی: ڕاست دەکەی سەوسن، کوڕێکی زۆر جوانە، لە هەموو تەیرەکانی دنیا جوانترە. پڕوشە لە ژیانیدا سەوسەنی بەو جۆرە کراوە و گەشت نەبینی بوو هیچ کات. بەشی 41 هەموو قەفەسەکانی یەک بەدەستی خۆی بردە سەرەوە بۆ شوێنی کتێبخانەکەی جاران. پتر لە 20 باڵندەی ورد و دەنگخۆشی جا کردەوە و لەو قەفەسە تازانەدا ماڵی بۆ دروستکردن. گەر هەندێک ڕۆژ پەردەی ژوورەکەی لا ببردایە بۆ ئەوەی ڕووناکی لە باڵندەکان بدات و پەنجەرەکانی بکردایەتەوە بۆ ئەوەی هەوای نوێ وەربگرن. ئێمە لەسەر شەقامەکەی خوارەوە و لە ڕێگەی دەلاقەی پەنجەرەکەوە هەندێک لە باڵندەکانمان دەبینی. ئێمە تا ماڵی سەوسن لەوێدا بوو، ئێواران بە بەردەم ئەو پەنجەرەیەدا پیاسەمان دەکرد بۆ ئەوەی گوێمان لە دەنگی سیحراویان بێت کە هەمیشە دایان خوێند. شەوانە هەندێکیان دایان خوێند و بەیانیان هەندێکیان و نیوەڕوان چەندانێکی تر و ئێوارانش کۆمەڵێکی دیکەیان. هەندێک جار ماوەیەکی درێژ تەنیا باڵندەیەک دەیخوێند و هەموو ئەوانی دی گوێیان دەگرت. هەندێک جاری دیکەش چەند باڵندەیەک پێکەوە یەک میلۆدیان دەخوێند و کەمکەمیش هەمان پێکەوە کۆڕاڵێکی گەردوونیان دەگوت. سەوسن هەستی دەکرد باڵندەکان بە ئاوازە جیاوازەکانیان دەیبن بۆ جەنگەڵە جیاوازەکانی دنیا. لە شوێنەکەی خۆیدا چاوی لێک دەنا و نەغمەی خوێندنی باڵندەکان لەگەڵ خۆیاندا بە دنیادا دایانگێڕا. یەک بەیەک باڵندەکانی دەناسی و دەیزانی لە چ دارستان و زۆنگا و گوێ ئاوێکی سەر زەمینەوە هاتوون. دەنگی باڵندەکان بە سەر زەمیندا دایانبرد و دایانهێنا، دایانبردە ناو تاریکی دارستان و سەر لقی درەختە هەرە بەڵندەکان. بە دەنگی باڵندەکاندا دەیزانی ئێستا ئەو جەنگەڵ و گوێ ئاوانە پڕخۆرن یان باران. بە دەنگی ئەوان گەرما و سەرمای لەشی خۆشی دەگۆڕا. لە ڕۆژی یەکەمەوە بە نورە باڵندەکانی بەردەدا و دەیگرتنەوە. سەوسن بۆ یەکەم جار لە ژیانیدا هەستی دەکرد لە جیهاندا دەژی، بەڕاستی لە جیهاندا دەژی. 3 ڕۆژ دوای گەڕانەوەی کامەران باڵندە گەورەکانیان برد بۆ مەخزەنە گەورەکەی حیزەت گوڵدانچی لە دەرەوەی شار. ئەو کات جێگایەکی باشتریان بۆ پاراستنی باڵندەکان دەست نەکەوت. 2 ڕۆژ چەند کرێکارێک کە دکتۆر ڕەفحەت ڕەمزی گرتبوونی شوێنەکەیان چاک کرد. ژووری تایبەتیان بە تەختە یا دروست کرد و کارەبایان بۆ ڕاکێشا. تا ماوەیەکی زۆر درێژ دواتریش هەر دکتۆر ڕەفحەت پارەی پاسەوانەکانی دابین دەکرد کە دەبایە چاودێری باڵندەکان بکەن. هەڵۆکان، شاهێنە شاخ نشینەکان، داڵە گەورەکان، کونەپەپۆ جۆرا و جۆر و گەورەکان، قەلەباچکە دەنگزلەکان و دایان چەشنە باڵندەی نەبینراوی دی کە هیچیان لە زمانی ئێمەدا ناویان نەبوو، تەنیا سەوسن ناوی دەزانین لەوێ کۆببوونەوە. لەو ماوەیەدا سەوسن و کامەران چەند جارێک لە ناو نیشتەجێی باڵندەکاندا یەکتریان بینی و هەندێک قسەی گرنگیان دەربارەی شێوەی گونجاو بۆ پاراستنیان گۆڕیەوە بێ ئەوەی لە هیچ جارێکدا قسەکان لە سنووری بابەتی باڵندەکان دەربچن یاخود هیچ کەس لەوانەی لەو دیداراندا ئامادە بوون هەستیان بە جۆرە نزیکبوونەوەیەکی تایبەتی کردبێت
کیژەکە ئاشکرا لە چاوەڕوانی داخوازەکانی دیکەدا دەیویست لە نێوان خۆی و کامەراندا سنوورێکدا بنێت و بیپارێزێت. ئەوەی زۆر سەرنجی ئێمەی ڕادەکێشا ئەوە بوو کاستمان دەکرد باڵندەکان هەمیشە دڵخۆش بوون، دەنگ و خوێندن و فڕین و هاواریان نەغمەیەکی تێدا بوو، پڕ بوو لە لەرەی بەختەوەری. باڵندەکان بەختەوەر بوون، زۆر بەختەوەر بوون. 2 مانگ دوای ئەوە ئێوارەیەکی درەنگ بیستمان. خالید ئامون بە خۆی و کاروانەکەی خۆیەوە گەیشتووەتە قەراق شار. خالید ئامون 9 قەفەسی گەورەی باڵندەی پێبوو، خۆشی بەتەنیا ئەو پیکابەی لێدەخڕی کە باڵندەکانی ڕادەکێشا. ئەو بە زەحمەتێکی زۆر لە سنوورەکانی تورکیاوە گەڕابەوە. چەند ڕۆژێک ژاندرمە تورکەکان نیان هێشتە بوو بپەڕێتەوە. دوجار لە سلۆپیەوە بەڕێگەی ئەو تەلەفۆنە سەتەلایتە نوێیانەوە کە لەسەر سنوور دانرابوون چەندین جار پەیوەندی بە زاخۆوە کردبوو تا یەکێک لە ئامونی ئاوارەکانی دەست بکەوێت. کە یەکێک لە ئامونیەکانی گرتبوو ئیدی ئیشەکەی هاتبوو ئاسانی، دەبوو تا چەند ڕۆژی دیکەش چاوەڕوان بکات تا ئەوان لە ڕێگەی پەیوەندەکانی خۆیانەوە پەڕینەوەی بۆ زامن دەکەن. ئەو ڕۆژەی کە خالید ئامون لە خاڵی سنووری ئیبراهیم خەلیل هات بەم دیوە، دایان ئامونی لەمبەری سنوورەوە چاوەڕوانیان دەکرد. هەموو ئەو ماوەی ئامونیەکان کوشتنی قەلەندەر ئامونیان لێ شاردبووە، چونکە لەو بڕوایەدا بوون غەمێکی وا گەورە کاریگەریەکی دەرونی خراپی لەسەر خالید دەبێت کە 2 مانگ و 2 هەفتەکانی سەفەرێکی دوور و درێژی 8 ساڵە کە 2 مانگ و 2 هەفتەکانی سەفەرێکی دوور و درێژی 8 ساڵە دەژیا. بەڵام بەهۆی چەند نامەیەکی تایبەتیەوە تیان گەیاند کە ئامونیەکان بەهۆی شەڕی ناوخۆ ئاوارە بوون و شاری خۆیان چۆڵ کردووە و هەتا یەک خێزانی ئامونیش چییە لەوێ نەماوە و پێکرا لە شار و شارشکەکانی دەڤەری بادیناندا کە پارتیەکان کۆنتڕۆڵی دەکەن ژیانێکی تازە دەژین. هەواڵی کوشتنی قەلەندەر ئامون بەدەستی هاوڕەکانی مەنگوڕی بابە گەورە و بە فەرمانی ئەو وەک ئامونیەکان باسییان کرد خالید ئامونی هەژاند. ئەو دڵخۆشیە کاتیەی لە کاتی پەڕینەوەدا لە سنوور هەستی پێکرد هەرزوو تێپەڕی و ڕەویەوە. ئەو ڕۆژە ئامونیەکان پێشوازێکی گەورەیان بۆ ڕێکخست، ویستیان ئاهەنگێکی بۆ بکەن، بەڵام هەواڵی کوشتنی قەلەندەر بە جۆرێک غەمگینی کردبوو، تکای کرد واز لە هەموو بەزمێک بهێن و لێگەڕێن غەمگینی خۆی بژی. نامەکەی قەلەندەر ئامون کە لە بەیانی گەماروی بارەگاکەدا نووسی بووی دایان جار خالیدی گریان. قەلەندەر لە نامەکەیدا داوای لێبوردنی کردبوو کە ناتوانێت تا کۆتایی لای سەوسەن فیکرەت نوێنەری ئەو بێت. باسی ئەوەی بۆ کردبوو کە پێی شەرمە بارەگاکە چۆڵ بکات و تا مردن ناوی وەک ترسنۆکێک بچێتە مێژووی شارەکەوە. بۆی باس کردبوو کە ئەوانەی گەماروی بنکەکەیان داوە ئەو یەکێتیانن کە مەنگوڕی بابە گەورە بەرپرسیانە. بۆی نووسی بوو کە دڵنیایە لەم گەماروێ دەرناچێت. لە نامەکەدا باسی هەموو ئەو شتانەی بۆ کردبوو کە ئەو چەند ساڵە پەنهان هەڵی گرتبوون. باسی ئەوەی بۆ کردبوو چۆن لە کوشتنی ئاسایشەکاندا بەشدار بووە، چۆن سەوسەنی لە ناو مەیتەکاندا دەرهێناوەتەوە، چۆن چۆتە ناو پارتی دیموکراتەوە، چۆن مەنگوڕ دەستی لە سووتانی ماڵە ئامونیەکاندا هەبووە، چۆن زەرفەشیاکەیان تێگرتوون، چۆن سوکایەتیان پێکردوون. نامەی پیاوێک بوو کە دەزانێت چەند سەعاتێکی دیکە دەمرێت، پڕ لە دڵتەنگی و گومانی گەورە دەرحەق بە کۆی دنیا. بەڵام نامەکە ئاگادارکردنەوەیەکی قوڵی بۆ خالید تێدا بوو کە مەنگوڕی بابە گەورە و هاوڕەکانی لە داهاتوودا ناهێڵن بە ئاسانی بە سەوسەن فیکرەت بگات. تەواوی مەبەستی نامەکە بۆ ئەوەیە خالید ئامون لە داهاتوودا ئاگادار بکاتەوە بۆ ئەوەیە کە بزانێت کوردستان چیتر ئەو کوردستانەی جاران نییە، بەڵکو شەڕ و کینە پڕی کردووە لە خوێن و بێبڕوایی، پڕی کردووە لە تەقینەوەی کت و پڕی تند و تیژی، لە ترسی هەمیشەیی لە یەکتر. خالید بە درێژایی ئەو هەموو ساڵە باوەڕی نەکردبوو کە دەشێت قەلەندەر ئەو پیاوە سەرزل و چەتەوڵ و کەچەڵەیە نامەی لەو چەشنە بنووسێت. بەڵام ڕوبەڕووبوونەوەی مردن هەستەکانی قەلەندەری بە جۆرێک تیش کردبەوە، توانی بووی ئاسان شتەکان بڵێت و بەڕوونی ترسەکانی خۆی ئاشکرا بکات. ئەو چەند ڕۆژەی خالید لەگەڵ خزمە ئامونیەکانی و دایک و خوشکەکانی دامایەوە، زۆربەی ئامونیەکان ڕایان وابوو کە خالید ئامون نابێت بگەڕێتەوە بۆ زێدی خۆی. بەڵام
هەندانێکی دی مەترسێکی تایبەتیان لە گەڕانەوەیدا نەدەبینی. دوجار خالید هەموو زەویتەی کردبوو بۆ ئەوی ئەو باڵندانە بباتەوە بۆ سەوسن. ئێستا نەدەکران لێرەدا بوەستێت و قسە لە ترس بکات. هەندێک لە سەرانی خێڵەکە هەوڵێکی زۆریاندا کە لایەنی کەم لە کاتی گەڕانەوەدا بۆ شار کەسێک بکەنە یاوەری خالید، بەڵام خۆی پێی باش بوو تەنیا بڕوات، چونکە بوونی دوو یاخود سێ ئامونی لەگەڵ یەکدا دەشیا دەرەنجامی خراپتری هەبێت. ئەو ڕۆژەی خالید لە دەفەری بادینانەوە بەرەو خۆر هەڵات بەڕێکەوت. ڕۆژێکی ناخۆش بوو. دەیتوانی لەسەر شەقامە گشتێکەوە ئاگری خومپارەکان ببینێت کە لە بەرزایە نزیکەکانی ئەم بەرەوبەری شەقامەکەدا ناڵەیان لە زەوی هەڵدەستان. لە زۆربەی خاڵەکانی پشکنیندا پاسەوانەکان سەرسەخت و بێئۆقرە و نائارام دیار بوون. برسێتی و بێخەویان پێوە دیار بوو. زۆربەی ئەو شارۆچکە بچووکانەی دەبایە بە ناویاندا تێپەڕ بێت بێدەنگ و نیمچە خاڵی و کشومات دایان نواند. بەشی هەرە زۆری ئەوانەی داهاتنە سەر ڕێگای خەڵکانی چەکدار بوون کە هەندێک جار بەهێمنی سڵاویان لێ دەکرد و هەندێک جاریش دایان وەستان بۆ ئەوەی پرسیاری ڕێگای لێ بکەن. خالید ئێوارەیەکی زۆر درەنگ گەیشتەوە شار. ئەو کات شەقامەکان چۆڵ ببوون و قەرەباڵخەیەکی زۆر بە ڕێگاکانەوە نەما بوو. سەرەتا ویستی ڕاستەوخۆ باڵندەکان لە جێگایەک ڕابگرێت و خۆی بەتەنیا بچێت بۆ ماڵی سەوسن تا هاتنەوەی خۆی ڕابگەیەنێت. بەڵام هەستی کرد بە عارەقی ڕێگاوە بەو ڕیشەوە کە چەند ڕۆژ بوو لە غەمی قەلەندەر دانەی تاشی بوو. دیمەنێکی گەلێک ناشایستە و نالایەقی دەبێت کە دوور نییە هەموو ئەو نیگارەتێک بشکێنێت کە چەند وەختە دەیەوێت لای سەوسن دروستی بکات. هەر گەیشتەوە شار بروسکەیەکی گەورەی زیندووبوونەوەی ئیرەی عەشق لێیدا. بیری کەوتەوە ئەم خۆشەویستیە چەند ئازاری داوە و چەند ئازاری دەدا کە شەقامە پیس و تاریکەکانی شاری بینی کە زانی زۆربەی کۆڵانەکان ڕووناکیان نییە خۆشحاڵ بوو. لەسەرێکەوە دڵنیا بوو گەیشتوێتەوە شارەکەی خۆی و لەسەرێکی دیەوە پێویستی بە تاریکی بوو. زۆر پێویستی بە تاریکی بوو تا لە ناویدا هەست بە دڵنیایی بکات. هەستی دەکرد ڕابردوویەکی زۆر سەختی لە پشت خۆیەوە جێهێشتووە، بەڵام داهاتوویەکی زۆر نادیاریش چاوەڕوانی دەکات. لە ناو شاریشدا هەستی بە نائارامی بووی ئۆقرەی و گرژیەکی گەورە کرد. لێرەش چەکدارەکان لە زۆربەی شوێنەکاندا وەستا بوون. خالید ئەمون هەستی کرد دڵی بە جۆرێکی ترسناک لێدەدا. نەیدەزانی بچێت بۆ کوێ. هەتا یەک ئامونیش لە شارەکەدا نەبوو بۆ پشوویەکی کورت ڕووی تێ بکات. کەمێک بیری کردەوە و بڕیاریدا لە ناو ماشێنەکەدا بمێنێتەوە، باڵندەکان لە جێگایەکدا بوەستێنێت و تا بەیانی بخەوێت. بەڵام زانی کە دەبێت خۆی بشوات و ڕیشی بتاشێت و خۆی بگۆڕێت. ئەوانش لە ماشێنەکەدا ناکرێن. لەوە زیاتریش دەبێت لە شوێنێکی بینراو دابێت، لە جێگایەک دابێت کە خەڵکی باڵندەکان ببینن، بزانن کە باڵندەکان لێرەن و گەڕاونەتەوە. بەخۆی و ماشێن و قەفەزەکانیەوە چووە بەردەم دوو ئوتێل، بەڵام هەردووکیان داخرابوون. لە مێژ بوو شارەکە پێویستی بە ئوتێل نەما بوو. لەگەڵ هەڵگیرساندنی شەڕدا بەهۆی چەپەکی و دووریەوە بە دەگمەن ڕێبوارێک ڕووی بکردایەتە ئەم جێگا پەرێزوو لە بیرکراوەی دنیا. دوا جێگا بەدەستیەوە مابوو. ئوتێلی باوەجان بوو کە لای خالید ناوبانگێکی خراپی هەبوو، بەڵام ناچار قەفەزی باڵندەکانی لە بەردەمدا وەستان و چوە ژوورێ و داوای ژوورێکی بەتاڵی کرد. لە ڕاستیدا هەموو ئوتێلەکە بەتاڵ بوو. هەموو ئوتێلەکە. خالید ژوورێکی گرت کە بەسەر شەقامەکەدا دەیڕوانی و دەیتوانی لەوێەوە ئاگای لە قەفەزەکان بێت. کە لە پەنجەرەکەەوە سەیری کرد، شەقامەکە زۆر تاریک و باڵندەکانیش زۆر بێدەنگ بوون. لەبەرەوە بەهێمنی خۆی گۆڕی و بڕیاریدا دووشێکی بچووک بکات تا کەمێک عارەق و ماندوێتی ڕێگا لە لەشی بکاتەوە. لە هەموو شارەکانی دنیادا هەروای کردبوو. لە هەر جێگایەک بایە گەردەستی بە ئوتێلی باش و فرسەتی خۆشتن گەیشتایە لە دەستی نەدەدا. بەڵام کە چوە ناو گەرماوەکەوە هەستێکی سیر دایگرت، هەستێکی قوڵ بە ترس و نەبوونی دڵنیایی. بۆ لە هەموو شارە نامەکانی دنیادا هەستی بە دڵنیایی کردبوو، بەڵام لێرەدانا نەیدەزانی. کە لە ئاوێنەکەدا سەیری خۆی کرد، سەیری چاوەکانی خۆی کرد، نەیتوانی تێبگات لەم هەموو ساڵەدا چی لە نەیگاکانیدا گۆڕاون. ویستی زەردەخەنە بگرێت،
بەڵام نەیتوانی نا دەموچاوی لەو دەموچاوانە نەبوو کە زەردەخەنە ئاسان لەسەری جێگای ببێتەوە. لەژێر دووشەکەدا زۆر بیری لە سەوسەن فیکرت کردەوە و پێی وابوو بەو زەینە زیرەک و پڕنی هێنەی خۆی لەوانەیە ئێستا هەست بە هاتنەوەی ئەم بکات وەکوتر جگە لە ڕقێکی قوڵ و سارد بەرابەر بە نایارەکانی هەستی بە هیچی تر نەدەکرد. هەمان ڕقی سارد کە پێش سەفەر هەی بوو بەڵام ئێستا قوڵتر و بێڕەحمتر بە تایبەت بەرامبەر کامەرانی سەلما کە دەبێت لە ژێرەوە بێڕەحمانە هاوکارەکانی گەرم کردبێت تا سوکایەتی وا گەورە بەسەر ئەو ئامونیەکاندا بهێنن. ڕقێکی هێند نهێنی و بێهێز بوو خۆی لێی دەترسا نەیدەزانی چی لەو ڕقە بکات. هەموو سەرزەمین گەڕابوو بۆ ئەوەی ونی بکات و خۆی لێپاک بکاتەوە بەڵام سوودی نەبوو. هەمیشە قوڵ لە دڵیدا بوو. ئێستا کە دەگەیشتەوە ئەم شارە لە چیرۆکی ئەو کارە ساتانەی دەبیست کە بەسەر خۆی و خێڵەکەی داهاتووە. دڵنیا بوو ئەوەی ئەم هەموو ساڵە ئەوی بە زەویدا گێڕاوە ڕق بووە نەوەک خۆشەویستی. ئێستاش لە هەر کات زیاتر هەستی بۆ کینەیە دەکرد. هەستی دەکرد گەر نەتوانێت بۆ هەتایە ئەم نارانەی تێک بشکێنێت گەر نەتوانێت سەوسەن بباتەوە ژیانی هیچ مانایەکی نامێنێت. بە دروستی کەس نازانێت کێ هەواڵی هاتنەوەی خالید ئامۆنی لەو شەوە تاریکەدا بڵاو کردەوە بەڵام لە سەعات 10 شەودا زۆربەمان هەواڵی گەڕاندنەوەی خالید ئامۆنمان پێگەیشت بوو. نزیکی سەعات 2:30 و هەندێکمان لە دەوری قەفەزەکان کۆبووینەوە. هەموو سەیرمان لە بێدەنگی باڵندەکان دەهات تا بەلایت و چرای دەستی سەیری ناو قەفەزەکانمان نەکرد. دڵنیا نەبووین کە باڵندەی تێدایە. باڵندەکانی خالید بێ ئەندازە بێدەنگ بوون. چرکیان لێوە نەدەهات. ئێمە سەری چەرداخی هەندێک قەفەزەکانمان لادا و دڵنیا بووین کە هەموو قەفەزەکان پڕن لە باڵندە بەڵام بەهۆی تاریکیەوە نەمان دەتوانی بەڕوونی بیان بینین. سەرمان بۆ قاتی دووهەمی ئوتێلەکە بەرز کردەوە و لە پەنجەرەیەکی بچووکدا تارماییەکی باریک و ڕەشمان بینی سەیرمان دەکات. هەموو دڵنیا بووین کە ئەوە خالید ئامۆن خۆیەتی چونکە جگە لەو کەسی دیکە لەو ئوتێلەدا نەبوو. تا نزیکی سەعات 12:30 شەو ئێمە لە دەوری باڵندەکان بووین. لە شەقامە تاریکەکەدا قسەمان دەکرد و بە دەنگی بەرز پێ دەکەنین تا ئەو کاتە خالید ئامۆن نەخەوت بوو بەردەوام سەیری ئێمە و قەفەزەکانی دەکرد. کاسێتی دێم دیوی دووەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان. تا ئەو کاتە خالید ئامۆن نەخەوت بوو بەردەوام سەیری ئێمە و قەفەزەکانی دەکرد. بەڵام ئێمە سەعات 12:30 شەو بەرەو ماڵەوە گەڕاینەوە بە ئومێدی ئەوەی بەیانی زوو هەستین و بگەینە بەر ئوتێلەکە تا لەبەر ڕۆشنایی خۆردا سەیری باڵندەکان بکەین. شەو درەنگ لەسەر دەنگی هەندێک فیشک ڕاچڵەکین و خەوتینەوە بەڵام سەعات 6 بەیانی هەواڵێکی سەیر هەمومانی هەژاند. هەواڵێکی سەیر کە سەرەتا کەسمان باوەڕمان پێ نەکرد. شەو دەستێکی نەناس بە 2 تاپەر تەقەی لە قەفەزەکان کردبوو ژمارەیەکی گەورەی لە باڵندەکان کوشتبوو. نا سەرەتا کەسمان باوەڕمان نەکرد تا گەیشتینە بەردەمی ئوتێلەکەی باوەجان و خالید ئامۆنمان بینی لە ناو خوێنی باڵندەکانی خۆی داوەستاوە. وامان دەزانی ئەو دەنگۆیە درۆیە. پێدەچێت سەعات 2:30 شەو کەسێکی نەناس یاخود زیاتر لە کەسێک بە خێراییەکی بێوێنە یەک لەسەر یەک چەندین فیشەکی تاپڕیان نابێت بەناو قەفەزەکانەوە و دواتر تاپڕەکانیان جێشت بێت و هەڵهات بێتن. کە ناو قەفەزەکانمان بینی ترسێکی گەورە دایگرتین. خودایە ئەم هەموو باڵندە قەشەنگ و کوژراوە چی بوو لەوێدا بینیمان. زیاتر لە نیوەی باڵندەکان کوژرا و زامدار بوون. باڵندەی سیرتر و قەشەنگتر لە باڵندەکانی کامەرانی سەلما. هەندێک بولبولی بچووک کە لە ملیۆنێک ڕەنگ دروست بوون. هەندێک کۆتر کە ملی درێژیان لە ملی قاز دەچوو. هەڵۆ کە گردنیان وەک ماسی پڕ بوو لە پولەکەی سوور. کونەپە بوو کە وەک ژنی حیجابدار وەها بوون. هەموو بە کوژراوی لە قەفەزەکەدا کەوتبوون. خالید ئامۆن ماندوو نائومێد و تێکشکاو لە تەنیشت قەفەزەکانەوە وەستا بوو. قەمسەڵەیەکی ڕەش و کراسێکی ڕەش و پانتۆڵێکی ڕەشی لەبەردا بوو. نیگاکانی وەک خۆی نەگۆڕ و سیرکردنەکانی سارد و تیژ بوون. زیاتر لە غەم
تووڕێی و کینەمان تێدا بینیەوە. هێمنیەکی کوشندە دایگرت بوو. دیار بوو لەو چەند سەعاتەی ڕابردوودا هەوڵی داوە هەستەکانی خۆی کۆنتڕۆڵ بکات. ئەو پاسەوانەی شەو لە ئوتێلەکە مابووە باسی ئەوەی دەکرد کە لە دەنگی هاواری ئەو نەوەک لە دەنگی گولەکان ڕاچڵەکیوە و هاتۆتە دەرێ. دەیگوت یەکەم کەس خالید ئامونی بەجلی خەوە لەبەر دەرگای ئوتێلەکەدا بە چاوی پڕ فرمێسکەوە بینیوە. دەیگوت شارەکە و شەقامەکە هەمووی چۆڵ و هۆڵ بووە. دەیگوت بۆنی ساچمە و باروت و خوێنی کردووە. بە وردی باسی ئەوەی بۆ کردین کە چۆن چووە چرای هێناوە، چۆن یەک بە یەک سەیری قەفەزەکانیان کردووە، چۆن لە ترسی ئەوەی باڵندە ترساوەکانی تر نەفڕن نایانوێرەوە قەفەزەکان بکەنەوە، چۆن هەندێک لە باڵندە زامدارەکان مردوون، چۆن تەلەفۆنیان کردووە پزیشکێکی باڵندە بدۆزنەوە و هیچ کەسیان دەست نەکەوتووە چونکە شارەکە زۆر کەم بەیتاڵی تێدایە، چۆن خالید ئەمن کەوتووە و تێکشکاوە، چۆن سەری ناوە بە قەفەزەکانەوە و گریاوە. ئوتێلی باوەجان دەکەوتە ناوەڕاستی شارەوە لە جێگایەکدا نزیک لە بازاڕی سەوزە و گوزەری ماسی فرۆش و کوچەی قەیماق فرۆشەکان. لەسەر یەکێ لە چوارڕێ سەرەکیەکانی شار ئەوێ بەیانیان زووتر لە هەرجێگایەکی دیجوڵەی تێدەکەوت. ماست فرۆش و جگەرچیەکان لە بەیانێکی زۆر داهاتن و دوکانەکانیان دەکردەوە. ئەو بەیانە زۆر لە فرۆشیارەکان سەرسامانە هاتن و وەک ئێمە بەدیار ئەو باڵندە قەشەنگ و کوژراوانەوە وەستان. هەندێک لە باڵندە بریندارەکان هێشتا لە گیانەڵادا بوون، هەموو قەفەزەکان خوێنیان لێدەهاتە خوار. سەری هەندێک لە باڵندە کوژراوەکان لە دەلاقەی نێوان شیشەکانەوە شۆڕ ببووەوە. هەندێک لە باڵدارە زامدارەکان وەک کەڵەشێری سەربراو لە قەفرتیان دەکرد، خامۆش و بێسرەوت دەبوون و لە ناکاو وەک مردن ڕاویان بنێت لە جێگای خۆیان بەرز دەبوونەوە و بەرەو سەرەوە دەفرین و دەکەوتنەوە خوارێ. باڵندە ساخەکانیش بە جۆرێک خوێناوی ببوون، مرۆڤ بە چاو نەیدەتوانی بزانێت زامدارن یاخود نا. هەندێکیان مات و بێدەنگ لەسەر لاشەی هاوڕێکانیان وەستا بوون و هەندێکی دیکەیان وەک مرۆڤی بریندار هاواریان دەکرد. قریشکەی هەندێک لە باڵندەکان وەها غەمگین و دڵبڕ بوو، هەمومانی غەمبار کرد. لە سەعات 8:30 بەیانیدا سەوسەن و فیکرەت گوڵدانچی باوکی و دکتۆر ڕەفعەت ڕەمزی گەیشتنە بەر ئوتێلەکە کە ئەوان هاتن. هێشتا دیمەنی گەورەی تاوانەکە وەک خۆی وابوو، هێشتا خوێنی باڵندەکان لەسەر شەقامەکە و لە دەوری قەفەزەکان تەڕ بوو. سەوسەن بە ڕەنگێکی سپی و ترساوەوە سەیری قەفەزەکانی کرد و بۆ ئەوەی هاوار نەکات و نەگری دەستی گرت بە دەمیەوە. دەچوە بەر هەر قەفەزێک کورتە هاوارێکی خنکاوی لێدەهات. ئەو لە هەمومان زیاتر باڵندەکانی دەناسی، لە هەمومان زیاتر زانیاری لەسەر سروشت و گرنگی و تایبەتمەندی ئەو باڵندە کوژراوانە هەبوو. بە بینینی سەوسەن فیکرەت بینیمان خالید چاوی لێکنا، ئێستێکی کرد و هەناسەیەکی قۆڵی هەڵمژی و بەرەو پیری چوو. نیگا و وەستان و سیرکردنی لە نیگا و وەستان و سیرکردنی عاشقێک نەدەچوو، بەڵکو لە شەرکەڕێکی تێکشکاو دەچوو، لە پیاوێک لە جەنگێکی گەورە هاتبێتەوە و پەشیمان بێت لەوەی زیندووە. سەوسەن بە دەنگە ترسا و نیگا پەشۆکاوەکەیەوە سڵاوی لێکرد. دیمەنەکەوە هاسەیر و غەمگین بوو، کەسمان نیشانەیەکی خۆشی ڕاستەقینەمان لەسەر ڕوخساری کەسیان نەبینی. فیکرەت گوڵدانچی باوەشێکی کورتی پیا کرد و گوتی: پێم ناخۆشە کوڕم بەم جۆرە دەتبینم، پێم ناخۆشە. خالید بە دەنگێکی کەس گوتی: منیش حەزم دەکرد هەموو باڵندەکان بە سەلامەتی ببینن، حەزم دەکرد من بە ساغی بە هەموو دنیادا هێنامن، بەڵام ئەم شەو. فیکرەت گوڵدانچی گوتی: عەزیزم، هەموو شتێک دەبینم، پێویست ناکات هیچ بڵێیت، بەڵام دەبێت کێ بێت. خالید بەهێمنی سەری بادا و هیچی نەگوت. سەوسەن بەهێمنی و بەدەنگە لاوازەکەی خۆی گوتی: بەڵام ڕەنگە بتوانین هەندێک لە باڵندە بریندارەکان ڕزگار بکەین، ڕەنگە بتوانین بابە ئەگەر دکتۆرێکی باڵندە بدۆزینەوە. دکتۆر ڕەفعەت ڕەمزی لە تەلەفۆنی ئوتێلەکەی باوەجانەوە چەند تەلەفۆنێکی کرد و گوتی:
دکتۆر دڵشاد شکور هەیە ئەوە تاکە دکتۆری تایبەتی حیواناتە لە شارەکەدا تۆزێکی دی دەگات. فکرەت گوڵدانچی سەری بادا و گوتی ها لە ڕاستیدا سەیرم پێدێت کە دکتۆری حیوانات لەم شارەدا کەمن زۆر سەیرم پێدێت وا دەزانم لە هەر شارێکی تری دنیا ئێمە زیاتر پێویستیمان بە دکتۆری حیواناتە. هەموو بە قسەکەی گوڵدانچی پێکەنین. پێشتر گوڵدانچیمان بەو جۆرە لە ناو سەوزە فرۆش و ماسی فرۆش و جگەرچیەکانی بەیانیدا نەبینی بوو. ئێستا هێدیەدی تەواو پیری پێوە دیار بوو. بە سەرسامی سەیری چواردەوری خۆی کرد و گوتی باشترین شت ئەوەیە هەموو باڵندەکان بگوازینەوە بۆ مەخزانەکەی حیزەتی برام. لایانی کەم لەوێ سەلامەتن پاسەوانیان هەیە وانە لەوێ دەتوانین باڵندە مردوەکان دەربهێنین و زامدارەکان تیمار بکەین و غەمی ئەوانی تریش بخۆین. ها نازانم کەس هەواڵی بە پۆلیس داوە؟ دەبێت شتێکی وا بکەین دەبێت شتێکی وا بکەین. ئێمە لەم ئەو لای شەقامەکەوە گوێمان دەگرت. یەکێک گوتی کاتی خۆتان بۆ پۆلیسەوە دەکوژن زەلامیش بگوژرێت پۆلیس غەمی ناخوات. ها ئێستا هیچ ناکەن غەمی کۆمەڵک تەیر و تیور دەخۆن. گوڵدانچی گوتی نازانم ئەم پیاوە 8 ساڵ بە دنیادا گەڕاوە ئەو باڵندانەی کۆ کردوێتەوە. ئێستا نامەردێک دێت و لە یەکەم شەودا کۆمەڵک تاپڕیان پێ دەتەقێنێت. ئەوەش کەم نییە. ها کەم نییە. تاکە شتێک کە کردمان ئەوە بوو بچین و یەکێک لە وێنەگرانی شارەزا خەبەر بکەین و بە دەموچاوی خەواڵەوە کێشی بکەین و داوای لێ بکەین لە هەموو لایەکەوە وێنەی قەفەزە خوێناوەکانمان بۆ بگرێت. برای وێنەچی هەر هێندەی خوێنی ئەو هەموو باڵندەی بینی کە چاوی بۆ قەسابخانەیە گەورەیە کەوت کە بە کۆمەڵک تەیری قەشەنگ سازکراوە بە ئاگا هاتەوە و بە حەسرەتێکی زۆرەوە فۆتۆکانی بە جوانترین شێوە بۆ گرتین. زۆر کەس لە ئێمەکە نەمان دەویست یادگاری ئەو ڕۆژانە لە یادمان دەربچێت. ئەو وێنانەمان هەمووی کڕی. هەندێک لەو وێنە خوێناویانە تا ئەمڕۆژ لە ئەلبومی تایبەتی هەندێک کەس داماونەتەوە. لە دۆڵاوی یادگارە تاڵەکانی سەوسەندا هەڵگیراون. لە لای خالید ئامونیش گەورە کراون و لە دۆسیەی تایبەتیدا پارێزراون. بەڵام ئەو باڵندە زامدار و خوێناوی و کوژراوانەی خالیدیش بە هەمان شێوەی باڵندە ئازاد و خۆشحاڵ و سەرمەستەکانی کامەران ئارەزووی ناسینی دنیا و بینینی سەرزەمینیان لە ئێمەدا جوڵاند. خوێن و برین و هاوارەکانیان لە سەرسامی ئێمەی کەم نەدەکردەوە. ئەوەی باڵندەکان نیشانەی بەهەبوونی سەرزەمینێکن بە ئێمە نامۆیە نیشانەی دنیایەکی دوورن کە بانگمان دەکات هەروەک خۆی وەها بوو. حاڵی خالید ئامون گەلێک دژوار دەردەکەوت بەڵام نیگاکانی لە پاڵمان دێتیدا سێبەرێکی نهێنی و ئاڵۆز و نەخوێندراوەی لەسەر بوو. کەسمان لەوانەی لەو بەیانیەدا لە نزیک قەفەزەکانەوە وەستا بووین نەمان دەتوانی تێبگەین تا بڵێ تاریک و تەلیسماوی بوو وەگەوەی جیهان وەگەوەی ئەو سەفەرە درێژە ڕۆحی تاریک کردبێت. دواتر کەسانێکی تاکوتەرا دەرکەوتن کە لەوە پێش خالیدیان لە بازاڕدا ناسی بوو بە ئارامی تەوقەیان لەگەڵدا کرد و بە دەنگێکی لەسەرخۆ بە خێراتنەوەیان کرد. بێ ئەوەی گەرمێکی ئەوتۆ یان خرۆشانێکی تایبەت پیشان بدەن هەموو هەستمان کرد خالید ئامون لە ناو ئێمەدا هەست بە تەنهاییەکی گەورە دەکات. گەڕانەوەکەی ئێمە لە هیچ شتێکدا بە گەڕانەوەی کامەرانی سەلمانە دەچوو کە کۆمەڵێک ئاهەنگی زۆری خستەوە و بە جۆرێک لە جۆرەکان زۆر بەمانی خۆشحاڵ کرد. کاتێک ویستیان قەفەزی بە باڵدارە بیمارەکان لەو جەنجاڵینەوە بازار دوور بخەنەوە هەستمان کرد دۆخی خالید لەوە دژوارترە بتوانێت ماشێن لێ بخڕێت لەبەرەوە کوڕێکی گەنج لە بری ئەو چوە پشت سوکانەکە و ئەوانی دیکە لە تاکسیەکی کۆندا بۆ جێگای کۆبوونەوەی باڵندەکان پێشی کەوتن. نزیکی سەعات دەی بەیانی دکتۆر دڵشاد شکور هات تا ئەو گەیشت ژمارەیەک لە باڵندەکانی دیکەش مردن بەڵام هاتنی دکتۆر دڵی هەمووانی خۆش کرد. دکتۆر پیاوێکی ڕووخۆش و قسە شیرین بوو کە خۆشحاڵ بوو دوجار لەم کاتی شەڕی ناوخۆیەدا کە ڕۆژانە چەندین کەس دەکوژرێت کەسانێکان دەیانەوێت ژیانی هەندێک باڵندە ڕزگار بکەن. دکتۆر گوتی لەوەتەی شەڕی ناوخۆڵ گیرساوە ئیتر دکتۆری وەک من کە سەرروکارمان لەگەڵ ژیانی حیواناتدایە کارێکی ئەوتۆمان نەماوە ئیشەکەی من بە ڕێزی ژیانەوە بەستراوە.
کە ئادەمیزاد حورمەتی بۆ ژیانی خۆی نەبێت حورمەتی بۆ حیوانات هەر نابێت. دکتۆر هێدی هەستی کرد بە دەرهێنانی باڵندە مردوەکان لە قەفەسەکانیان و گوتی بەڕاستی حەیف هەموو باڵندەی نەبینرا و بێوێنن بەڕاستی حەیف. گوڵدانچی کە لەسەر کورسیەکی تەختە لە ناوەڕاستی عەمباری باڵندەکاندا دانیشت بوو دەستی خست بۆ ژێر ڕیشیەوە و گوتی مخابن جوانترین باڵندەکانیش پێوە بوون. دکتۆر باڵندەیەکی دەرهێنا پەڕێکی ڕەش و بنسکێکی سپیە بوو کڵاوپەڕێکی ڕەشی بەسەرەوە بوو لە کڵاوی جەنگاوەرە ڕۆمانە دێرینەکان دەچوو. سەوسن بە دەنگێکی غەمگین و ترساوە گوتی چه حەیفێکی گەورەیە خوایە چه حەیفێکی گەورەیە ئەوە چه باڵندەیەکی دەگمەنە چه باڵندەیەکی دەگمەنە. کراکس بلومن باخی لەو باڵندانەیە کە بە لە ناوچوو حسێبە لە هەموو دنیادا چەندانەیەکی کەمی هەیە جاران لە هەندێک هەرێمی بەرازیلدا بڵاو بوون ئێستا زۆر دەگمەنن. دکتۆر بە سەرسامی سەیری سەوسەنی کرد و گوتی ڕاستەکەی من زانیاری وەهام نییە هێندە دەتوانم بڵێم کە من باڵندەی وەهام نەبینیوە. چه حەیفە ئەوە هەروە بمرێت. خانم من هاوڕێیەکم هەیە زۆر لە مۆمیادا شارەزایە. بەڕاستی شارەزایە لەوانە نییە کە باڵندەکان کەوڵ دەکەن و ناوسکیان پڕ دەکەن لە پوش و تەواو. ئەو بەڕاستی دەزانێت جوان مۆمیا بکات. دەڵێت چی ئەم باڵندانە مۆمیا بکەین هەموو ئەم باڵندە مردوانە دەڵێت چی؟ سەوسن بە ئەسپایی گوتی دکتۆر دکتۆر پێی بڵێ با باڵندەکانمان بۆ مۆمیا بکات. پێی بڵێ یەکەیە کە باڵندە مردوەکانیان دەرهێنا دایان باڵندەی ناوازە بوون چەندین جۆری نەبینراوی کۆتر و تووتی و قەتێ و بولبول. دکتۆر لە نیوەڕۆتانی وەشە و لەگەڵ باڵندە زامدارەکاندا خەریک بوو بە هێمنی چەندەها ساچمەی لە برینەکانیان دەرهێنا. هەندێکیان تا مردن بە شەلی و هەندێکیان تا مردن بە باڵشکاوی و هەندێکیان بە کوێری دەمانەوە. سەوسن و فیکرەت گوڵدانچی و خالید تا نیوەشە و لەگەڵ دکتۆردا بوون. کرێکارەکان لە نیوەڕۆ تا ئێوارێ خەریکی چاکردنی جێگای تازە بوون بۆ باڵندە ساخەکان. خالید بە درێژایی ئەو ڕۆژە لە ناوەوە تاریک و لە نیگادا ئالۆز دەینواند. زۆر کەم قسەی دەکرد شتێکی ڕەش باڵی بەسەر ڕۆحی داگرت بوو. سەوسن بە درێژایی ئەو ماوەیە لێی نەپرسی ئایا گومانت بۆ کێ دەچێت چونکە دەیزانی ئەو پرسیارە چەند ترسناکە و دەشێت چ دەرگایەکی تاریک بکاتەوە. بەڵام دەم و ئێوارە دکتۆر دڵشاد شکوور لە یەکێک لە پشوەکانیدا کاتێک خەریکی کێشانی جگەرەیەکی نوێ و خواردنەوەی چایەکی تازە بوو بێ ئەوەی ئاگاداری ئەوە بێت سەری چ سندوقێک دەکاتەوە پرسی بەڵام کاک خالید تۆ گومانت بۆ کێ دەچێت گومانت بۆ کێ دەچێت؟ لەو باوەڕدام چەند کەسێکی زۆر کەم دوێنێ شەوزانی بێتیان کە بەڕێستان گەڕاونەتەوە چەند کەسێکی زۆر کەم. خالید بە ماندوێتیەوە سەیری دکتۆری کرد و گوتی دکتۆر ئەوانەی قەلەندەر ئامونیان کوشتووە ئەوانەی ساڵی 92 ماڵی ئامونیەکانیان سووتان ئەوانەی شاکەیان گرتە ماڵەکانمان هەر ئەوانە دوێنێ شەو باڵندەکانی منیان کوشت. شتێک لە ڕقی قوڵ لە تووڕەیی لە نائومێدی ڕەش لە دەنگیدا بوو سەوسەنی ڕاستڵەکاند. شتێک پێچەوانەی ئەو ڕوونی و ڕووناکی کە لە دەنگی کامەرانی سەلمادا هەستی پێکرد. شتێکی تاریک زۆر تاریک کە پێشتر لە دەنگی هیچ مرۆڤێکدا نەیبینی بوو. فکرەت گوڵدانچی کەمێک خۆی ڕاست کردەوە و گوتی کوڕم من لە هەست و نەستت تێدەگەم دەزانم چەند ناخۆشە دەزانم چ نامەردیەکە بەڵام پەلەمەکە کوڕم پەلەمەکە لە جۆرە حاڵەتی وادا مرۆڤ نازانێت سەرکاری لەگەڵ کێدایە. کێ دەڵێت ئەوانن کێ دەڵێت کوڕی من ئێستا بەڵگەمان بۆ قسەیەکی وەها نییە. خالید ئامون سەیری سەوسەنی کرد و گوتی هەستێک لە ناومدا وام پێ دەڵێت من بەڵگەم نییە هیچ بەڵگەیەکم نییە و ناشتوانم بەڵگەم هەبێت بەڵام ئەو کەسەی ئەوەی کردووە دەیەوێت لەسەر مەیتی باڵندەکان سەر بکەوێت بە کوشتنی باڵندەکان من بکاتە دەرەوە و دڵی خانمم لێ بڕەنجێنێت. فکرەت گوڵدانچی کەمێک ڕیشی خوراند و لەسرە خۆ گوتی
خالید ئامون تۆ باڵندەکانی خۆت هێنایەوە باڵندەکانی خۆت هێنایەوە من بزانم و حەقڵم بە مەسەلەکە بشکێت حیکمەتی گەورەی سەفەرەکە هەمووی لەناو باڵندەکاندا نییە حیکمەتی گەورەی سەفەرە دوور و درێژەکە دەبێت شتێکی تر بێت باوەڕ ناکەم کوشتنی باڵندەکان هیچ لە شوێنی تۆ بگۆڕێت دکتۆر دڵشاد بە گومانەوە سەیری کرد و گوتی لەوانەیە بە پێچەوانەوە لە شوێنی نایارانی تۆ بگۆڕێت لەوانەیە لە شوێنی ئەوان کەم بکاتەوە خالید قوڵ سەیری چاوی دکتۆری کرد و هیچی نەگوت سەوسەن بە دەنگێکی گریا و گوتی نا تکایە ناتوانین هیچ کەس تاوانبار بکەین هیچ کەس خالید بە شتێک لە ڕەنجاویەوە گوتی ئەی ژیانی باڵندەکانی من ئەی ماندووبوونی 8 ساڵم لە ئاوارەییدا ئەگەر کەسێک بێت و هەموو ئەوە بدات بە بادا دەبێت هەروە سووک و ئاسان بۆی دەرچێت سەوسەن بە هەمان دەنگی گریاوە گوتی بەڵام خالید ئێمە هیچ نازانین کێ باڵندەکانی کوشتووە خالید گوتی من دەزانم کێ باڵندەکانی کوشتووە مەنگوڕی بابە گەورە یان یەکێکی تر لە چەقۆکێشەکانی ئەو بە ئاگاداری کوڕەکەی سەلما بە دڵنیاییەوە بە ئاگاداری ئەو من دەزانم سەوسەن بە دەنگێکی گریاوە گوتی بەڵام وانییە جارێ هیچ شتێک دیار نییە خالید بە نیگایەکی ماندووەوە سەیری سەوسەنی کرد و گوتی بەڵام سەوسەن خان من ئەم بێباکەی تۆ ئەوەی ناتەوێت بیبینیت کوڕەکەی سەلما لە سەرەتاوە چی دەکات ئەوەی نابینیت چکارە ساتێکی بەسەر من و خانەوادەکەمدا هێناوە ئەوە هەزار جار برینەکەم قوڵتر دەکاتەوە ئەوە وا دەکات زامدارتر بووم و برینم لە تەیرەکانم قوڵتر بێت سەوسەن خان لێگەڕێ و هەمووی بخەرە بەر ویژدانی خۆت ببینە ئێمە چه ئازارێکمان کێشاوە ببینە چەندە بریندار بووین ببینە و بیخەرە بەر ویژدانی خۆت سەوسەن دوای ئەو قسانە لە بێدەنگێکی زۆر قوڵدانوقم بوو بەڵام شەو بەر لەوەی ماڵئاوایی لە یەکتر بکەن بە خالیدی گوت لە نزیکترین کاتدا دەبێت یەک ببین و بە هێمنی لەسەر هەموو شتێک قسە بکەن نیوەشۆ فیکرەت گوڵدانچی و کچەکەی بە دوو تاپڕەکەوە گەیشتنەوە ماڵ تا لە بەرچاوی دکتۆر ڕەفعەت ڕەمزی ون بوون هەریەکان تاپڕێکی هەڵگرتە بوو کە چوونە ژوورەوە لە بەردەرکی هۆڵەکەدا فکرەت تاپڕەکەی خۆیدایە دەست سەوسەن و ئەویش بێ ئەوەی هیچ بڵێت وەریگرت و لەگەڵ تاپڕەکەی دەست خۆیدا پێچانی لە چەرچەفێکی کۆنەوە و دەرگای دۆڵابی یادگارە تاڵەکانی کردەوە و لەویادا بۆ هەتا هەڵی گرتن بەشی 42 کوشتنی باڵندەکانی خالید ئامون لە شاردا دەنگدانەوەیەکی بێوێنەی هەبوو کامەرانی سەلمان لە ماڵی خۆیان لە جێگاکەی خۆیدا نووسە بوو کە لە خەویان هەستان و هەواڵەکان پێڕاگەیاند سەرسامانە سەیری دەوروبەری خۆی کرد و بێ ئەوەی تەواو بە ئاگا هات بێتەوە وەک ئەوەی بەدەم خەوەوە بێت گوتی کام باڵندانە ئەوانەی ئاورنگ ئاباد یان ئەوانەی شاری خوماسی ئەوەی هەواڵەکەی بۆ هێنابوو کوڕێکی ئاوێنە فرۆش بوو لە بازار تێگەیشت کە کامەرانی سەلما خەوبەری نەداوە و هێشتا لە خەونەکانیدا هەر بە جیهاندا دەگەڕێت وشە بە وشە خەبەرەکەی بۆ دووبارە کردەوە و گوتی دوێنێ شەو خالید ئەمون گەڕاوەتەوە و قەفەسی باڵندەکانی لە بەردەم ئوتێلی باوەجاندا داناوە و نیوە شەو یەکێک بە تاپەڕ تەقەی لە تەیرەکان کردووە کامەرانی سەلما چاوی گڵۆفی و بە بێباکیەوە گوتی جا من کارم بە باڵندەکانی خالید ئامونەوە چییە؟ کوڕەکە گوتی نا هیچ کاک کامەران بەڵام دەنگێک لە بازاردایە کە تۆ یان کاک مەنگۆڕ ئەوەتان کردبێت بەڵام من دەزانم کە ئێوە شتی وا ناکەن کامەران بەسەرسامیەوە سەیری کرد و گوتی بەڵام خوایە من باڵندە بۆ دەکوژم من قەت باڵندە ناکوژم کوڕەکە گوتی من دەزانم تۆ باڵندە ناکوژیت من دەزانم کە کامەرانی سەلما هاتە دەرەوە بۆ ناو بازار هەواڵی کوشتنی باڵندەکان بە ئەندازەی هەواڵەکانی شەڕ لە سەرزاری خەڵک بوو هەواڵەکە تووشی دوودڵیەکی ڕاستەقینەی کرد بێ ئەوەی کاتێکی زۆر کوژێت و لە هیچ قسە و باسێکی سەرزارێکیەوە تێوە بگلێت بەپەلە چوو بۆ چایخانەکە
کە گەیشتە ئەوێ مەنگوڕی بینی جامێکی گەورەی ماستاوی لە بەردەم خۆیدا دانابوو بە دەنگی بەرز قسەی دەکرد و دەیگوت سوێن دەخۆم بە قوونی هەموو پیاوە مقەدەس و بەڕێزەکانی ئەم شارە کە ئاگام لە کوشتنی باڵندەکانی خالید ئامۆن نییە. ها شەوێ من لە ماڵی داغلی بووم، ژنەکەی یەکەم کەسە لە لێنانی پاچەدا، هەموو شتێک باش دەزانێت، قۆزی شام، کوبەی عەڵەب، چلو خوروشتی ئێرانی و هەزار شتی تریش، بەڵام لە هەر شت زیاتر لای من پاچەکەیەتی. ژنەکەی داغلی دەزانێت من چەند حەزم لە پاچەیە. دوای ئەوە من کاتێک پاچەی ژنەکەی داغلی دەخۆم هەموو شتێکم لەبیر دەچێتەوە، هەموو شتێک. من دوای پاچە خواردن مەزاجێکی وا سافم هەیە کە ناتوانم بیری خراپ بکەمەوە. من لەوێ بووم، لە ماڵی عومەر داغلی بووم کە یەکێک هات گوتی خالید ئامون بە خۆی و باڵندەکانەوە هاتۆتەوە. من گوتم بەخێر بێتەوە. ها سوێنتان بۆ دەخۆم کە من گوتم بەخێر بێتەوە. ئێرە شاری خۆیەتی، شاری ئەوە و شاری هەموو ئامۆنیەکانی تریشە. سوێن دەخۆم کە چەند گوتم شاری منیشە، ئەوەندە شاری ئەوانە. بەڵام ئەم شەڕە مەلعونە هەموو شارەکەی لە یەک ترازاندووە. برای لەگەڵ برادا کردووە بە دوژمن. دواتر یەکێک هات و گوتی خالید ئامون لەبەر بێکەسی و بێجێگەیی چوە لە ئوتێلەکەی بە ئاوجان لای داوە. من گوتم گەر بڕوای بە من بواە، گەر منی بە دوژمن نەزانی باە، سوێن دەخۆم کە دەمبردە لای خۆم. چیم بۆ کامەرانی سەلما کردووە بۆ ئەویشم دەکرد. بەڵام دەزانم ئامونیەکان خێڵێکی کەل لە ڕقن، لەو حەشایەرانن هێشتا هەر بە کەللەی کۆن بیر دەکەنەوە. نا کەس پێم نەڵێت هەموو عەشایەرەکان بە کەللەی کۆن بیر دەکەنەوە. ها سوێن دەخۆم، عەشایەرمان هەیە سەرێکی تازان خستووەتە جێگای کەللە کۆنە پوتەکەیان و قونێکی تازان لە خۆیان بەستووە. بەڵام ئامونیەکان نا بەداخەوە. قسەکانی مەنگوڕ لە چایخانەکەدا دەنگیاندایەوە. بەڵام شتێک لە گاڵتەکردن لەرەی پێڕابواردن بە دەنگیەوە دیار بوو. ئەوە جۆرە تۆنێک و مۆسیقایەکی نهێنی بوو کە جارجار لە دەنگیدا دەردەکەوت و تەنیا هەندێکمان هەستمان پێدەکرد. کە کامەران لە تەنیشتیەوە دانیشت و سەیری دەموچاوی ئەوانەی دەوروبەری خۆی کرد، هەستی کرد هەندێک لە نیگاکان هێشتا بەڕاستی گومانیان لە قسەکانی مەنگوڕ هەیە. کامەران بە کەمێک نائارامی و سەرسامیەوە گوتی چ قسەیەکی پڕوپوچە ئەمەی لە بازاڕدا کەوتۆتەوە. ها دەبێت کێ قسەی وای بڵاو کردی بێتەوە؟ ئێمە بۆ دەبێت باڵندەکان بکوژین؟ بۆ دەبێت باڵندەکان بکوژین؟ من قەت باڵندە ناکوژم. یەکێک لە ئێمە لە مەنگوڕی پرسی مەنگوڕ تۆڕات چییە؟ خەیاڵت بۆ کێ دەچێت؟ دەڵێیت کێ لە پشت ئەم حکایەتەوەیە؟ مەنگوڕ تا دواقوم ماستاوەکەی خواردەوە و گوتی یوسف کەویاری گەورە لەم حاڵەتانەدا دەیگوت تاوانبار ئەو کەسەیە کە بۆی ناچیت. ها بەڵام من نازانم بڵێم چی. من هەواڵەکەیان پێگوتوم، بە خۆمم گوت مەنگوڕ خۆت لەم ئاگریان لادا تێدەگەن. من گوتم مەنگوڕ قونی خۆت مەخەرە بەردیواگەرم. تۆزێک بە جددیەتەوە چاوی داچەقاند و کۆکی و دەمی سڕی و گوتی بڵێم چی؟ تاوانبارەکە دەشێت هەر کەسێک بێت کە ئێوە خەیاڵتان بۆی ناچێت. دەشێت تاقیمی مەنسوور ئەسلیم بن کە خۆتان دەزانن دوای شەڕەکەی قەلەندەر ئامون و مستەفا هەژار چرقێکی گەورە لە نێوانیاندا سەوز بووە. خۆتان دەزانن ئەوەی قەلەندەر کردی کەم نەبوو. کابرا شاعیرێکە ناوی خۆی هەیە، ئەو مستەفا هەژارە زەلامێکە شاعیرەکان سوێند بە قونی دەخۆن. تۆ کەسێکی وا لەسەر یەک دوو قسە خەڵتانی خوێن بکەیت. ها ئەوە کەم نییە. نازانم لەوانە شار کەسێکی تر بێت کە دەیوێت فیتنەکە قوڵ بکاتەوە، کەسێک دەزانێت ئامونیەکان سەرگەرم و دڵگەرمن و دەیەوێت زیاتر برینداریان بکات. لەبیرتان نەچێت ئەم شەڕە ئەخلاقی تیا نەماوە، بەڵام خۆ دووریش نییە دەستی یەکێک بێت لەو گاڵتەچیە بێویژدان و شەڕانیانەی ئەم شارە کە هەموو شتێک دەکەن بۆ ئەوەی دوایی لە دوورەوە پێ بکەنن. بە قەبری کەویاری گەورە پێکەنین لەم شارەدا بۆتە شتێکی شەڕانی، شتێکی لە خەنجەر خراپتر، لە ژەهر کوشندەتر. لێتان ناشارمەوە من کە ئەو توخمە مەلعونە لە خەڵکی گاڵتەچی لەم شارەدا دەبینم
حەز دەکەم ئیتر پێ نەکەنم قەت تا دەمرم پێ نەکەنم ها یان دوور نییە کەسێک بێت بێوێت سەر لە کچەکەی گوڵدان چیتێک بدات بە جۆرێک کچە بە سەزمانەکە پاک و پیسی بۆ لە یەک جیا نەکرێتەوە گەر ڕاستیتان پێ بڵێم هەموو شتەکان کراون دوور نییە خەڵکانێک بن کە ڕقیان لەم باڵندانەیە خەڵکێک هەیە دەزانن بینینی ئەم تەیرانە عەقڵی خەڵکی ئەم شارە دەخاتە سەر هەوایەکی تر ئێوە مەنگوڕ بە نەفام تێمەگەن عەقڵم بەشت دەشکێت ئەم شارە هەزار کەسی تێدایە چۆن لە تاحون دەترسن ئاوا لە دنیا دەترسن لەوە زراویان چووە ئێمە شتێک ببینین نەکبەتی ئەم ژیانە پەڕپوتەی خۆمان بیر بخاتەوە خۆتان دەزانن دوای بینینی باڵندەکانی کامەران خەڵکی ئەم شارە بە ژن و پیاوەوە چەندە حەزیان لە بینینی دنیا کردووە چۆن هەوای سەفەر چووەتە کەللایان کوڕینە بڕۆین و جیهان بدۆزینەوە جیهانی گەورە میلەتانی تر ببینین کە لوتیان ڕەنگێکی تری هەیە ئێوە نازانن خەڵکێک هەیە زۆر لەوە دەترسێت ئینجا سەیری هەمومانی کرد و باسپایی گوتی بە دووریشی مەزانن کە خالید ئامون خۆی بێت ها ئێوە بۆ ئەو دەرگایەدا دەخەن بۆ دەڵێن خۆی چۆن باڵندەکان دەکوژێت بەڵام بە قەبری شەیتان من ئەوە بە دوور نازانم کوڕەکە دەیەوێت سەوسەن فیکرەتی دەست بکەوێت بە هەر نرخێک بووە هاتێ دەگەن دەشێت حیکایەتەکە وابێت کوڕەکە دەڕوات و هەموو دنیا دەگەڕێت هەموو باڵندەکانی خۆشی کۆ دەکاتەوە بەڵام ڕۆژ دوای ڕۆژ مانگ دوای مانگ ساڵ دوای ساڵ خەیاڵێک لەسەریدا گەورە دەبێت تێدەگەن بەسەر زەویدا دەڕوات و ئەو خەیاڵە مەلعونە لەسەریایەتی تێدەگەن بە دارستان و سەحرا و گوێ ڕووبارەکانی دنیادا دەڕوات و ئەو خەیاڵە مەلعونە وازی لێ ناهێنێت ها هەموو دەزانین کە خالید ئامون بە ئەندازەی کامەرانی سەلما یان بە ئەندازەی کوڕەکەی ئیبراهیم ئەسرین جوان نییە بۆیە دەبێت شتێک بکات گورجێکی گەورە بهاوێت خۆی بکات بە قوربانی باڵندەکانی بکات بە شەهید ها وەک قەلەندەر ئامۆنی خزمی کە سوێن دەخۆم بە پشت قوونی هەرچی سیاسی دنیاە گەر چەکەکەی دابنایە گەر عینادیەکی گەورەی نەکردایە لەوانە بوو خوێن لە لوتی نێت بەڵام واز لەوە بهێنن سیرکەن تێدەگەن دوو تاپەڕ هەڵبەت ئەوەی بە دنیادا گەڕابێت بە دوای باڵندەکاندا چوو بێتە ناو دارستانە چڕەکان چوو بێتە ناو شوێنە تاریک و عاسیەکان کە شێر و پڵنگیان تێدایە پێویستی بە دوو تاپەڕ دەبێت ها تێم بگێنن بۆ ئەوەی کە تەقەکان دەکات دەبێت تاپڕەکەی جێبهێڵێت کاسێتی 11 دیوی یەکەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان بەڵام واز لەوە بهێنن سیرکەن تێدەگەن دوو تاپەڕ هەڵبەت ئەوەی بە دنیادا گەڕابێت بە دوای باڵندەکاندا چوو بێتە ناو دارستانە چڕەکان چوو بێتە ناو شوێنە تاریک و عاسیەکان کە شێر و پڵنگیان تێدایە پێویستی بە دوو تاپەڕ دەبێت ها تێم بگەێنن بۆ ئەوەی کە تەقەکان دەکات دەبێت تاپڕەکەی جێبهێڵێت سوێن دەخۆم کە پێویست ناکات تاپڕەکەی جێبهێڵێت لەبەر ئەوە بە دووری نازانم ئەو تاپڕانە تاپڕی خالید ئامون خۆی بن کە کاتی نەبووە بیان شارێتەوە شەو نیوە شەو لە ئوتێلەکەی باوەجان هاتۆتە دەرێ هەموو دەزانن کە سەعات 3 شەو ئەو ناوە گەرجنۆکە شتیا زەماوەند بکەن کە زاگای لێ نییە هاتۆتە دەرێ تاپڕەکانی تەقاندووە و گەڕاوەتەوە بەردەمی ئوتێلەکە و کردوێتی بە هاوار ها بۆ ئەوەی دوجار مەنگوڕی بابە گەورە و کامەرانی سەلماتیەوە بگلێنێت ها بۆ ئەوەی باڵندەکانی بکات بە شەهید بۆ ئەوەی سۆزی هەمومان بۆ خۆی بباتەوە بۆ ئەوەی سەوسەن بڵێت وای لەم پیاوە بریندارە وای لەم مرۆڤە کە هەموو گیانی زامە وەرە گوڵی من وەرە حەزیزم من شوو بە تۆ دەکەم ها من بە دووری نازانم وابوو بێت بە دووری نازانم یەکێک پرسی بەڵام مەنگوڕ تو قەبری مردوود تۆ دوێنە شەو لەکوێ خەوتیت مەنگوڕ بە خەندەیەکی ساردەوە گوتی من دوای پاچەکەی خانمی داغڵی
چوومەوە بۆ ماڵی خۆم و یەک تەختە لێی خەوتم. هیچ شتێک لە خەوی دوای پاچە خۆشتر نییە. مەنگوڕ بەو تەفسیرانەی لە چایخانەکە پێشکەشی کرد تا ئەندازەیەکی زۆر هەموو گومانێکی گەورەی لە خۆی دوور خستەوە. وەک هەمیشە هەموومان باوەڕمان پێکرد کامەرانی سەلماش دڵنیا بوو کە ئەو نییە. لە ئێوارەدا گومان بە جۆرێکی وا گەورە بڵاو بووە، ژمارەی تەفسیرەکانیش بە شێوەیەکی وا سەیرزیادیان کرد. هەموو گومانمان لە یەکدی بوو، بەڵام دەبێت بڵێم کە بکەری ڕاستەقینەی ئەو تاوانە هەرگیز دەرنەکەوت و ڕۆژێک لە ڕۆژان نەدۆزرایەوە. بەشی 43 دوای هەفتەیەک لە گەڕانەوەی ئامون، مەنسوور ئیبراهیم ئەسرینیش گەڕایەوە بۆ شار. بە پێچەوانەی هەردوو کاروانەکەی دیەوە. ئەو لە کاتی نیوەڕۆدا گەیشت. قەفەسەکانی بچووکتر و ڕەنگینتر بوون. باڵندەکانی مەنسوور لەبری ئەوەی لە قەفەزی جیاجادا بن لە دوو لۆری زۆر زۆر گەورەدا لەسەر یەک بار کرابوون کە لە دوورەوە سیرمان دەکرد. باڵەخانەیەکی سیرمان لە قەفەس دەبینی. باڵندەکان چین لەسەر یەک هەڵچنرابوون. باڵندە گەورەکان لە ژێرەوە و باڵندە بچووکەکان لەسەرەوە. ئەوانەی لە ژماردندا وردن باسییان لە زیاد لە 160 چەشنە باڵندەی جۆراوجۆر دەکرد کە هەموو لەو پەڕی بەختەوەریدا گۆرانیان دەگوت. دەبێت بڵێم کە باڵندەکانی مەنسوور کەمێک لە خۆبایی و لووتبەرز و بەدهەوا دەیانواند. کامەرانیان لە باڵندەکانی کامەرانی سەلمان نەدەچوو کە گەلێک سادە و دۆستانە و پڕ فزوڵ بوون. هەموو باڵندەکان دایان خوێند بێ ئەوەی بەڕاستی سەیری ئێمە بکەن یان سەیری شارەکەمان بکەن یان وا دەربکەون هۆی خۆشحاڵی و بەهانەی بەختەوەریان گەیشتن بە دەفەری ئێمە بێت. کۆمەڵێک باڵندە بوون لە سەرەتاوە تا کۆتایی بەوە خۆشحاڵ بوون لە دنیادا دەژین و بە جیاندا سەفەر دەکەن. مەنسوور ئەسرین قەفەزەکانی بە شێوەی زۆر قەشەنگ و بە گەڵای زۆر ناوازە و بە مرو و دەمامک و پەیکەری بچکۆلە ڕازاندبووە. هەموو پیاوێکی زیرەک تەنیا بە سەیری قەفەزەکان دەیتوانی بزانێت ئەم باڵندانە مەلی چه ئاسمانێک و تەیری چ زەرزەمینێکن. قەفەسی باڵندە ئەفریقیەکان بە دەمامک و پەیکەر و سەمبۆلی شارستانەتی ئەفریقا کۆنەکان و بەکاری قەشەنگی هونەرمەندە خۆڕسکەکانی ئەو سەرزەمینانە ڕازابووە. لەسەر هەندێک قەفەزی دی نیشانە و سەمبۆلی شارستانێتی کۆنی مایە و زەغرەفەی جووتیارە بۆلیڤیەکان و ملوانکە و مۆفەرک و کەرەستەی هندیە سوورەکانمان بینی. هەندێک قەفەزیش بەکاری دەستی هەندێک لە هونەرمەندە بوودیەکان ڕازابووە. بە گشتی قەفەزەکانیش بە ڕەنگی زۆر تایبەتی ڕەنگ کرابوون. شێوەی ڕێکخستنی ڕەنگەکان و دیمەنی بەر هەڵگرەکان هەر یەکە و بەجیا لە کارێکی هونەری گەورە دەچوون. کاتێک لۆریەکان لە دەروازەی خۆرەڵاتی شارەوە هاتن بەم دیودا نزیکی سەعات 12 لۆریەکان لە دەروازەی خۆرەڵاتی شارەوە هاتن بەم دیودا و نزیکی سەعات 12 گەیشتنە کۆڵانی ماڵی ئیبراهیم ئەسرین و لە بەردەم هەمان ماڵی دێرینی جاراندا وەستان. گەنجێکی باریک و قشدرێژ لە دەستێک جلی نوێدا بە خەندەیەکی ئاڵۆزەوە لە لۆری یەکەم دابەزی کە خۆی کرد بە حەوشەکەدا. ئیبراهیم ئەسرین لە ڕادیۆیەکی لۆکاڵەوە گوێی لە هاتووە هاوار و شەڕەجنێوی نێوان حیزبە کوردیەکان دەگرت کە یەکدیان بە جاش و قالۆنچە و دوو پشک ناودەنا. خوشکەکەی لەگەڵ منداڵێکی 4 ساڵاندا کە لە کوڕێکی زەڕەنگەر ببووی خەریکی یاریکردن بوو. خوشکە بچکۆلەکەی لە سەربانجلی بە تەنافەکاندا هەڵدەواسی. ئەو یەکەم کەس بوو مەنسووری بینی و پڕ بە هەموو گەڕک قریشکانی مەنسوور هاتەوە. هاوارەکە هێندە بەرز بوو لە گەڕەکەکانی دیشەوە گوێیان لێ ببوو. ئیبراهیم ئەسرین باوەڕی بە چاوی خۆی نەکرد. ئەو هەموو ساڵەوە لە بیری چەسپی بوو کە مردن یاخود لە دەستدانی بینایی ناهێڵن جارێکی تر کوڕەکەی ببینێتەوە. بۆ ئێستێک وای دەزانی ئەوەی دەیبینێت دووبارە بوونەوەی خەوێکی دێرینە کە 8 ساڵ بوو دەیبینی خەونێک تێیدا سەری بەرز دەکردەوە و مەنسووری بە خەندەیەکی گەشەوە لەبەر دەرگای ماڵەوەدا دەبینی کە مەنسوور نزیکتر بۆ و ئەویش کەمێک هۆشی خۆی ڕاژەنی و لە غوباری گومان پاکی کردەوە. لە شوێنی خۆی هەستا و وەک دەست بۆ خەیاڵێکی دوور بەرێت دەستی درێژ کرد و لەو پەڕی سەرسامیدا دەستی بەر مەنسوور کەوت. گوێی لە دەنگی بوو کە گوتی
وای پیرە بابی خۆشەویست، وای پیرە بابی حەزیز. مەنسوور لە منداڵیەکی زووە ئیبراهیمی بە پیرە باب بانگ دەکرد کە باوەشیان بە یەکدا کرد. ئیبراهیم ئەسرین ماوەیەکی کورت نەیتوانی هەناسە بدات. لەو ساتەدا جارێکی تر جوبرائیلی بینیەوە. دڵنیا بوو جوبرائیل لە پشت مەنسوورەوە بە خەندەیەکی زۆر گەورەوە تەماشای دەکات، بەڵام بێ ئەوەی بایەخی پێ بدات، بێ ئەوەی بترسێت، سینەی پڕ کرد لە هەوا و گوتی: تۆیت، تۆیت. یەکەم جار ئیبراهیم ئەسرین نەگریا، بەڵام کە بینی شیڤان و بەفرا و بە چ شەوق و حەسرەتێکەوە باوەش بە مەنسوورا دەکەن و چاویان پڕ بوو لە فرمێسک. پاش ماوەیەکی کەم هەموو شتەکان لە بەرچاویدا هێمن و هەموو دەنگەکان لە گوێچکەیدا کەپ بوون. شادیەکی قوڵدای گرت، شادیەک لە هەموو شتێکی دنیای دابڕی. دووبارە و چەند بارە باوەشی بە مەنسووردا کردەوە و یەک لەسەر یەک دەیگوت: تۆیت، تۆیت. لە چەند سەعاتێکدا هەموو شار هەواڵی گەڕانەوەی مەنسووری بیست. ساقی مەحموود و کۆمەڵێ مۆسیقار، مستەفا هەژار و کۆمەڵێک شاعیر لە پێشەوەی ئەو کەسانەدا بوون کە بە پەلە گەیشتنە لای مەنسوور و باڵندەکان. مەنسوور بە ئاشکرا و خۆشتر و کراوەتر و پڕژیانتر لە جاران دەردەکەوت. بە گەرمیەکی بێوێنەوە باوەشی بە هاوڕەکانیدا کرد. خەندەیەکی ڕاستەقینەی گەورە لە ڕوخساریدا بوو کە مرۆڤ پێش سەفەرەکە بە دەگمەن دەیبینی. زۆری نەبرد ماڵی ئیبراهیم ئەسرین پڕ بوو لەوانەی لە هەموو لایەکەوە دەڕژانە حەوشەکەەوە بۆ بەخێراتن. بە جۆرێک مەنسوور وەک بوون بوویەک لە شەقامێکی جەنجاڵدا، نەبواری قسەکردن، نەبواری بیرکردنەوە، نەبواری پشودانی نەبوو. لە هەموو لایەکەوە خزمانی ڕژانە حەوشەکەەوە و بێ ئەوەی خۆی ئاگادار بێت ئامۆزا و هاوڵەکانی پاسەوانی تایبەتیان بۆ باڵندەکان دانا. سەعات دوای سەعات هونەرمەندان و شاعیران و شێوەکاران زیاتر و زیاتر لە حەوشە و داڵان و هەیوان و ژوورەکاندا کەڵەکە دەبوون. مەنسوور لە خەیاڵی ڕۆشنبیرانی شاردا بە پێچەوانەی خالید ئامون و کامەرانی سەلماوە وەک نمونەی عاشقی گیانفیدا و ڕۆمانسی وێناکرا بوو. ساڵ دوای ساڵ وێنەیەکی ئەفسانەی وەرگرت بوو. ئیتر دوای بڵاوبوونەوەی هەواڵی گەڕانەوە چاوەڕوان کراوەکەی سات دوای سات و ڕوژمی شەیدایانی ئەو عاشق ڕۆمانسیا بۆ سەر ماڵی ئیبراهیم ئەسرین زیادی دەکرد، بە جۆرێک نەژوورەکان و نەحەوشەکە نەیدەگرتن. ساقی لە ناچاریدا پێشنیاری کرد کە هۆڵێکی گەورە بگرن و ئاهەنگەکەیان لەو ماڵە چکۆلانەیە دەربهێن و بیبەنە ساڵۆنێکی ڕاستەقینە تا هەمووان پتر هەڵپەڕن و شێعر بخوێننەوە و شایی بکەن. لە سەعاتێکدا هۆڵێکی گەورەی ئاهەنگیان پەیدا کرد و هەموو میوانەکان لەگەڵ مەنسوور ئیبراهیمدا بەدەی هاماشێن بەرەو هۆڵەکە بەڕێکەوتن. لۆری باڵندەکانیشان بە هەموو شاردا تا بەردەم هۆڵەکە باژوود. زۆر لە میوانەکان لە پیکابی سەربەتاڵدا دوای کاروانی ماشێنەکان کەوتن و لە زۆربەی کۆڵان و کوچەکاندا خەڵکی تازە خۆیان گۆڕی و سوار ئۆتۆمبیلەکانیان بوون و چوونە دوای کاروانەکە. لە هۆڵەکەدا هەرزوو هەوەسی ئاهەنگ هەمووانی داگرت. ساقی مەحموود خۆی کرد بە ڕێکخەری بەرنامەکان و ویستی جۆرە ڕێکخستنێکی گونجاو بخاتە ناو هەموو ناڕێکیەکەوە کە لە پڕ گەماروەی مەنسووریدا بوو. لە ماوەی چەند دەقیقەیەکدا تیپۆ مۆسیقەکانی ڕێکخست و بەرودووە گۆرانی بێژەکانی ڕیز کرد. لە نێوان هەموو گۆرانیەک و گۆرانیەکدا شاعیرێکی خستە پرۆگرامەکەوە. ژمارەی شاعیر و گۆرانی بێژەکان بە ئەندازەیەک زۆر بوون. گەر پرۆگرامەکە چەند ڕۆژێکیشی بخایەندایە بەشی هەمووانی نەدەکرد. وەک چاوەڕوان دەکرا زۆربەی گۆرانی و شعرەکان لەو هەفتانەی دواییدا بۆ پێشوازی مەنسوور ئامادەکرا بوون بە شعری باڵندە مقەدەسەکان کە یەکێک لە شاعیرە لاوەکان نووسی بووی. ئاهەنگەکە کرایەوە. شاعیرەکە بە دەنگی ئەکتەرێکی شانۆ هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک دەست جوڵاندنی نابەجێدا شعرەکەی خوێندەوە، بەڵام لەگەڵ خراپی خوێندنەوەکەیدا چەپڵەیەکی بەجۆشی وەرگرت. مەنسوور سەیری لێهات کە ساڵانی دوور و درێژی غەریبی ئەو خەیاڵ و خورافاتانەی نەسریوەتەوە کە دوای ڕووداوی شەرزەمینەکەی خودرۆ دویار بە ناوی ئەوەوە لکابوون. بەڵام شتەکان وەها خێرا و بێپرس و بیاگای ئەو دەکران. بواری ئەوەی نەبوو لەسەر ئەم بەزمە گەورەیە قسەیەک بکات یاخود هیچ جۆرە ناڕەزایی یەک نیشان بدات. لەو ساتەوەی گەیشت بۆەوە شار شتەکان وەک لافاو لەگەڵ خۆیاندا دایان برد.
ئێستا هیچ چارێکی نەبوو ئەوە نەبێت لە جێگای خۆی ڕووخۆشدا بنیشێت و بە ئەدەبەوە بۆ هەمان پێ بکەنێت و خۆی سوپاسگوزار نیشان بدات. گۆرانی بێژەکان یەک لە دوای یەک گۆرانیەکانی خۆیان بەسەر مەنسووردا دەگوت و شاباشیان وەردەگرت کە وچانێک دروست دەبوو خەڵکانێک هەڵدەستان و بە خێراتنەوەی مەنسووریان دەکرد. دواتر شاعیرەکان شعرە عاشقانەکانیان دەخوێندەوە و هەندێکیان لە کاتی خوێندنەوەکاندا دەگریان و هەندێکیان هەوڵیان دەدا قسە خۆش و کۆمیدی دەربکەون. باوکی بەردەوام بە چپەوە لە ناوە هەنگەکەدا و کەسانەی پیشان دەدا کە لەو چەند ساڵەدا بە پارە کۆمەکی سەفەرەکەی مەنسووریان کردبوو. پورەکانی زوو داهاتن و باوەشیان پێدەکرد لە ناو وشەی شاعیرەکان و لە ناو گۆرانەکاندا بەردەوام گوێی لە ناوی خۆی دەبەوە. ساقی دووجار هات بۆ لای و دەیگوت ئەوەتە خواست بوو بیتوانی بایە گۆرانی بۆ بڵێت، بەڵام ناتوانێت چونکە دوای ڕۆیشتنی ئەو دەنگی کەوت و هەرچیەک بکات چیتر ناتوانێت بە هیچ ئاوازێک بچریکێنێت. ساقی چەندە زۆری لە قورگ و هەناسەی خۆی دەکرد نەی دەتوانی گۆرانی بڵێت. لە ناوەڕاستی ئاهەنگەکەدا مەنسوور ئەسرینیان هەستان تا هەندێک قسە پێشکەشی ئامادەبوان بکات کە مەنسوور قسەی کرد هەمان بێدەنگ بوون. ماتیەک باڵی بەسەر هۆڵەکەدا کێشا کە پێکی قوڵ کەوتە سەر هەموو ڕوخسارەکان. کچانی ئامادەبوو لە هۆڵەکەدا هەموو گیانیان ببوو بە چاو. دیمەنی ئەم کوڕە ناسکە زەمینگەڕا تەماحێکی قوڵی تێگەیشتن و ناسینی دنیای لە هەمواندا جوڵاند بوون. مەنسوور بە هێمنی هەمووانی سوپاس کرد و باسی خۆشحاڵی خۆی کرد کە جارێکی تر دەگەڕێتەوە و شاری خۆی دەبینێتەوە. گوتی ئەگەر باڵندەکانم بیان توانی بایە بە دڵنیاییەوە سوپاسیان دەکردن، بەڵام باڵندەکانی دنیا تەنیا یەک زمان دەزانن کە زمانی باڵندەیە. هەموو پێکەنین هەستمان کرد کەمێک دەستە پاچەیە وەک ئەوەی نەزانێت بڵێت چی. سەیرێکی ساقی مەحموودی کرد کە ئەمڕۆ جامانە کوردیەکەی بە دەستوری توربانی مەهراجە هیندیەکان بەستە بوو. گوتی من لێرەم، ماوەیەکی دەوێت تا بڕوا دەکەم کە لێرەم. من چوو بێتم بۆ هەر شوێنێک ماوەیەکی ویستووە تا بڕوام کردووە لەوێم. زەردەخەنێکی گەورەی گرت و دەستی خستە گیرفانی پاڵتۆ ڕەشەکەیەوە و خۆی ڕاست کردەوە. گوتی چوون بۆ هەر شوێنێک وام زانیوە لە شوێنێکی ترم. ئەوە وا دەکات مرۆڤ لە هیچ شوێنێک نەبێت. کە بیر لەوە دەکەمەوە دەڵێم کەوا بێت من لە هیچ شوێنێک نەبووم، کەواتە لێرەش نیم. هەموو هەستمان کرد بەڕاستی دەیەوێت بمان هێنێتە پێکەنین، بۆیە هەموو بەڕاستی پێکەنین. کەمێک وەستا و گوتی بەڵام زەوی شوێنێکی سەیرە. مرۆڤ دەتوانێت بیری هەموو کونجێکی بکات، دەتوانێت بیری ئەو شوێنانەش بکات کە لەوێ نەبووە. دەنگێکی کەمێک قوڵتر و جددیتر بوو گوتی من زۆر سەرمەست بووم بە زەوی، زۆر. مرۆڤ کە زەوی دەگەڕێت ئیتر شتەکان بە چاوێکی تر دەبینێت. کە دنیا دەبینێت ئەو ساتێ دەگات کۆترێک کە بە سەربانی ماڵەکەی ئەودا دەفڕێت لە ڕیزی باڵندەکانی دنیادا چ شوێنێکی هەیە. مرۆڤەکان، شوێنەکان، باڵندەکان بە جۆرێک هەمەڕەنگن. هەموو شتێک هەمووی ڕەوایە، هەرچی لەسەر زەوی هەیە ڕەوایە. زەردەخەنێکی گرت و بە غەمێکەوە سەری بادا و بە دەنگێکی بەرز گوتی شتەکان بە جۆرێک لە یەک ناچن، بە جۆرێک جیاوازن. هەموو شتێک ڕەوایە. تۆ ڕەوایت لە شاری خۆتدا و ئەوانیش ڕەوان لە شاری خۆیاندا. وەک چۆن کەس ناتوانێت گومان لە ڕەوایەتی تەیرێک بکات لە فڕینی خۆیدا لەسەر درەختی خۆی، کەس بۆی نییە گومان لە ڕەوایەتی تۆش بکات لە فڕینی خۆت و لە هێلانەی خۆتدا. هەموو تەیرێک ڕەوایە، هەموو ژیانێک ڕەوایە. گەرچی زۆر بەمان تێگەیشتین مەبەستی چییە، بەڵام چەپڵەیەکی گەورەمان بۆ لێدا. هەندێک قسەی تری لەسەر مافی هەموو زیندەوەران و هەموو شوێنەکان کرد. باسی ئەوەی کرد کە مرۆڤێک لە دوورەوە دێت و دەچێتە شارێک یان زەویەک لای ئەو هەموو شتێک نەناسرا و سیحراویە. اینجا بە غەمگینیەوە سەیری کردین، نەیدەزانی چیمان پێ بڵێت. هەستمان کرد بە جۆرێک لە جۆرەکان بەزەیی بەخۆی و ئێمەشدا دێتەوە. هەموو سەر لەبەر بێدەنگ بووین. هەناسەشمان دەنگی نەدەهات، بەڵام ئەو هەناسەیەکی هەڵکێشا. دەنگی هەناسەکەی لە مایکەکەەوە دەنگی دایەوە و گوتی ناتوانم زۆر بڵێم، تاکە شتێک
تاکە شتێک نرخی هەبێت بیڵێم ئەوەیە کە دوو جۆر شار لە دنیادا هەن، ئەو شارانەی کە غەریبەیان نەبینیوە و لێی دەترسن، ئەو شارانەی کە غەریبەیان بینیوە و ناترسن. گەر ڕۆژێک لە ڕۆژان توانیتان دەرگای ئەم شارە لە ڕووی دنیادا بکەنەوە، لە غەریبەکان مەترسن. چۆن ئەم باڵندە غەریبانەی من شارەکەتان جوان دەکەن؟ هەموو غەریبەیەک کە ڕوو دەکات ئەم شارەکەتان جوان دەکات. ئەوە تاکە شتێکە کە دەمەوێت پێتان بڵێم، تاکە شتێک تەنیا غەریبەکانن دنیا جوان دەکەن. هەموو چاوەڕوانی ئەومان دەکرد باسی خۆشەویستی و نەمری و عاشق و سەوسەنمان بۆ بکات. چاوەڕێی وانەیە کە دوور و درێژ بووین لەسەر وەفا و ڕەنج و خۆشەویستی، بەڵام ئەو هیچی نەگوت. بە هێمنی هاتە خوارەوە و چاپڵەیەکی گەورەمان بۆ لێدا، چاپڵەیەک هەندێکی دیشمان بە سۆزەوە سەیری مەنسوور و سەیری یەکترمان دەکرد. بەر لەوەی ساقی بە چاوی پڕ فرمێسکەوە جارێکی تر مایکرۆفۆنی ئاهەنگەکە بگرێت و تیپی مۆسیقاکە بانکێشتی سەر شانۆکە بکاتەوە، بێدەنگێکی قورس و خینکێنەر باڵی بەسەر هەموماندا کێشا. لەو ساتەوە لە ناو فەزا و ئەتمۆسفێری هۆڵەکەدا هەستمان بە شتێکی نائاسایی کرد، هەستێک تەنیا هەفتەیەک دواتر لەمانە ڕاستەقینەکانی تێگەیشتین. بەشی 44 سەوسەن سەرنجیدا کە باڵندەکانی خالید ئامون زۆر غەمگین و بەدەگمەن دەخوێنن. ئەو دەنگە کورت و غەمگینەی لیانەوە دێت تر لە نرکەی زام دەچێت. هەر ئەو ڕۆژە هەندێک لە باڵندە زامدارەکانی بردەوە بۆ ماڵەوە و ژمارەیەکی زۆر لە باڵندە بچووکەکانیشی گواستەوە بۆ قەفەزی نوێ لە ژوورەکەی خۆیدا. بەڵام لەوێش باڵندەکان هەر غەمگین بوون. لەو ژوورەشدا کە پڕ بوو لە باڵندەی دڵخۆش و مەست خوێن، هەر جۆرە بێدەنگیەکی سەنگین و نائاسایی باڵی بەسەردا کێشا بوون کە سەوسەن باڵندەکانی مەنسوور ئەسرینیشی وەرگرت هەر هەمان شتی کرد. باڵندە بچووکەکانی گواستەوە بۆ ژوورەکەی سەرەوەی خۆی و باڵندە گەورەکانی جیا کردەوە و ناردنی بۆ حەمبارە گەورەکە. هاتنەوەی مەنسوور ئەسرین سەوسەنی خستە بەردەم ئەو ڕاستی کە دەبێت بڕیار بدات، دەبایە کۆتاییەک بۆ هەموو ئەو چیرۆکە دوور و درێژەدا بنێت و قەدەری کچانەی خۆی هەڵبژێرێت. دەبایە لەو دوو هەفتەیەدا بەجیا چاوی بە هەریەک لە خالید ئامون و مەنسوور ئیبراهیم بکەوتایە. ئەو گفتوگویانە دەبایە گرنگترین گفتوگۆی ژیانی سەوسەن بن. خالید ئامون لە دوای نیوەڕۆیەکی تا ئەندازەیە گەرمدا گەیشتە ماڵی سەوسەن خان، بێ ئەوەی هیچ بپرسێت، وەک پیاوێکی زامدار بەڵام پڕسۆز لە قاتێکی ڕەشدا بەرامبەر خانم دانیشت. جلەکانی بێ ئەندازە شیک و ڕوخساری دەرەکی تابڵەی ڕێک دەینواند. سەوسەن سەرنجێکی ئەوەیدا کە خالید ئامون پرسیارێکی لە باڵندە بریندارەکانی خۆی نەکرد، سیرێکی ئەو باڵندە چکۆلانانەی نەکرد کە لەو سەری زەمینەوە هێنابوونی. سەوسەن چەند ڕۆژێک بوو ئەو دەنگۆیی بیستی بوو کە دەشێت خالید ئامون خۆی تەقەی لە باڵندەکان کردبێت، بەڵام باخێکی ئەو توی بۆ قسانە نەدا. یەکەم پرسیار کە سەوسەن لێی کردەوە بوو خالید لەو باوەڕەدایت باڵندەکان لەم شارەدا ئاسوودە بن؟ هەست دەکەم باڵندەکان زۆر غەمگین و ماندوو دەردەکەون. خالید سەیرێکی ئەو هەموو قەفەزەی کرد کە لە هەموو لایەکی ژوورەکەدا هەڵواسرا بوون، بەڵام نیگای وەها ڕووکەشبین و خێرا بوو پێنەچوو شتێکی ئەوتۆ لە باڵندەکاندا سەرنجی ڕاکێشا بێت. بە هێمنی لەسەر قەنەفە کۆنەکە دانیشت، هەستی بە هەمان ترس کردەوە کە چەند ساڵێک لەوە بەر لەسەر ئەم کورسی هەستی پێکرده بوو، بەڵام لەسرە خۆ گوتی سەوسەن خان، باڵندەکانی من هەمیشە بێدەنگ بوون. لە جەنگەڵدا من بە دوای باڵندەی بێدەنگدا دەگەڕام. خالید گەلێک هێمنتر و ئاسوودەتر لەو ڕۆژە دەردەکەوت کە سەوسەن بۆ یەکەم جار لە تەنیشت قەفەزە خوێناویەکانەوە بینی. بەودا چەند ڕۆژێک بوو لە ئوتێلەدا بە تەنیا دەژیا و چاوەڕوانی ئەم دانیشتەی دەکرد. پێدەچوو ماوەیەکی زۆری بووێت بیر لە جوڵە و قسە و وشەکانی خۆی بکاتەوە. سەوسەن وای هەست کرد هەموو جوڵەیەک و وشەیەکی پێشتر بیری لێکراوەتەوە. خالید گوتی باڵندەکان تەنیا لە جێگەی خۆیاندا ئاسوودە دەبن، لە ناو سروشدا لەوێدا نەبێت، لە هیچ جێگایەکی تر ئاسوودە نابن. ڕاستە ئەوانیش حەز بە بینینی دنیا بکەن، بەڵام لە قەفەسدا نا، هیچ سەفەرێک لە ناو قەفەسدا خۆش نییە. سەوسەن بە هێمنی و لاوازی چاوی لێک ناو بە چاوی نوقاوە پرسی ئەی تۆ خالید، ئەی تۆ ئاسوودە بوویت لە گەشتەکەتدا بە دنیادا؟ خالید بێ ئەوەی درۆ بکات، بێ ئەوەی هەستەکانی خۆی بگۆڕێت گوتی نا،
ئاسوودە نەبووم. ئەم سەفەرە لە سەختترین ڕۆژەکانی ژیانم بووە. سەوسن بێ ئەوەی چاو بکاتەوە پرسی هەستت دەکرد تۆش وەک باڵندەکان لە قەفەس دایت؟ خالید گوتی بەڵێ سەوسن خان، هەستم دەکرد منیش وەک باڵندەکان لە قەفەس دام. سەوسن چاوی کردەوە و گوتی بەڵام خالید بۆ نەگەڕایتەوە؟ تۆ دەتوانی لە هەموو ساتێکدا سەفەرەکەت بپچڕیت و بگەڕیتەوە. حەزم دەکرد یەکێکتان هەر یەکێکتان کە ناتوانێت بەردەوام بێت سەفەرەکەی بۆستێنێت و بگەڕێتەوە. لەبەرەوەی تۆم خۆشدەویست هەستم دەکرد بۆ ئەوەی تۆ ببیت بەژنی من دەبێت ئەم سەفەرە بکەم. وەک سزایەکی گەورەی ئەو خۆشەویستیە گەورەیە سەیرم دەکرد. هەموو سەفەرەکە بۆ من سزایەکی گەورە بوو. سەوسن گوتی خالید پێم بڵێ جیهانت چۆن بینی؟ خالید بە ساردیەوە سەیری کرد و گوتی وەک جەهەنەم، جیهان جەهەنەمە سەوسن خان، سەفەرەکەی من سەفەرێکی دوور و درێژ بوو بە جەهەنەمدا. سەوسن بە دەنگێکی زۆر غەمگینەوە پرسی بۆ خالید بۆچی بەو چەشنە وەسفی دنیا دەکەیت؟ لەبەر ئەوەی جیهان پڕە لە ئازاری گەورە گەورە، پڕە لە مرۆڤ کە لە هەموو کونجوکە لە بەرێکدا ئازار دەکێشن، پڕە لە تاریکی کە مرۆڤ نایبڕێت، پڕە لە درۆ، پڕە لە مرۆڤ کە کەسیان لە کەسیان تێناگەن، پڕە لە زمان کە هیچ کەسێک لەوی دی حاڵی نابێ، پڕە لە دارستان کە مرۆڤ ناتوانێت بچێتە ناویان، پڕە لە شار کە تیاون دەبێت، پڕە لە باڵندە کە بە هیچ کەس ناگیرێن. لەبەر ئەوەی مرۆڤ ناتوانێت لە یەک کاتدا بیر لە خۆشی و بیر لە دنیاش بکاتەوە. لەبەر ئەوە سەوسن بە غەمگینیەوە گوتی بەڵام خالید ئامون، من تۆم نارددا دنیا ببینیت، تۆم نارد بۆ ئەوەی لەم شارە دوور بیت و بتوانیت ئەو هەموو جوانیە تەماشا بکەیت تا لەم شەڕانەدا نەکوژرێیت. دەزانیت چەند شەڕی گەورە ڕوویاندا؟ دەزانیت؟ خالید ئامون تۆزێک بیری کردەوە گوتی دەزانم خانم، شەڕ وڵاتەکەی هەلاهەلا کردووە، شەڕ وڵاتەکەی وێران کردووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا من لە ساڵانی سەفەردا ئازاری گەورەم چەشت و سەختی گەورەم بینی. چەندین جار لە نێوان وڵاتەکاندا گیرام، بەشتێک لە سەفەرەکەم سەختی گەورەم بینی. چەند جارێک لە نێوان وڵاتەکاندا گیرام، بە چەشنێک لە سەفەرەکەم لە زینداندا بردەسەر. بەڵام هەمیشە بە ماڵ و پارەی ئامونیەکاندا هاتمە دەرێ و لە سنوورەکانی دەپەڕیمەوە. هیچ شتێکم دەربارەی ئەو ڕۆژە ناخۆشانە بۆ قەلەندەر ئامون و کەسوکاریشم نەنووسی تا دڵیان نەشکێنم. سەوسن خان، ئەوەی تۆ وا دەزانیت جیهان باغێکی گەورەیە کە پڕە لە گوڵی جۆراوجۆر و باڵندەی جۆراوجۆر هەڵەیە. بمبورە سەوسن خان، بەڵام من تۆم خۆش دەوێت. دەمەوێت بزانیت چەند سەختیم کێشاوە. دەمەوێت بزانیت کە جیهان باغێکی گەورە نییە. لێرەدا لەوێ باغێکی تێدایە، لێرە و لەوێ باڵندەی جوانی تێدایە، بەڵام ئەوەی من بینیومە زۆرترین ئازار و برسێتی تێدا بووە. خانم، شەڕ تەنیا لە عێراق و لەم کوردستانەی ئێمەدا نییە، شەڕ لە سروشتی مرۆڤدایە، شەڕ تەنیا لێرەدا نییە بەڵکو لە هەموو دنیادایە. سەوسن بە نائومێدێکی گەورەوە گوتی ئەی خالید، ئێستا خۆشەویستیت بۆ مرۆڤ زیادی نەکردووە. خۆشەویستی تۆ بۆ مرۆڤ لەو ڕۆژەوە زۆرتر نییە کە لێرە ڕۆیشتیت. تۆ ئەو هەموو خاک و میلەتە جیاوازانەت بینی، ئەوە بەشی ئەوەی تێدایە کە فێری خۆشەویستی بوو بیت. خالید زەردەخەنەیەکی تاڵی گرت و گوتی سەوسن خان، من زۆربەی ساڵانی سەفەر بەتەنها بووم. 8 ساڵە بۆ ماوەیەکی درێژ لە هیچ شوێنێکدا نەمامەتەوە. 8 ساڵە هاوڕێیەکم نەبووە. تەنیا شتێک بیرم لێ کردوێتەوە تۆ بوویت. بە درێژایی ئەو ساڵانە لەو تەنهایە قوڵەدا تەنیا خۆشەویستیم بۆ تۆ زیادی کردووە. تەماحم لە تۆ و ئیرەیم بەرامبەر تۆ زیادی کردووە. نەمدەتوانی لە یەک کاتدا بیر لە تۆش و دنیاش بکەمەوە. من لە هەموو جێگەیەکدا تەنیا تۆم دەبینی. ڕاستت دەوێت زۆر بێباک و کەم تەرخەم باڵندەکانیشم دەگرت. من درۆت لەگەڵدا ناکەم. من ڕقم لە هەر شتێک بوو، لە هەر وڵاتێک بوو، هەر دارستان و هەر ئاوێک بوو کە لەم شارەی دوور دەخستمەوە تا زیاتر دوور بکەوت بامایەتەوە، زیاتر ڕقم لە دنیا دەبووە. دنیا جێگایەکی ترسناک بوو لای من کاتێکی زۆرم بەوە نەدەکوشت بیر لە دنیا بکەمەوە. من دەقیقە بە دەقیقە دەمژمارد
تا بگەمەوە ئەم شارە و تۆ ببینم. سەوسن پرسی ئەی ئەو هەموو دیمەنە سروشتێ جوانانەی سەرسامیان نەکردیت، دەنگی خۆشی ئەو بولبولانە مەستیان نەکردیت لە من زیاتر لە تەنیشتی ژنێکی بچکۆلە و نەخۆشی ئەم دنیاە بیر لە هیچی تر نەدەکردەوە. خالید ئامون سارد و تیش سەیری دەکرد و گوتی ئەوەندە گوێم لە دەنگی دڵی خۆم و هاواری دڵم دەگرت گوێم لە دەنگی تر نەبوو، ئەوە سەرسامی دەکردم، توانای نهێنی خۆم بووم کە ئەو هەموو ساڵە دوور و درێژە بە دوای خۆشەویستیدا بە زەوی داوێڵ بم. پێشتر نەمدەزانی توانای وا گەورەم تێدایە، نەمدەزانی ئامونیەک هەیە بتوانێت بەرگەی ئەو هەموو ناخۆشی و سەختیە بگرێت. من کوڕی خێزان و خێڵێک بووم کە هەموو لە خۆشیدا ژیاون، پێشتر زۆر ئاسان ژیانی خۆم دابین کردبوو، نەمدەزانی توانای وا گەورەم تێدایە. بەڵام ساڵ دوای ساڵ جگە لەو هێزەی لە تۆی نزیک دەکردمەوە هەستم بە هیچی تر نەدەکرد. هەندێک جار جریوەی باڵندەکان دەیوەستاندن، هەندێکیان بە دەنگێکی واز وڵاڵ و بەرز دایان خوێند بەسەر هێمنی دەنگی سەوسەندا سەردەکەوتن و دەبایە خالید ئەمون گەلێک وریاگوێ بگرێت تا وشەکانی سەوسەن لە نێوان جریوەکاندا بگرێتەوە. سەوسەن دوای کەمێک هێمنی وەک دەستوری خۆی لەگەڵ چاخواردنەوەی بەردەوامدا دوو جار تێی کرد و گوتی ئەی باڵندەکانت خۆش دەویست یاخود نا. خالید ئامون بێ ئەوەی بیخواتەوە سەیرێکی چاکەی کرد و گوتی لە تۆ زیاتر هیچ شتێکی ترم خۆش نەویستووە. باڵندەکان شتێک بوون وەک قەدەر، نەخۆشم دەویستن، نەڕقم لێیان بوو. دەمزانی تۆ باڵندەکانت خۆش دەوێت، لەبەر ئەوە دەبوو بیان پارێزم. پەیوەندیم بە باڵندەکانەوە پەیوەندێکی قوڵ نەبوو، نەقسەم لەگەڵدا دەکردن و نەقسەیان لەگەڵدا دەکردم. هەندێک جار پێم دەگوتن کە دەتان بم بۆ شارێکی دوور، بەڵام گەر وەڵامیشیاندا بێتمەوە من هیچ تێنەگەیشتوم. سەوسەن سەیرێکی کرد و بە غەمگینی گوتی وا تێدەگەم کە تۆ بەدڵ بە هەموو دڵ لەگەڵ باڵندەکاندا نەبوویت. خالید بێ ئەوەی زۆر بیر بکاتەوە گوتی سەوسەن خان نەمدەتوانی بە هەموو دڵ لەگەڵیاندا بم. دنیای باڵندەکان دنیایەکی نەبینراوە، تا زیاتر پیا ڕۆبچین زیاتر لەم دنیای خۆمان دوور دەکەوینەوە، هەتا زیاتر بە دوای دابڕۆین زیاتر خۆمان لەبیر دەچێتەوە. هەر وەختێک لە ڕاوی باڵندەکان نقم دەبووم کە گەڕانی جەنگەڵا و جەنگەڵ شێتی دەکردم، خۆمم لەبیر دەچووە، خۆشەویستی تۆم لەبیر دەچووە، دڵنیا بووم تۆ ئەوەت ناوێت. لەبەر ئەوە سەوسەن خان نەمدەتوانی بە هەموو دڵ خەریکی باڵندەکان بم، نەدەکرا، شتی وا نەدەکرا.